پەرتوخانەی شەپۆلی دەنجی یەکێتی نابینایانی کوردستان دەستەی باڵا هەولێر کتێبی بۆقەکە قوددا نووسینی برایان تریسی وەرجێڕ بۆ کوردی سیروان موساپور پێداچوونەوە محەممەد حەسەن پور تیراژ 2000 دانە چاپی یەکەم 1385 هەتاوی بڵاوکردنەوەی ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی سەمیمی قەبارەی لاپەڕەکان 200 لاپەڕە خوێندنەوەی سیا جێبەجێکاری دەنجی ڕۆژگار شادی ڕێکەوتی 21 چواری 2011 ئاماژە پێویستە بگوترێ ئەم کتێبە بە دوو شێوە بۆ فارسی وەرجێڕدراوە یەکەم قۆرباغڕە قورد بدێ وەرجێڕاوی ئەشرەف ڕەحمانی کوڕش تارمی دووەم قۆرباغڕە بخۆر وەرجێڕاوی مەهدی قەراچە داغی بۆ وەرجێڕان بە کوردی لە هەردوو شێوەی وەرجێڕدراوە فارسیەکەی کەڵک وەرگیراوە سیروان ژیاننامەی نووسەر برایان تریسی وتاربێژ ڕاهێنەر و ڕاوێژکاری پیشەیی و بەڕێوەبەری کۆمپانیای نێونەتەوەیی برایان تریسیە کە کۆمپانیایەکی فێرکاری ڕاوێژکاریە لە سۆلانا بیجی کالیفۆرنیا لە هەمان حاڵدا ملیۆنێرێکی خۆسازکەرە برایان زانست و فێربوونەکانی خۆی لە ڕێگایەکی دژوار وەدەستهێناوە خوێندنی خۆی لە دواناوەندیدا بە نیوەچڵی بەجێهێشتووە و چەند ساڵێک خەریکی جێبەجێکردنی کارە دەستیەکانی وەک شوشتنی قاپ و دەفر و هەڵگرتنی دار و ئاڵوار و هەڵکەندنی چاڵ و کرێکاری لە کارخانە و جێبەجێکردن و گواستنەوەی کاو جیا و گوڵ بووە لە مەزرا و تەویلەکانی ئاژەڵاندا لە تەمەنی 25 ساڵیدا فرۆشیاری دەستپێکردووە و لە دنیای تیجارەتدا دەستی بەچوونە سەر لە نەردیوانی پێشکەوتن و پێشوەچوون کردووە ساڵەهای ساڵ خەریکی متاڵاو بەکارهێنانی هەر تەکنیک و بیر و بۆچوونێک بووە کەوە دەستی هێناوە ڕێگەی پێشکەوتنی بۆ خۆی واڵا کردووە و سەرنجام بۆتە بە ڕێوبەر و کارجێڕی کۆمپانیایە کە ساڵانە 265 میلیۆن دۆلاری سوودبەخشی هەبووە لە تەمەنی سەروی 30 ساڵیدا لە زانستگای ئالبێرتا ناونووسی کردووە و پاش وەرگرتنی پلەی ماستەری دووبارە درێژەی بە خوێندنداوە تا بڕوانامەی ماجستەری لە بواری بەڕێوبەرەتی لە زانستگای کۆلۆمبیا پاسفیک وەرگرت ئەو بە درێژایی ساڵانێکی زۆر لە 22 کۆمپانیای تیجاری و سەنعەتیدا کاری کردووە لە ساڵی 1970ەوە دەستی بە فێرکردنی ڕێو شوێنەکانی سەرکەوتن لە ڕێگەی وتاردان و کۆبوونەوە لە ئاستی وڵاتدا کردووە و تا ئێستا نووسرا و کاسێتەکانی دەنجی و ڕەنجیەکانی ئەو بە 21 زمانی دنیا تەرجەمە کراوە و لە 36 وڵاتدا سوودیان لێ وەرگیراوە برایان لەسەر ئەو خاڵە پێدا دەگرێت کار مرۆڤێکی ئاسایی توانایی نەپشکوتووی زۆری هەیە و ئەو بڕوایی وایە کە هەر کەسێک دەتوانێت زۆر خێراتر بەرەو ئامانجەکانی خۆی هەنگاو هەڵگرێت بەو مەرجە ئەو شێواز و استراتیژە سەرچیانە کە کەسانی سەرکەوتوو پێشتر کەڵکیان لێ وەرگرتووە فێریان ببێ و بەکاریان بێنێ برایان لەو کاتەوە کە وتارە تایبەتەکانی خۆی دەست پێ کردوون تا ئێستا زیاتر لە 2 ملیۆن کەسی لە 23 وڵاتی جیهاندا بە شێوەیەکی ڕوبەڕووی حزوری بەشداری بۆچوونەکانی خۆی کردووە و هەروە زیاتر لە 500 کۆمپانیا و ڕێکخراوە کەڵکیان لە خزمەتە فێرکاری و ڕاوێژکاریەکانی ئەو وەرگرتووە ئەو تەواوی ئەو شێواز و ڕێوشوێنانەی کە لەو نووسراوەیەدا باسی کردوون بۆ خۆی تاقی کردوونەتەوە و لە ژیاندا بەکاری هێناون و خۆی و هەزاران کەسی تری لە هەژاری و چارە ڕەشیڕە بەرەو بەختەوەری و سامانداری بردووە برایان تریسی خۆی وەک وتاربێژێکی هەڵبژێر دەناسێنێ و هەروە خۆی نەک وەکو توێژەرێکی ئەکادیمی بەڵکو وەک تێکەڵکەرێکی زانیاریەکان ناودەبە ئەو هەر ساڵە کاتێکی زۆر بۆ متاڵای ڕۆژنامە و گۆڤار و کتێب و شتی تری جۆرا و جۆر تەرخان دەکات بێجگەرەوەش کاتێکی زۆر بۆ گوێڕاگرتنی کاسێتەکان و بەشداری لە کۆبوونەوەکان و سیرکردنی فیلمە فێرکاریەکان لە بواری بابەتەکانی دڵخوازی خۆی تایبەت دەدا زانیاریە کۆکراوەکانی رادیۆ تەلەڤیزیۆن و چاپەمەنیەکانیش زۆر بابەت بە زانستی ئەو زیاد دەکەن برایان ئەو زانیاریانەی کە لە ئەزمموی کەسانی تر وەدەست هاتوون وەردەگرێ و لەگەڵ ئەزمونونەکانی تایبەتی خۆی تێکەڵیان دەکات ئەو خاوەنی چەند بەرهەمێک لە بواری سەرکەوتن لە ژیانی تایبەتی و پیشەییدایە کە ڕادەی فرۆشیان زۆر لەسەرەیە برایان ژیانێکی هاوبەشی زۆر سەرکەوتوی هەیە و خاوەنی 4 منداڵە ئەو لە ساندیاگۆ لە ماڵێکی گەورە و سەرسەوزدا ژیان دەباتە سەر ساڵانە زیاتر لە 100 جار بۆ وتاردان سەفەر دەکەوت لەگەڵ 17 وڵاتی جیهان هاتوچۆی بازرگانی هەیە و یەکێک لە کەسایەتی خاوەنڕایەکانی جیهانە لە بواری سەرکەوتن و پێشکەوتندا پێشەچی نووسەر سەبارەت بەوەی کە ئەو کتێبەتان بۆ خوێندنەوە هەڵبژاردووە سوپاستان دەکەم هیوادارم بابەت و باسەکانی
هەروەک توانی و یانە یاریدەدەری من و هەزاران کەسی تری وەک من بن بۆ ئێوەش بە کەڵک و سوود بەخش بن. هیوادارم ئەم نووسراوە بتوانێت ئاڵوگۆڕ بەسەر ژیانتاندا بێنێ. ئێوە هیچ کات بۆ ڕاپەڕاندنی هەموو ئەو کارانەی کە دەبێت جێبەجێیان بکەن کاتی تەواوتان نییە و لە ناو زەڵکاوی کار و ئەرک و پرۆژەگەلی جۆرا و جۆردا و هەروەها ناو ئەو هەموو ڕۆژنامە و گۆڤار و کتێبانەدا کە لە سەریەکتان داناون و بەنیازن لە دەرفەتێکدا بیان خوێندنەوە گیرتان کردووە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە هیچ کات ئەو هەڵەتان بۆ پێش نایە کەەوە پێش کارەکانتان بکەون و دەرفەتتان نابێت کە بتوانن تەواوی ئەو کتێب و بڵاوکراوانە بخوێندنەوە لە هەمان کاتدا لە سەیران و خۆشیەکانیش بێبەش نەبن و ئەو کارانەی کە لە خەیاڵدا نیازی ئەنجامدانتان هەن جێبەجێیان بکەن. هەروە چ باشتر کە بردنەسەری ڕادەی سوودوەرگرتن لە ڕێگای چارەسەرکردنی کێشە زەمانیەکان لە مێشکتان وەدەرنێن. هەرچەندە زانیاری زیاترتان بەسەر شێوەکانی سوودوەرگرتنی تایبەتتاندا هەبێ هەمیشە و کارانەی کە دەتان هەوێ بە ئەنجامیان بگەێنن بە سەرنجدان بەو کاتە کورتەی لە دەستاندایە زیاترن و ئێوە ناتوانن هەموو ئەو کارانە ڕاپەڕێنن. تەنیا لە حاڵەتێکدا دەتوانن کات و ساتەکانی ژیانتان بخەنە ژێر فەرمان و ڕچێفی خۆتان کە شێوەی بیرکردنەوە و جۆری کار و شێوازی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەرک و بەرپرسیارەتیە زۆرەکانی ڕۆژانەتاندا بگۆڕن و تەنیا بەڕادەیەک دەتوانن جڵەوی کار و ئەرکەکانتان بەدەستەوە بگرن کە واز لە ئەنجامی هێندێک لە کارەکانتان بێن و کاتێکی زیاتر بۆ ئەو ئەرک و کارانە تەرخام بکەن کە دەتوانن ئاڵ و گۆڕ لە ژیانتاندا پێک بێن و کاریگەری لەسەر چارە نووساندا بنێن. من زیاتر لە 30 ساڵە خوێندنەوە و بیرکردنەوەم لەسەر بابەتی بەڕێوەبەرەتی کات هەیە. بەرهەمەکانی پیتەر درۆکێر، ئالیکس مەکێنزی، ئالین لاکین، ئێستیڤان کاوی و زۆری ترم خوێندێتەوە بگرە سەدان کتێب و هەزاران وتارم لەبارەی بردنەسەری ڕادەی کاری تایبەتی و سوودوەرگرتنی زیاتر خوێندێتەوە. ئەم کتێبە بەرهەمی ئەو خوێندنەوە و توێژینەوانەیە. هەر کات تووشی بیر و بۆچوونێکی باش بوومەتەوە لە کار و ژیانی تایبەتیمدا تاقیم کردوتەوە و ئەگەر کاریگەریان لەسەر ژیانم هەبوو بێ ئەوە لە وتار و کۆبنەوەکانمدا گونجاندوم و بۆ کەسانی ترم باس کردوم. گالیلا سەردەمێک دەیگوت ناتوانن بابەتێک فێری کەسێک بکەن کە پێشتر نەیزانیوە، تەنیا دەتوانن ئاستی زانیاری ئەو کەسە لەسەر ئەو شتێک کە دەیزانێ بەرنەسەر. ئەو بابەتانەی کە لەم نووسراوەدا هاتوون بە گوێرەی زانست و ئەزمموی خۆتان بۆ ئێوە ئاشنان، بەڵام لێرەدا لە ئاستێکی بەرزتردا باس کراون و زانیاری زیاترتان پێدەدەن. بە فێربوونی ئەو شێوازانە و بە کەڵک لێوەرگرتنی بەردەوام تا لە دەرونی ئێوەدا جێگیر دەبن دەتوانن ڕێگەی ژیانتان بە شێوەیەکی باش و پۆزتیڤ بگۆڕن و لاپەڕەکانی ژیانتان بە چەشنێکی شیا و گونجاو هەڵبدەنەوە. بەسەرهاتی خۆم ڕێگام پێ بدەن کەمێک لەسەر ژیانی خۆم قسەتان بۆ بکەم و چۆنیەتی نووسینی ئەم کتێبەتان بۆ شی بکەمەوە. لە سەرەتای ژیانمدا بێجگە لە بیر و هۆشێکی کۆڵەر و پرسا خاوەنی هیچ جۆرە تایبەتمەندیەکی بەم شێوەیە نەبوو. لە قوتابخانە دەرسم نەدەخوێند و خوێندکارێکی تەمبەڵ بوو. سەرنجام وازم لە دەرس و خوێندن هێنا و ساڵەهای ساڵ بە کرێکاری و کارە دژوارەکانی دەستیەوە خەریک بووم و داهاتوێکی هیوا بەخش و ڕوونم بۆ خۆم چاوەڕوان نەدەکرد. لە هەڕەتی لاویدا لە ناو کەشتێکی بار هەڵگردا کارم دۆزیەوە و گەڕانی وڵاتانم دەست پێ کرد. ئاکامی 8 ساڵ سەفەر و کارکردنم بوو بە ئەوە کە زیاتر لە 80 وڵاتی جیهان ببینم. کاتێک کە چیتر کرێکاریم دەست نەکەوت و دوای فرۆشیاری کەوتم. دەرگای گەلێک ماڵانم کوتاو بە زۆر گەڕک و کۆڵاناندا گەڕام و بەو بڕەپارەی کە لە فرۆشتنی وردەواڵە دەستم دەکەوت چەرخەی ژیان و گوزەرانم هەڵدەسوڕان. ماوەیەکی زۆر خەریکی فرۆشتنی شتی جیاواز بووم تا ئەوەی ڕۆژێک لە دەوری خۆم ڕوانی و ئەو پرسیارم لە خۆم کرد: چۆنە کەسانی تر لە من سەرکەوتوترن؟ ئەو کات دەستم دایە کارێک کە ژیانمی بە شێوەیەکی سەرنجڕاکێش گۆڕی و دوای فرۆشیارە سەرکەوتوەکان کەوتم و پرسیارم لێ دەکردن کە بە چ شێوەیە کار دەکەن. ئەوان ڕێنوێنیان دەکردم و منیش بەپێی ئامۆژگاریەکانی ئەوان ئیشم دەکرد. بەم شێوەیە هەستم کرد کە ڕادەی فرۆشم بەرز بۆتەوە. لە ئاکەمدا گەیشتمە ئاستێک کە لە فرۆشیارێکی سادەوە ببم بە فرۆشیارێکی بەڕێوەبەر و کارجێر لە کاروبارەکانی فرۆشتندا. لە کاری بەڕێوەبەرەتیدا هەر لەم شێوەیە کەڵکم وەرگرت و بەڕێوەبەرە سەرکەوتوەکان چی کارێکیان کردبایە منیش بەم جۆرە کارم دەکرد. ئەم شێوە فێربوون و بەکارهێنانە ژیانمی بە تەواوی گۆڕی. هەنووکەش پێم سەیرە کە ئەو کارە چی کارێکی ئاسان و سەرەتاییە. تەنیا ئەوەندە بەسە کە فێر ببی کەسانی سەرکەوتو چ دەکەن. تۆش بەم شێوەیە کار بکەیت تا دەرەنجامی باشی وەگوان بەدەست بێنی. بەڕاستی چ فکرێکی باش و سەرنجڕاکێشە. بە زمانێکی سادە هێندێک کەس باشتر و سەرکەوتوانەتر لە کەسانی تر کار دەکەن لەبەر ئەوەی کە کارەکانیان بە شێوەگەلی جیاواز جێبەجێ دەکەن. کارە دروستەکان بە شێوەیەکی دروست ئەنجام دەدەن و
لە هەموو ئەوانش گرنگتر ئەم جۆرە کەسانە زۆر باشتر لە کەسانی ئاسایی کەڵک لە کات و ساتەکانیان وەردەگرن. لەبەر ئەزمونە تاڵ و پڕ لە شکستەکانی ڕابردووم جۆرێک لە خۆ بەکەم زانین و بێهێزیم لە خۆمدا هەست پێ دەکرد. وان بیر دەکردەوە کە ئەو کەسانەی کە لە کارکردندا لە من باشترن بەڕاستیش لە هەموو بوارێکدا باشترن، بەڵام دوایی فێر بووم کە ئەمە بیر و بۆچوونێکی هەڵەیە و ئەوان تەنیا کارەکان بە شێوەیەکی تر جێبەجێ دەکەن و تیاندا سەرکەوتوترن و ئەوەی کەوان فێری ببوون منیش دەمتوانی فێری بن لە ژیان لە کارم سەرکەوتن و دەست بێنم. ئەم ئاگاداربوونە جۆرە باوەڕێکی شۆڕشی بزوێنەری لە مندا زیندوو کردەوە و ئاڵوگۆڕێکی قوڵی بەسەر ژیانمدا هێنا کە هەم پێی سەرسوڕماو بووم و هەمیش بزوا و خۆشحاڵ کە ئێستاش هەر هەم تێگەیشتم کە دەتوانم ژیان بگۆڕم و هەر ئامانجێک کە بمەوێ دەستی بێنم. تەنیا ئەوەندەم بەس بوو کە بزانم کەسانی تر لەو بارەوە چۆن کار دەکەن تا ئەو بەهرە و دەرەنجامەی ئەوان وەری دەگرن منیش بتوانم چنجی بێنم. لە ماوەی ساڵێک چاڵاکی لە کاروباری فرۆشتندا توانی ببمە فرۆشیارێکی پلەیە. ساڵی دواتر بوومە بەڕێوەبەرێکی بواری فرۆش و جێگری کارجێڕێک و بەرپرسایەتی 95 کەسم لە 6 وڵاتی دنیا بە ئەستۆوە گرت و ئەو کاتە لە تەمەنی 25 ساڵیدا بووم. لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە 22 پیشەی جۆرا و جۆردا ئیشم کردووە. بناخەی گەلێک کۆمپانیام داڕشتووە. لە یەکێک لە زانستگا بە نرخەکانی دنیا بڕوانامەم لە بواری کارگێڕی و بازرگانیدا وەرگرتووە. هەروە توانیومە زمانەکانی فەڕەنساوی، ئەڵمانی و ئیسپانی فێر ببم و وەک فێرکار و ڕاوێژکار و وتاربێژ هاوکاری لەگەڵ زیاتر لە 500 کۆمپانیادا بکە. ئێستاکە ساڵانە بۆ زیاتر لە 300,000 کەس وتار دەدەم و زۆر جار ئەو کۆڕانەی کە دەیان بەستم زیاتر لە 20,000 کەس بەشداری دەبن. لە تەواوی ماوەی چاڵاکیە پیشەکیەکانی خۆمدا ڕاستیەکی سادە و ساکارم بۆ دەرکەوت و ئەویش ئەوەیە کە لەسەر باشترین و گرنگترین کارم جێگیر بم و باشی جێبەجێ بکەم کە ئەمە ڕەمزی سەرکەوتن و ڕێز و پلە و پایە و بەختەوەریە. هەر ئەم شێوە بۆچوون و ڕوانینە گیان و ڕۆحی ئەم کتێبە پێک دێنێ. ئەم کتێبە بۆ ئەوە نووسراوە کە بە ئێوە نیشان بدە کە بە چ شێوەیەک لە کارەکانتاندا زیاتر پێشکەون. ناوەڕۆکی ئەم کتێبە تەرخان کراوە بۆ 21 شێوازی جۆرا و جۆر و بەهێز بۆ بردنەسەری ئاستی سوودبەخشی و شێوەی کارکردنی تاچی کە لە ماوەی ژیانی پیشەییمدا کەڵکم لێ وەرگرتم. ئەم شێواز و ڕێگە چارە و تەکنیکانەی کە لەم نووسراوەیەدا هاتوون هەر هەمویان کاریگەر و تاقیکراون و زۆر بە خێرایی کاریگەری خۆیان دەردەخن. لەبەرکەمی کات لە دەستشیکردنەوەی جۆرا و جۆرەکانی دەروونناسی و سۆزی لەبارەی تەمبەڵی و بێهێزی لە بەڕێوەبەرەتی زەماندا خۆ دەبوێرم و کارێکم بەشیکردنەوەی دوور و درێژی بۆ چوون و توێژینەوەکان نییە. ئەوەی کە لێرەدا بە پێش چاواندا تێدەپەڕێ چەند ڕێگا چارەیەکی تایبەتن کە دەتوانن بە خێرایی فێریان بن و کەڵکیان لێوەرگرن و چاوەڕوانی دەرەنجامی باشتر و خێراتر لە کارەکاندا بوون. هەرێک لەو خاڵ و باس و بۆچوونانە کە باسم کردوون دەتوانێت لە سەربردنەسەری ئاستی بەهرەوەرگرتن و بەرهەمهێنان و ڕادەی کار و کاردانەوەی ئێوە کاریگەری هەبێ و بایەخ و ڕێزی ئێوە لە هەر کارێکدا کە دەیکەن زیاتر بوو. تەنانەت دەتوانن لە زۆر لەو بیر و بۆچوونانە لە ژیانی تایبەتیشدا کەڵک وەرگرن. هەر کام لەو شێواز و ڕێگاچارانە بە تەنیایی پوخت و پاراوە و هەر کامیان بە ڕادەی خۆیان شی کراونەتەوە و هەر هەمویان پێویستن. لەوانەیە شێوازێک بۆ هەلومەرجێک بە کەڵک بێ و شێوازێکی دیکە بۆ هەلومەرجێکی دیکە، بەڵام لەسەر یەک هەر هەمویان کۆمەڵە ڕێگاچارەیەکن کە دەتوانن کاریگەری لەسەر ژیاندا بنێن. کلیلی سەرکەوتن دەست بە کاربوون و کارکردنە. ئەو ڕێگاچارانە بۆ گەیشتن بە سەرکەوتن و وەدەستهێنانی دەرەنجامی باشتر و خێراتر سوودبەخش و کاریگەرن. هەرچەندە زووتر فێریان ببن و خێراتر بەهرەیان لێوەربگرن بێگومان لە کار و چاڵاکیەکاندا خێراتر پێش دەکەون. بۆ گەیشتن بە سەرکەوتن هیچ سنوور و لەمپەرێکتان لە بەردەمدا نییە. هەڵبەت بەو مەرجە کە فێر ببن بە چ شێوەیەک بۆقەکە قوت بدەن. برایان تریسی، سۆلانا بیچ، کالیفۆرنیا. پێشەکی بۆقەکە قوت بدەن. سەردەمی ئێستا سەردەمێکی سەیرە بۆ ژیان. لە هیچ کاتێکدا تا ئەو ڕاددەیە هەلی باش و ئامراز و کەرەسەی جۆرا و جۆر بۆ گەیشتن بە ئامانجەکان لە دەستدا نەبووە. هەرگیز لە مێژووی مرۆڤایەتیدا تا ئەو ئاستا دەرفەت و بواری هەڵبژاردن بۆ مرۆڤ پێش نەهاتووە. لە ڕاستیدا ئەوەندە کاری باش و سەرنجڕاکێش بۆ ئەنجامدان زۆرە کە دەتوانین بڵێین توانایی بڕیاردان و هەڵبژاردن لە نێو ئەو هەموو کارانەدا هۆکاری دیاریکەری سەرکەوتنی ئێوەیە لە ژیاندا. ئەگەر ئێوەش وەک زۆربەی خەڵکی ئەم ڕۆژگارە بن بێگومان لەگەڵ کاری زۆر و کاتی کەمدا بەرەو ڕوون و کاتی تەواوتان بۆ جێبەجێکردنی ئەو هەموو کارانە لە دەستدا نییە. لە کاتێکدا کە تێدەکۆشن لە ئەنجامدانی کارەکانتان دوانەکەون کار و ئەرچی تر هەروەک لێشا و بەرەو ڕووتان دێن و لەسەر شانتان قورسایی دەکەن. هەر بەم هۆیەوە
ناتوانن تەواوی کارەکانتان جێبەجێ بکەن و پێش کارەکانتان بکەون، بەڵکو لە ئەنجامدانی زۆربەی کارەکانتان دوا دەکەون. هەر بۆیە لەو چاخەدا زیاتر لە هەر زمانێکی تر توانایی ئێوە لە هەڵبژاردن و دیاریکردنی گرنگترین کار و پاشان خێرا جێبەجێکردنی زیاتر لە هەر توانایی و لێهاتوویەکی دیکە لە پێشکەوتن و گەیشتن بە سەرکەوتنی ئێوەدا دەوری هەیە. مرۆڤێکی ئاسایی کە بتوانێت ئەو خۆ لە خۆیدا پێک بێنێ کە کارە سەرەکیەکانی دیاری بکە و بە پەلا هەوڵی جێبەجێکردنیان بدا، زۆر زووتر لەو مرۆڤە هەڵکەوتەیە کە زۆر قسە دەکا و بەرنامەی جوان و زۆر باشدا دەڕێژێ بەڵام کەمتر کار جێبەجێ دەکا پێش دەکەوێ و بە ئامانج دەگا. پێشینان گوتویانە ئەگەر یەکەمین کارێک کە هەر بەیانیەک دەبێت جێبەجێ بکەن ئەوە بێ کە بۆقێکی زیندوو قووت بدەن، ئەم ڕۆژە بە تەواوی خەیاڵتان ئاسوودە دەبێ کە دژوارترین و خراپترین ڕووداوێک کە لەوانەیە بۆتان بێتە پێش و پاش خۆتان داوە. بۆقی ئێوە لە ڕاستیدا گرنگترین و گەورەترین کارێکە کە دەبێ ئەنجامی بدەن. ئەگەر هەنووکە چارەیەکی بۆ نەدۆزنەوە لەوانەیە هەر بەم شێوەیە لە جێبەجێکردنیدا تەمبەڵی بکەن و پاش گوێ بدەن. ئەم کارە هەر ئەو کارەیە کە جێبەجێکردنی لە ئێستادا دەتوانێت زۆرترین کاریگەری لەسەر ژیانتان هەبێ. پێشینان گوتویانە ئەگەر بڕیار بێ 2 بۆق لە ڕۆژێکدا بخۆن سەرەتا ئەو بۆقە قووت بدەن کە ناشرینترینیان. مەبەست ئەوەیە کە ئەگەر 2 کاری گرنگتان بۆ هاتە پێش سەرەتا ئەو کارە بکەن کە گرانتر و گەورەتر و گرنگترە. خۆتان وا ڕابێنن کە بە خێرایی دەست بەکار بن و ئەوەندە لەسەری بەردەوام بن تا کارەکە بە یەجگاری تەواو بێ. پێشەوەی دەست بە کارێکی تر بکەن هەروەک ئەزمونێک چاو لەو کارە بکەن و بە شێوەی خەباتێکی تاچی لەگەڵیدا بەرەو ڕووبن و لە بەرامبەر ئەو دوو دڵیەدا کە هانتان دەدا سەرەتا کارە ئاسانەکان جێبەجێ بکەن خۆڕاگری بکەن. هەمیشە و بیرخۆتانی بێننەوە کە گرنگترین بڕیارێک کە هەموو ڕۆژێ دەبێ بیدەن ئەوەیە کە سەرەتا چ کارێک بکەن و دوای ئەو بە چ کارێکەوە خەریک بن، هەڵبەت دوای ئەوەی کە کاری یەکەمتان تەواو بوو. قسەی کۆتایی ئەوەیە کە ئەگەر ناچار بن بۆقێک بە زیندویی قووت بدەن هیچ سوودێکی نییە کە ماوەیەکی دوور و درێژ خەریکی تەماشاکردنی بن. ڕێگای گەیشتن بە ئاستێکی بەرزی کارکردن و بەهرە و توانا وەرگرتنی زیاتر ڕاهاتنەبەوە کە سەرەتا کارە گرنگ و سەرەکیەکان جێبەجێ بکەن. دەبێت لە ژیاندا خوبەوە بگرن کە هەموو ڕۆژێ پێش دەستپێکردنی هەر کارێکی تر سەرەتا بۆقەکەی خۆتان قووت دەن، بێ ئەوەی کاتێکی زۆر بۆ بیرکردنەوە لەو بارەوە بەفی ڕۆ بدەن پاشان خەریکی ڕاپەڕاندنی کاری تر بن. بە متاڵاو توێژینەوەی زیاتر لەسەر ئەو ژن و پیاوانەی کە بە شێوەیەکی خێراتر بە پلەکانی بەرز دەگەن و داهاتی باشتر بەدەستدێنن دەبینین کە ئەو کەسانە لە تایبەتمەندی چۆنیەتی کارکردن بەهرەمەندن. ئەوە گرنگترین تایبەتمەندیە کە ئەو کەسانە لە تەواوی کارەکانیاندا لە خۆیانی نیشان دەدەن. مرۆڤە سەرکەوتووەکان ئەو کەسانن کە سەرەتا کارە سەرەکی و دژوارەکانیان ئەنجام دەدەن، خۆیان بە لێپرسراو دەزانن تا بە شێوەیەکی بەردەوام و بێ ئەوەی بیر و فکری بەلا ڕێدا بڕوە درێژە بە جێبەجێکردنیان بدەن و تا تەواو بوون دەستیان لێ هەڵنەگرن. لە دنیای ئێمەدا بە تایبەت لە جیهانی پیشەیی و بازرگانی مرۆڤەکان بۆ گەیشتن بە دەرەنجامی دیار و تایبەت کرێ وەردەگرن و پلەپایان بەرز دەبێتەوە. ئێوەش بۆ ئەنجامدانی کارە خزمەتگوزاریەکان و بە تایبەت ئەو کارە پڕ بایەخانەی کە لە ئێوەیان گەرەکە کرێ وەردەگرن و مافتان پێدەدرێت. دەست بەکار نەبوون شکستهێنان لە کارکردندا یەکێکە لە گرنگترین گرفتەکانی ڕێکخراوەکانی ئەمڕۆ. زۆر کەس کار و چالاکی لەگەڵ بە ئاکام گەیشتن و سەرکەوتن بە هەڵە تێدەگەن. ئەو جۆرە کەسانە بەردەوام قسە دەکەن، هەمیشە کۆبوونەوە دەبەستن و بەرنامەگەلی زۆر باشدا دەڕێژن، بەڵام لە کۆتاییدا کارێکی بەنرخ ئەنجام نادەن و بە ئاکامی باش ناگەن. بەلانی کەم لە سەدا 95 سەرکەوتنەکانی ئێوە لە ژیان و کارکردندا پەیوەندیان بەو کوڕەوشتانەوە هەیە کە لە ماوەی ژیاندا وەدەستیان دێنن. عادەتی دیاریکردنی شتە سەرەکیەکان زاڵبوون بەسەر تەمبەڵیدا بەردەوامی لەسەر جێبەجێکردنی ئەرکە گرنگەکان شارەزاییەکی فکری و جەستەییە. ئەو خیبرەیەیە دەبێت بە مەشقکردن و دووپاتکردنەوە لە بیر و مێشکتاندا جێبگرێ و ببێتە بەشێکی جیانەکراوەی هەڵسوکەوتی ئێوە. کاتێک ئەو هەڵسوکەوتی ئێوە وای لێ هات شێوەیەکی خۆکار و ئۆتۆماتیک بەخۆوە دەگرێ و ئەنجامدانی ئاسان دەبێت. ئێوە لە ڕووی فکری و سۆزیەوە بە شێوەیەکدا ڕێژراون کە سەرکەوتن لە ئەنجامدانی کارەکان هەستێکی باش و ئیجابیتان پێدەبەخشێ و خۆشحاڵتان دەکا و هەستی جۆرە بردنەوەیەکتان تێدا پێک دێنێ. هەر کات کارێک گەورەیە گچکە جێبەجێ دەکەن هەست بە هێز و توانایەکی زۆر و جۆرێک باوەڕ بەخۆبوون دەکەن. هەرچەندە ئەو کارە گرنگتر بێ ئەوە ڕادەی خۆشی و باوەڕ بەخۆبوونەوەکەش زیاتر دەبێت. هۆیەکەشی ئەوەیە کە تەواوکردنی هەر کار و ئەرکێکی گرنگ لە ڕاستیدا ئەندرۆفین لە مێشکی ئێوەدا هەڵدەچۆڕێ و هەستی داهێنان و خاترجەمی زیاترتان پێدەدا. لێرەدا کە بە یەکێک لە نهێنیەکانی سەرکەوتن دەگەن ئەو کات دەتوانن بە شێوەیەکی باش ژیرۆدەی ئەندرۆفین.
دەتوانن بەو باوەڕ بەخۆبوون و توانایی و خاترجەمیە خوو بگرن کاتێک ئەو خوگرتنە دروست بێ ئەو کات بێ ئەوەی تەنانەت بیریشی لێ بکەنەوە بۆ ژیانی خۆتان بە شێوەیەک بەرنامەدا دەڕێژن کە سەرەتا کار و پرۆژە گرینگەکان دەست پێ دەکەن و تەواویان دەکەن. بەم شێوەیە لە ڕاستیدا ئێوە بە کاریگەری و سەرکەوتووی جیرۆدە دەبن و بۆتان دەبێ بە خوگرتنێکی پۆزتیف. یەکێک لە ڕێگاکانی گەیشتن بە ژیانێکی باش و سەرکەوتووی لە کاردا و ڕازیبوونی تەواو لە خۆتان ئەوەیە کەوا ڕابێن کە دەستپێکردنی کارە گرینگەکان و تەواوکردنیان لە خۆتاندا زیندوو ڕاگرن. کاتێک بەو قۆناغە گەیشتن ئەو خوگرتنە بە شێوەیەک بەهێز دەبێت کە تەواوکردنی کارەکان لە وێڵکردن و دەست لێ هەڵگرتنیان بە ئاسانتر دەزانن. لەوانەیە ئەو نەقڵە و بیستی بێت کە پیاوێک لە یەکێک لە شقامەکانی نیویۆرک لە مۆسیقارێک دەپرسێ کە چلۆن بە تەلاری کارێنگی بکە. مۆسیقارەکە لە وڵامدا دەڵێ بە مەشقکردن ئاغا، بە مەشقکردن. مەشقکردن کلیلی زاڵبوون بەسەر هەموو خیبرەیەکدایە. بەخۆشیەوە مێشتی ئێوە بە شێوەی ماسوولکەیە کار دەکات، هەرچەندە زیاتر کاری لێ بکێشرێ بەهێزتر دەبێت. بە مەشقکردن دەتوانن هەر ئاکار و شارەزاییە کە پێتان خۆش بێ و پێویستان بێ لە خۆتاندا پێکی بێنێ. بۆ دروستبوونی خۆی سەرنجدان و جێگیربوون لەسەر گرنگترین کارەکان پێویستان بە سێ تایبەتمەندی بنەڕەتی هەیە کە بریتین لە بڕیاردان، ڕێکوپێکی و ویست و ئیرادە. سەرەتا دەبێ بڕیار بدەن کە خۆی بە جێگەیاندنی کارەکان لە خۆتاندا پێک بێنن. دەبێ خۆتان ڕێکوپێک بکەن و بۆ دروستکردنی ئەو خووە ئەوەندە ڕاهێنان بکەن تا بە سەریاندا زاڵ بن. پاشان لە کۆتاییدا هەر کارێکە بەپێی ئەو ڕێو شوێنانە جێبەجێ دەکەن بە کەڵک وەرگرتن لە وزەی ورە و ئیرادە بەهێزی تا ئەو خۆ جێگیر ببێ و وەک بەشێکی جیانەکراوەی کەسایەتی ئێوەی لێبێ. شێوازێکی تایبەت هەیە کە بە کەڵک وەرگرتن لی دەتوانن بۆ گەیشتن بە کەسایەتێکی بە کەڵک و کاریگەر و کارلێهاتوو خێراتر پێش بکەن. دەبێ هەمیشە بیر لە قازانج و تایبەتمەندی باشەکانی کاری بوون، خێرا کارکردن و جێگیربوون لەسەر کار بکەنن. دەبێ بۆ چونتان وابێ کە ئێوە کەسێکن کە کارە گرینگەکان بە باشی و بە خێرایی و بە بەردەوامی جێبەجێ دەکەن. ئەو بۆچوونە فکریە کە لە خۆتان هەیە کاریگەریەکی زۆر قوڵ لەسەر هەڵسوکەوتی ئێوە دادەنێ بە شێوەی کەسێک لە خۆتان بڕوانن کە دەتانەوێت لە داهاتوودا وەک ئەو کەسە بن. کەسایەتیتان لە ڕوانگەی خۆتان یان بەواتایەکی تر ئەوەی کە خۆتان لە دەروونڕا چۆن خۆتان دەبینن تا ڕادەیەکی زۆر جۆری ئاکار و کردداری ئێوە لە جیهانی دەرەوەدا دیاری دەکەن. جیم کەتکارت کە وتاربێژێکی شارەزایە دەڵێ ئێوە بە هەر شێوەیەک کە لە دەروونڕا خۆتان ببینن واو لێ بەسەردێ. ئێوە لە توانایەکی بێسنوور و بۆ فێربوون و بارهێنانی شارەزایی و خوگرتن و شێوازە نوێیەکان بەهرەمەندن. کاتێک لە ڕێگای مەشقکردن و دووپاتکردنەوە خۆتان ڕادێنن تا بەسەر تەمبەڵیدا زاڵ بن و کارە گرینگەکان بە شێوەیەکی خێرا جێبەجێ بکەن، لە ڕێگەی ژیاندا دەست بە ڕۆیشتن دەکەن و لە کار و ژیاندا سەرکەوتن تەجرەبە دەکەن. کەوایە بۆقەکە قوددەن. یەکەم سفرەکەتان پان ڕاخەن. بۆ سەرکەوتن مرۆڤ دەبێ خاوەنی تایبەتمەندیەک بێ، ئەویش بوونی ئامانجێکی دیاریکراوە. بە واتایەکی تر مرۆڤ دەبێ بزانێت کە چی دەوێ، بە توندی خوازیاری وەدەستهێنانی بێ. ناپلیۆن هیل. پێشەوەی کە بتوانن بۆقەکەی خۆتان دیاری بکەن و خەریکی خواردنی بن، دەبێت سەرەتا بزانن کە لە هەر بوارێکی ژیاندا دەتانەوێ بە چی بگەن و کام ئامانستان وەدی بێنن. لە بردنەسەری ئاستی کارکردنی تاکی خۆتاندا گرنگترین شت دیاریبوونی ئامانجە. یەکەم هۆکاری ئەوە کە هەندێک کەس کارەکانیان زیاتر و زووتر جێبەجێ دەکەن ئەوەیە کە ئامانج و بەرنامەگەلێکی ڕوون و دیاریکراویان هەیە و لێیان دوور ناکەونەوە. هەرچەندە بە شێوەیەکی ڕوون و ئاشکراتر بزانن کە چیتان دەوێ و بۆ وەدەسێنانی دەبێت چ بکەن، ئاسانتر دەتوانن بەسەر تەمبەڵیدا زاڵ بن و بۆقەکەتان قوددەن و کارەکانتان خێراتر جێبەجێ بکەن. لێڵبوونی ئامانجەکان و سەر لێ شێواوی و بیرهاڵۆزی لەسەر ئەوە کە چی کارێکە کە دەبێت جێبەجێ بکەن و بە چه هۆیەک بە چه شێوەیەک دەبێت ئەنجامی بدەن یەکێک لە بەڵگە سەرەکیەکانن تەمبەڵی و نەبوونی سەبەب و هۆکار. بۆ ڕەهابوون لە دەست ئەو حاڵەتە دەبێت تەواوی هێز و تواناییەکانتان بخەنە گەڕ و هەر کارێک کە جێبەجێ دەکەن دەبێت ئامانجێکی ڕوون و دیاریکراوی لە پشتەوە بێ. شێوازێکی بەرز بۆ سەرکەوتن لە کاردا ئەوەیە کە بیر و بۆچوونەکانتان بێننە سەر لاپەڕەیەک. تەنیا لە سەدا سێی لە خەڵک ئامانجی دیاریکراویان هەیە و لەسەر کاغەزدەیان نووسن. ئەو جۆرە کەسانە لە بەراورد لەگەڵ کەسانێکدا کە لە چاو وان ڕادەی زانست و تواناییان بەرامبەر
یان باشترە، بەڵام بە هەر هۆیەک هەرگیز ئامانجەکانیان نەنووسیوە 10 تا 5 بەرامبەر ئاستی کارکردن و دەرەنجامیان زیاترە. ئێوە دەتوانن تا کۆتایی تەمەن لە شێوازێکی گرنگ و کاریگەر بۆ دیاریکردن و گەیشتن بە ئامانجەکانتان کەڵک وەرگرن. بۆ کەڵک وەرگرتن لەو شێوازە دەبێت 7 هەنگاو هەڵێننەوە. هەڵێنانەوەی هەر هەنگاوێک دەتوانێت ڕادەی قازانج و بەهرەی ئێوە تا 2-3 بەرابەر زیاتر بکە. زۆربەی دەرچوانی بەرنامە ڕاهێنانەکانی من لە ماوەی چەند ساڵ و تەنانەت چەند مانگدا توانیویانە داهاتیان بە شێوەیەکی بەرچاو زیاد بکەن. تەنیا کارێک کە کردویانە ئەوەیە کە کەڵکیان لەو ڕێسایە وەرگرتووە کە 7 قۆناغی هەیە. هەنگاوی ژمارە 1 بە وردی بڕیار بدەن کە چیتان دەوێت. بە تەنیایی لەگەڵ بەرپرسەکەتان دابنیشن و قسە لەسەر بەرنامە و ئامانجەکانتان بکەن تا بە وردی بۆتان ڕوون بێتەوە کە چ چاوەڕوانیەکیان لە ئێوە هەیە و ئەو چاوەڕوانیە لە چه ئاستێکی پێویستیدایە. لە ڕاستیدا سەیرەکە کەسانێکی زۆر کات و ساتەکانیان بە جێبەجێکردنی کاری کەمبایەخ دەبەنە سەر. ئەوان هەرگیز بیریان لەوە نەکردوێتەوە کە لەسەر ئەو بابەتە گرینگە لەگەڵ بەرپرسەکەیان ڕاوێژ بکەن. ڕێسایەکی گرنگ. یەکێک لە خراپترین ڕێگاکانی کەڵک وەرگرتن لە کات ئەوەیە کە کارێک کە بە هیچ شێوەیەک پێویست نییە بە باشترین شێوە جێبەجێ بکرێت. ئیستیفان کاوی دەڵێ پێشەوەی کە چوونە سەری نەردیوانی سەرکەوتن دەست پێ بکەن، سەرەتا دڵنیا بن کە نەردیوانەکەتان پاڵی وە دیوارێکی باش و قایمەوە داوە. هەنگاوی ژمارە 2 ئامانجەکانتان بێننە سەر کاغەز. بیر و بۆچوونەکانتان بنووسن. کاتێک ئاوات و ئامانجەکانتان دەنووسن ئەوە ڕوون و ئاشکرای دەکەن. بەم کارە شتێک بەدی دێنن کە شایانی دیتن و هەستپێکردنە. بەواتایەکی تر ئامانجێک کە نەهاتۆتە سەر کاغەز تەنیا خەیاڵێکە و هیچ توانایی و وزەیەکی لە پشت نییە. ئامانجە نەنووسراوەکان مرۆڤ تووشی سەرلێشێواوی و بەلاڕێداچوون و هەڵەی زۆر دەکەن. هەنگاوی ژمارە 3 بۆ ئامانجی خۆتان مۆڵەتێک دیاری بکەن. هەر ئامانجیان بڕیارێک بێ مۆڵەتی دیاریکراو بۆ تەواوبوون هیچ خێراییەک بەخۆوە نابینێت. ئەم جۆرە ئامانجانە بێ سەرەتا و کۆتایین و هیچ دەرەنجامێکیان نییە. بێ کاتێکی دیاریکراو بۆ گەیشتن بە ئامانج و بێ ئەوەی کە بەرنامە و بەرپرسیارەتیەک بۆ گەیشتن بە مەبەست دیاریکرا و ئاشکرا بێ، بە شێوەیەکی سروشتی کات بە فیڕۆ دەدەن و کارێکی بەم شێوەیە جێبەجێ ناکەن. هەنگاوی ژمارە 4 بۆ تەواوی ئەو کارانەی کە بەنیازن بۆ گەیشتن بە ئامان جێبەجێیان بکەن پێڕستێک ساز بکەن. هەر کات شتێکی نوێتان بە مێشک داهات لە لیستی کارەکانتان زیادی بکەن. ئەم کارە تا کاتی تەواوکردنی لیستەکە درێژە پێ بدەن. ئەو پێڕستە وێنەیەکی شیاوی لەو ئارک یان ئامانجە سەرەکیەکان و هەروەها ڕێگایە کە بتوانی لەودا بێ ڕاوەستان درێژە بەکار بدەن پێشان دەدا و ئەگەری گەیشتن بە ئامانج بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکەن. هەنگاوی ژمارە 5 پێڕستەکان بکەنە بەرنامە. ئەو کارانە کە بە شێوەی لیستێک دەرهاتون بە پێی گرنگ بوونیان ڕێزیان بکەن و بزانن کە چ کارێک پێش هەمویان و چ کارێک دوای هەمویان جێبەجێ دەکەن. تەنانەت ئەگەر دەتانەوێ بەرنامەتان جوانتر بێ و جوانتریش دیار بێ ئەوە بە شێوەی ڕسم بیکێشنەوە. زۆرتان پێسەیر دەبێت کاتێک کە بەرنامەکەتان بە چەند کەرتدا دابەش دەکرد کارەکەتان بۆ گەیشتن بە ئامانج چەندە ئاسان دەبێتەوە. کاتێک ئامانجێکی نووسرا و بەرنامەیەکی ڕێکوپێک و ڕێکخراوتان هەبێ لە بەراورد لەگەڵ کەسێک کە ئامانجەکەی لە مێشکی خۆیدا ڕاگرتووە بە کارلێهاتوویەکی زیاتر دەست بەکار دەبێت. هەنگاوی ژمارە 6 دەست بە جێکارەکانتان بە پێی بەرنامە دەست پێ بکەن. هەر کارێک کە پێویستە جێبەجێ بکەن. بەرنامەیەکی ناوەندی کە بە شێوەیەکی باش جێبەجێ بکرێ زۆر باشترە لە بەرنامەیەکی بەرز کە هیچ هەنگاوێک بۆ ئەنجامدانی هەڵناگیرێ. بۆ گەیشتن بە سەرکەوتن دەست بەکاربوون لە هەموو شتێک گرنگترە. هەنگاوی ژمارە 7 بڕیار بدەن کە هەر ڕۆژێک بۆ ئەوەی هەنگاوێک لە ئامانجی سەرەکی نزیک ببنەوە کارێک بکەن و ئەو کارە لە بەرنامەی ڕۆژانەدا بگونجێنن. هەموو ڕۆژێ چەند لاپەڕێک لەسەر بابەتێکی سەرەکی بخوێننەوە. پەیوەندی بە چەند کڕیارێکی دیاریکراوەوە بگرن. ماوەیەک وەرزش بکەن. چەند وشەیەکی نوێ لە زمانێکی بێگانە فێر بن و هەرگیز ڕۆژێک لە ژیانتان بە فیڕۆمەدە. بۆ بەرەو پێشچوون چرکەیەک ڕامەوەستن. کاتێک کە وەجوڵە کەوتن درێژە بە پێشڕەوی خۆتان بدەن و ڕامەوەستن. چۆن ئەو خۆڕاگری و کورد و کۆشەی ئێوە بە تەنیایی دەتوانێت ئێوە بکاتە یەکێک لە چالاکترین و سەرکەوتوترین مرۆڤەکانی سەردەمی خۆتە. ئامانجە ڕوون و نووسراوەکان لەسەر ئەندێشە و بیری ئێوە کاریگەریەکی زۆر باشدا دەنێن و دەبنە هاندەرێک بۆ کار و چالاکی زیاتر و هێزی داهێنان و خۆڵقاندنتان تێدا زیاد دەکەن و زیاتر لە هەر هۆکارێکی تر یاریدەتان دەدەن بۆ ئەوەی بەسەر تەمبەڵیدا زاڵ بن. ئامانجەکان وزە و سوتەمەنی ئاگردانی سەرکەوتنن. هەرچەندە ئەو ئامانجانە گەورەتر و بەرچاوتر بن
بۆ پێگەیشتنیان بزواوتر و بەجۆشترن. هەرچەند زیاتر بیر لە ئامانجەکانتان بکەنەوە مەیل و ویستی ئێوەش بۆ گەیشتن بەوان زیاتر دەبێت. بیر لە ئامانجەکانتان بکەنەوە و گشت ڕۆژێک پێیاندا وەرنەوە و هەر بەیانیەک چاڵاکیەکانتان بە گرنگترین کار دەست پێ بکەن. ئەو کارە دەتوانێت ئێوە بە گرنگترین ئامانجێک کە ئێستاکە هەتانە بگەیەنێ. بۆقەکە قوت دەن. هەر لە ئێستا لاپەڕەیەک هەڵبگرە و 10 ئامانج کە لە ساڵی داهاتوودا بەنیازی پێیان بگەی لەسەری بنووسە. ئامانجەکان وا بنووسە هەروەک ئەوە کە ساڵێک تێپەڕ بووە و هەر هەمویان وەدی هاتون. لە نووسینی ئامانجەکاندا لە زمانی ئێستا و ڕناوی یەکەمی کەس کەڵک وەرگرە. مەبەستەکان دەبێت بە ڕوونی و بە خاترجەمی بنووسرێن تا دەرونی بێئاگای ئێوە دەست بەجێ وەریان بگرێ. بۆ نمونە بنووسن ئەمن ئەوەندە دۆلارە لە ساڵدا داهاتم هەیە، یان وەزنی من ئەوەندە چیرۆگرامەیە، یان ئەمن فلانە ئۆتۆمبیل لێ دەخڕم. ئێستا جارێکی دیکە بە پێڕستی ئامانجەکانتانە بستنەوە. بزانن کام ئامانجە کە ئەگەر پێی بگەن ئاڵوگۆڕ بەسەر ژیانتاندا دێنێ. ئەو ئامانجە لەسەر لاپەڕەیەکی تر بنووسن و کاتی گەیشتن بۆ ئامانجەش دیاری بکەن، بەرنامەیەکدا ڕێژن، دەست بەکار بن و پاشان هەر ڕۆژێک کارێک بکەن کە ئێوە لە ئامانجەکەتان نزیک بکاتەوە. ئەم جۆرە ڕاهێنان و مەشقکردنە بە تەنیایی دەتوانێت گۆڕان لە ژیانتاندا پێک بێنێ. دووەم، بۆ هەر ڕۆژەی پێشتر بەرنامەدا ڕێژن. بەرنامەداڕشتن هێنانی داهاتووە بۆ ئێستا بۆی بتوانن هەر ئێستا کارێکی بۆ بکەن. ئاڵین لاکین. ڕەنگە ئەو پرسیارەتان پێشتر بەرگوێ کەوتبێ کە چۆن فیلێک دەخۆن، هەڵبەت وڵامەکەی ئەمەیە، پارو بە پارو. بە چه شێوەیە گەورەترین و ناشرینترین بۆقەکانتان دەخۆن؟ دیارە بە هەمان شێوە کە باسمان کرد بە چەند کرد دابەشی دەکەین و پاشان لە یەکەم بەشەوە دەست پێ دەکەین. بیررومێشتی ئێوە توانایی ئێوە بۆ بیرکردنەوە بەرنامەداڕشتن و بڕیاردان بەهێزترین ئامرازی زاڵبوون بەسەر تەمبەڵی و بردنەسەری ئاستی سوودوەرگرتن و بەهرەمەندین. توانایی ئێوە لە دیاریکردنی ئامانجەکان و بەرنامەداڕشتن و دەست بەکاربووندا ڕەوتی ژیانتان دیاری دەکەن. هەر ئەو بیرکردنەوە بەرنامەداڕشتنە تواناییە فکریەکانی ئێوە ئازاتر و گەشاوەتر دەکا و هێز و زە فکری و جەستەییەکانتان زیاتر دەکات. بە پێچەوانەوە هەروەک ئالێکس مەکێنزی دەڵێ، کارکردنی بێ بەرنامە هۆکاری تەواوی شکستەکانە. چالاکی ئێوە لە بەرنامەدانانی دروست پێش دەست بەکاربوون پێودانگە و نیشانەی لێوەشاوایی و توانایی گشتی ئێوەیە. هەرچەندە بەرنمەیەکی باشتر و ڕێک و پێکترتان هەبێ، ئاسانتر دەتوانن بەسەر تەمبەڵی دەزاڵ بن، کەوابێ کارەکەتان دەست پێ بکەن و بۆقەکەی خۆتان قوت دەن و درێژە بە بەرنامەی خۆتان بدەن. یەکێک لە سەرەکیترین ئامانجەکانتان لە کاردا ئەو خاڵی سەرەوە بێ تا لە بەرامبەر ئەو تواناییە فکری و سۆزی و جەستەییانەدا کە بەکاریان دێنن زۆرترین کاردانەوە و بەهرە وەرگن. هەواڵی خۆشەوەیە کە لە بەرامبەر هەر خولەکێکدا کە خەرجی بەرنامەدانانی دەکەن بە ئەندازەی 10 خولەک لە کاتی کارکردندا کاتتان بۆ دەگەڕێتەوە. لەوانەیە نزیکەی 10 تا 12 خولەک بخایەنێ تا بەرنامە بۆ ڕۆژێک دابڕێژن. بەڵام بەلایەنی کەمەوە ئەو کاتەکەمە ڕۆژانە نزیکەی 2 ساعت کاتتان بۆ دەگێڕێتەوە. هەڵبەت ئەم وتەیەتان بیستووە کە بەرنامەداڕشتنی دروست و بەجێ بەر لە ئەنجامی کارەکان پێش بەلاوازی ڕەوتی کاردەگرێت. کاتێکاوەتان بۆ دەرکەوێت کە بەرنامەداڕشتن تا چ ڕاددەیەک دەتوانێت لە بردنە سەری ئاستی کار و چاڵاکی ئەوەدا بەسوود بێ، پێتان سیر دەبێت کە ئەگەر وایە بۆچی خەڵکێکی کەم بۆ کارەکانیان بەرنامەدا دەڕێژن. ئەوە لە حاڵێکدایە کە بەرنامەداڕشتن کارێکی ئاسانە و تەنیا پێویستی بە لاپەڕەی کاغەز و قەڵەمێک و بیرکردنەوە هەیە. گەورەترین و ئالۆسترین بەرنامە کۆمپیوتەریەکان یان بەرنامەداڕشتنی کات هەر بەپێی ئەم خاڵە سەرەکیەیە. پێش دەست پێکردنی هەر کارێک دانیشتن و لیستی ئەو کارانەی کە دەبێت جێبەجێیان بکەن دەربێنن. هەمیشە کارەکانتان بەپێی ئەو لیستەدا ڕێژراوە دەست پێ بکەن و کاتێک کارێکی تازەتان بۆ دێتە پێش بەر لەوەی خەریکی ئەنجامدانی بن بە لیستەکەیەوە زیاد بکەن. دروست لەو ڕۆژەوە کە بەپێی لیستەکە کارەکانتان دەست پێ دەکەن، ڕاددەی سوودوەرگرتن و کاردانەوەی ئێوە لە 25% دەچێتە سەر. سیایی کارەکانی ڕۆژی دواتر شەوی پێشوویان پاش تەوابوونی کاری ڕۆژانە ئامادە بکەن. سەرەتا و کارانەی کە ئێستا تەواوتان نەکردوون، پاشان ئەو کارانەی کە دەبێت ڕۆژی دواتر ئەنجامیان بدەن بە لیستەکەیانەوە زیاد. کاتێک پێڕستەکەتان لە شەوی پێشوڕە ئامادە دەکەن، مێشتی ئێوە لە تەواوی ماوەی شەودا لە حاڵێکدا کە ئێوە لە خەودان لەسەر ئەم لیستە کار دەکات. کاتێک لە خەو هەڵدەستن زۆر جار دەبینن کە بیر و بۆچوونی زۆر باشتان هەیە کە دەتوانن بە کەڵگوەرگرتن لەیان کارەکانتان باشتر و خێراتر لەوەی کە لە پێشدا بیرتان لێ دەکردەوە جێبەجێ بکەن. هەرچەندە پێشتر کاتێکی زیاتر بۆ ئامادەکردن و نووسینی لیستەی کارەکان تەرخان بکەن، کاردانەوە و سوودی زیاتریان لێوەردەگرن. ئێوە بۆ ئامانجە جیاوازەکان پێویستان بە لیستەی جۆراوجۆر هەیە.
سەرەتا لیستەیەکی بنەڕەتی و ئەساسیتان پێویستە کە لەوەدا تەواوی ئەو کارانەی کە دەتانەوێت لە داهاتوێشی دووریان نزیک جێبەجێیان بکەن یاداشتیان بکەن. ئەو لیستە بۆ ئەوەیە کە هەر بیر و بۆچوونێکی نوێ کە بە مێشکتان دەگا و هەر بەرپرسیارەتێکی تازە کەوە ئەستۆی دەگرن تێیدا بنووسن، پاشان دەتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک بیان نووسن. دواتر پێویستان بە لیستەیەکی مانگانەیە کە لە کۆتایی هەر مانجێک بۆ مانجی داهاتوو ئامادەی بکەن. لەو لیستەدا هێندێک لەو بابەتانەی کە لە لیستەی ئەساسی هەڵبژێردراون دەنووسرێن. پاشان دەبێت لیستەیەکی هەفتانەشتان هەبێت. لەو لیستەدا بۆ ماوەی حوتوی داهاتوو بەرنامەدا دەڕێژن و لە درێژایی حوتەدا کە خەریکی ئەنجامدانی کارەکانن تەواو دەبێت. ئەم شێوە بەرنامەداڕشتنە دەتوانێت بۆ ئێوە زۆر بەسوود و کاریگەر بێ. زۆر کەس بە منی گوتووە کە بە کەڵک وەرگرتن لەم شێوازە و تەرخانکردنی دوو کاتژمێر لە کۆتایی حوتودا بۆ بەرنامەداڕشتن سوودبەخشی زیاتریان وەدەستهێناوە و ئاڵ و گۆڕی زۆریان بەسەر ژیانیاندا هێناوە. ئەو ڕێگاچارەیە بە دڵنیاییەوە بۆ ئێوەش بە سوود و جێگای ڕەزامەندی دەبێت. لە کۆتاییدا دەبێت ئەرک و کارەکانی ڕۆژانە دیاری بکرێن و لە لیستەیەکی ڕۆژانەدا بیان گونجێنن. ئەوانە ئەو چاڵاکیانن کە دەبێت ڕۆژی دوایی جێبەجێیان. کاتێک کە بە درێژایی ڕۆژ کار دەکەن هەر کارێک کە تەواو بوو هێمای ڕاست لە پێشیدا بنێن. ئەو کارە سیمایەکی دیار بە پێشکەوتنی کارەکانتان دەبەخشێ و هەستی سەرکەوتن و بەرەو پێشچوونتان تێدا پەیدا دەکات. کاتێک کە دەبینن بەپێی ئەو پێڕستەی داتان ڕشتووە دەستنە پێش ئەنگێزە و زەتان پێدەبەخشێ و هەستی باوەڕ بەخۆبوون و نەفس بەرزیتان دەچێتە سەر و بەرەو پێشکەوتن هانتان دەدا و یاریدەتان دەدا بۆ ئەوەی بەسەر تەمبەڵیدا زاڵ بن. کاتێک بە نیازی ئەنجامدانی پرۆژەیەکن سەرەتا لیستێکی تەواو لەو کارانەی کە بۆ تەواوکردنی پرۆژەکە هەر لە سەرەتاوە تا کۆتایی پێویستن بنووسنەوە. چالاکیەکانی ماوەی بەڕێوەبردنی پرۆژەکە بە ڕێک و پێچی لەسەر کاغەز یاداش بکەن. پاشان کارەکان یەک لە دوای یەک جێبەجێ بکەن. دڵنیا بن کە لە ڕادەی پێشکەوتنی کار بەم شێوەیە بۆ خۆتان سەر سوڕماو دەبن. کاتێک بە پێی لیستەکانتان کار دەکەن هەست دەکەن کە بە شێوەیەکی دیار و بەرچاو کاریگەریتان زیاترە. هەست پێ دەکەن کە هەرچی زیاتر کار بکەن بیر و مێشکتان باشتر کار دەکە و بە ئاستێک دەگەن کە دەتوانن کارەکانتان خێراتر ئەنجام بدەن. هەروە گوتمان کاتێک بەردەوام لە ڕووی لیستەکان کار دەکەن هەستی پێشکەوتن لە خۆتاندا بەهێز دەکەن و ئەوە یارمەتیتان دەدا کە بەسەر تەمبەڵیدا زاڵ بن. ئەو هەست بە پێشکەوتنە بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانە هێز و وزەیەکی زۆرترتان پێدەبەخشێت. یەکێک لە گرنگترین یاساکانی سوودوەرگرتنی تاچی ڕێسای دەبەنەوەدا. بەپێی ئەم ڕێسایە دە لە سەدی ئەو کاتێک کە بۆ بەرنامەداڕشتن و ڕێخستنی کارەکانتان تەرخانی دەکەن بەڕاددەی 90% لەو کاتتان بۆ دەگێڕێتەوە کە لە کاتی ئەنجامدانی کاردا خەرجی دەکەن. تەنیا بۆ جارێکیش بوو بێ ئەو یاسایە تاقی بکەنەوە تا دروستبوونی ئەوەتان بۆ ڕوون بێتەوە. کاتێک بۆ کارەکانی ڕۆژانە پێشتر بەرنامەدا دەڕێژن دەستپێکردن و درێژەدان بە کارتان بۆ ئاسانتر دەبێ و لە کارەکانتاندا خێراتر و باشتر دەستنە پێش. هەست بە توانایی و هێزی زیاتر دەکەن و سەرنجام دەگەنە ئاستێک کە ڕاوەستانتان نابێت. بۆقەکە قودە. هەر لە ئەمڕۆوە داڕشتنی بەرنامەکانی ڕۆژانە هەفتانە و مانگانە دەست پێ بکەن و تەواوی ئەو کارانەی کە دەبێت لە 24 کاتژمێری داهاتوودا جێبەجێیان بکەن لە لیستەیەکدا بیان نووسن. ئەگەر بابەتی دیکەتان بە مێشک داهات بە لیستەکەیانەوە زیاد بکەن. سیایی تەواوی ئەو پرۆژە و کارە گەورە و بەربڵاوانەی لە داهاتوودا بەنیازن ئەنجامیان بدەن بیان نووسن و لە ناویاندا کامیان لە هەمووان گرنگترە لە پێشەوە بیان نووسن و ئەوانی تر بە پێی گەورەی و گرنگی یەک لە دوای یەک بنووسن. بە لە بەرچاوگرتنی ئامانج لە مێشکتاندا کار دەست پێ بکەن و لە سەرەتاڕا بەرەو کۆتایی بڕۆن لەسەر کاغەز بیر بکەنەوە و هەمیشە لە ڕووی پێرست کار بکەن. بێگومان لە کاری زۆرتر کە جێبەجێ دەکەن و بەرهەم و کاردانەوەی زیاتر کە وەری دەگرن سەرتان سوڕ دەمێنن. دەبینن کە خواردنی بۆق تا چ ڕادەیەک بۆ ئێوە ئاسان دەبێت. سێم ڕێسای 80/20 لە گشت کارەکاندا بەکاربێنن. هەمیشە بە ڕادەی پێویست کاتمان هەیە بە مەرجێک بمانەوێ و بە شێوەیەکی دروست کەڵکی لێوەرگین. گۆتە ڕێسای 80/20 یەکێک لە بەسووترین قانونەکانی بواری بەڕێوەبردننی ژیان و زەمانە. ناوی تری ئەم یاسایە پارتۆیە کە بە شانازی بناغەدانەری ئەم یاسایە وێلفرێدۆ پارتۆ ئابوریزانی ئیتاڵی ناودێر کرا. ئەو بۆ یەکەم جار لە ساڵی 1895دا و ئەو باسەی لە نووسینەکانیدا خستۆتە ڕوو. پارتۆ بە سەرنجدان بەو کۆمەڵی تێیدا ژیاوە زانیوێتی کە خەڵک دوو بەشن. تاقمی هەوڵ کە ئەو کەمایەتی زۆر گرنگی پێدەگوتن ئەو کەسانن کە لە 120 خەڵکەکە پێک دێن و لەباری ئابووری و سوودبەخشیەوە لە چاو ئەوانی تر لە ئاستێکی بەرزدان. تاقمی دووەم کە پارتۆ زۆرینەی کەمبایەخی پێدەگوتن
لە سەدا هەشتای کۆمەڵ پێک دێن و لە ئاستێکی نزمدا. پارتۆ دوایی بەم ئاکامە گەیشت کە تەواوی چاڵاکی ئابوووریەکانیش پێڕەوی لەم یاسایە دەکەن. بۆ نمونە بەپێی ئەو یاسایە 80% ئەو ئاکامانەی ئێوە بەدەستیان دێنن ئاکامی 20% چاڵاکیەکانی ئێوەن. لە سەدا 20 مشتریەکانی ئێوە لە سەدا هەشتای فرۆشی ئێوە بەخۆیان تایبەت دەدەن. لە سەدا 20 بەرهەم و خزمەتگوزاریەکانی ئێوە لە سەدا هەشتای سوودی ئێوە دابین دەکەن. 80% تەواوی نرخی چاڵاکیەکانی ئێوە ئاکامی 20% ئەوانە و هەتە دوای. ئەوە بۆ مانایەیە کە ئەگەر لە لیستەی کارەکانتدا 10 جۆرە چاڵاکی نووسرابن 10 دانەیان بەقەدەر هەشتەکانی تر بە نرخن. لێرەدا شتێکی سەرنجڕاکێشمان بۆ ئاشکرا دەبێت. ئەنجامدانی هەر کام لەو کارانەی کە لە لیستەکەی ئێوەدا هاتوون لەوانە بە یەک ڕاددە کاتیان پێویست بێ، بەڵام جێبەجێکردنی 1-2 لەو کارانە چەند بەرامبەری ئەوانی تر بۆ ئێوە سوود بەخش دەبن. جاری وایە یەکێک لەو دەکارانەی کە لە لیستەکەی ئێوەدا هاتوون زیاتر لە گشت کارەکانی تر لە سەرکەوتنی ئێوەدا دەوری هەیە. ئەو کارە بێشک هەر ئەو بۆقەیە کە دەبێ پێش هەمووان قوتی دەن. ئایا دەتوانن بڵێن کە خەڵک بەگشتی کام کارەیان بۆ دوایە هەڵدەگرن و لە ئەنجامدانی چی کارگەلێکدا زیاتر تەمبەڵی دەکەن؟ بەداخەوە دەبێ بڵین کە زۆربەی خەڵک لە ئەنجامدانی ئەو لە سەدادەیی یان ئەو لە سەدا 20 کارەکان کە لە ئاستێکی بەرزدان و زۆرترین بایەخ و کاریگەریان لە ژیاندا هەیە خۆ دەبوێرن و خۆیان بە 80% ئەو کارانەوە خەریک دەکەن کە بایەخی زۆر کەمتریان هەیە و هەر بۆیە ئاکامێکی لەبار وەرناگرن. ئێوە زۆر جار تووشی کەسانێک دەبن کە لە تەواوی ماوەی ڕۆژدا کار دەکەن، بەڵام وا دیارە ئاکامی زۆر کەم وەردەگرن. هۆیەکەشی ئەوەیە کە ئەوان سەرقاڵی ئەو کارانن کە بایەخێکی کەمیان هەیە، بەڵام لە ئەنجامدانی 1-2 کاری گرنگ خۆ دەبوێرن. پڕبایەخترین کارێک کە گشت ڕۆژێک دەتوانن ئەنجامی بدەن زۆر جار دژوارترین و ئالۆسترین کارە، بەڵام کاردانەوە و پاداشتی ئەو کارە دەتوانێت لە ڕاددە بەدەر بێ. هەر بۆیە دەبێت زۆر بەتوندی لە هەوڵی ڕاپەڕاندنی ئەو 20% کارەکان دابن کە بایەخی زۆریان هەیە. نابێت لە حاڵێکدا کە ئێستا ئەو کارانە جێبەجێ نەبوون خۆتان بەو لە سەدا هەشتایی کارەکانەوە خەریک بکەن کە بایەخیان کەمترە. پێش دەستپێکردنی هەر کارێک لە خۆتان بپرسن داخۆ ئەم کارە لە دەستەی لە سەدا 20 کارەکانە یان لە سەدا هەشتای کارەکان. ڕێسایەکی گرنگ لە جێبەجێکردنی کارە گچکەکان لە سەرەتادا خۆ ببوێرن. لەبیرتان بێ کە هەر کارێک بۆ جێبەجێکردنی هەڵی دەبژێرن و چەند جارێک دووپاتی دەکەنەوە خۆی پێدەگرن و دەست لێ هەلگرتنی دژوار دەبێت. ئەگەر ڕۆژەکەتان بە کارێکی کەم بایەخ دەست پێ بکەن زۆر زوو خوب بەوە دەگرن کە گشت ڕۆژەکان بە کاری کەم بایەخ دەست پێ بکەن و ڕۆژگار بەم شێوەیە تێپەڕکەن. بەو پێەیە باش نییە کە ئەم خۆ لە خۆتاندا پێک بێن و بیپارێزن. دژوارترین قۆناغی ڕاپەڕاندنی هەر کارێکی گرنگ قۆناغی دەستپێکردنیەتی. کاتێک کارێکی گرنگتان بۆ ئەنجامدانی دەست پێ کرد بە شێوەیەکی سروشتی ئەنگێزەی ئەوەتان تێدا پەیدا دەبێت کە درێژەی پێ بدەن. بەشێک لە بیر و مێشتی ئێوە هەمیشە خوازیاری دەرگیربوون لەگەڵ کارە گرنگەکانە. ئەو کارانەی کە بەڕاستی دەتوانن لە ژیانتاندا کاریگەر بن. ئەرچیەوە ئەوەیە کە ئەو بەشە لە مێشکتاندا بەهێز بکەن. تەنانەت بیرکردنەوە لە سەرەتا و کۆتایی کارێکی گرنگ دەبێتە هاندەرێک بۆ یارمەتیدانی ئێوە بۆ ئەوەی بەسەر تەمبەڵی دازاڵبن. لە ڕاستیدا ئەنجامدانی کارێکی گرنگ زۆر جار بەڕادەی ئەنجامدانی کارێکی کەم بایەخ پێویستی بەکات هەیە. تەنیا جیاوازی لەوەدایە کە بە تەواوکردنی کارێکی پڕبایەخ هەست بە خۆشی و ڕەزامەندیەکی لە ڕاددە بەدەریش دەکەن، بەڵام بۆ بەفیڕۆدانی ئەو ماوەیە بۆ ئەنجامدانی کارێکی بێنرخ و کەم بایەخ هەست بە هیچ خۆشیێک ناکەن یان کەمتر هەستی پێ دەکەن. بەڕێوەبردنی کات و زەمان لە ڕاستیدا بەڕێوەبردنی ژیانە و هەمان بەڕێوەبردنی تاچیە و خستنە ژێرفەرمانی پێشهات و ڕووداوەکانە. بە کەڵگوەرگرتن لە چۆنیەتی بەڕێوەبردنی زەمان ئێوە سەرپشک دەبن لە کارێکدا کە لە قۆناغی دواتردا جێبەجێ دەکەن. توانایی ئێوە لە هەڵبژاردن لە نێوان کاری گرنگ و کاری کەم بایەخ هۆکاری سەرەکی دیاریکردنی ڕاددەی سەرکەوتنی ئێوەیە لە ژیان و لە کاردا. مرۆڤ ئەوانەی کاری لێهاتوویان هەیە و کاری لێهاتوو دەکەن هەمیشە ئەو کارانە بۆ جێبەجێکردن هەڵدەبژێرن کە گرنگترن. ئەو کەسانە خۆیان ناچار دەکەن کە بۆقەکە هەرچی هەیە قوتی دەن و لە ئاکامدا زیاتر لە کەسانی ئاسایی کار دەکەن و زیاتر هەست بە خۆشی دەکەن. ئێوەش دەبێ هەر بەم شێوەیە کار بکەن. بۆقەکە قوتدا. هەر ئەمڕۆ پێڕستی ئامانج و چاڵاکی و پرۆژە و ئەرکە گرنگەکانی ژیانتان بنووسن. کامیان لە دەستەی 10 تا 20% کە دەتوانن 80 یان 90% ئامانجەکانتان بەدی بێنن. هەر لە ئیمڕۆوە بەتوندی هەوڵ بدەن کە کاتی زیاتر بۆ ئەو چاڵاکیانە تەرخام بکەن کە دەتوانن ئاڵوگۆڕی بنەڕەتی بەسەر ژیانتاندا بێنن و کاتی کەمتر بۆ کارەکەم بایەخەکان دیاری بکەن.
چوارەم دواهات و دەرەنجامی کارەکان لەبەرچاو بگرن. ڕادەی گەورەی و سەرکەوتووی هەر مرۆڤێک پەیوەندی بەوەوە هەیە کە چەندە دەتوانێت هەموو هێز و تواناییەکانی خۆی لەسەر کارێکی دیاریکرا و جێگیر. ئۆریسۆن سوێد ماردێن. نیشانەی بیرمەندی بە تواناتر لەوەدایە کە بتوانێت دواهات و دەرەنجامی ئەنجامدان یان ئەنجام نەدانی کارێک پێشبینی بکە. ئەوە کە کاریان چاڵاچێک تا چە ئاستێک بۆ ئێوە یان بۆ بەشداری ئێوە گرینگە پەیوەندی بە دواهاتە شاراوەکانی ئەو کارەوە هەیە. ئەگەر بتوانن بەو پێ گرنگی هەر کارێک هەڵسەنجێنن دەتوانن دیاری بکەن کە بۆقی دوایی ئێوە کامەیە. دکتۆر ئێدوارد بانفیلد لە زانستگای هارڤارد پاش 50 ساڵ توێژینەوە بەو ئاکامە گەیشتووە کە دووڕوانین کاریگەرترین هۆکاری پێشکەوتنە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ئەمریکایە. دووڕوانین لە کاردا بۆتە هۆکارێک کە لە تەواوی هۆکارەکانی تری وەک ئەزمون و خوێندن و نەژاد و هۆش و پەیوەندیەکان لە دیاریکردنی ڕادەی سەرکەوتنی ئێوە لە ژیان و لە کاردا دەوری گرنگتر ببینێ. ڕوانینی ئێوە بۆ زەمان یان ئاسۆی زەمانی کاریگەریەکی بەرچاوی لەسەر کار و کردەوەی ئێوە هەیە. ئەو کەسانەی کە لە ژیان و پیشەی خۆیاندا دوور دەڕوانن هەمیشە دەتوانن لەبارەی کات و کارەکانیاندا باشتر لە کەسانێک کە کەمتر بیر لە داهاتویان دەکەنەوە بڕیار بدەن. ڕێسا بیرکردنەوەی درێژماوە بڕیارە کەم ماوەکان بەرەو باشبوون دەبن. یانی بە قوڵی بیرکردنەوە لەسەر کارێک شێوەیەکی باشتر دەداتە ئەو بڕیارانەی کە بە پەلە دەدرێن. کەسانی سەرکەوتوو لە مەردا هاتوویان ڕوانینێکی باشتریان هەیە. ئەوان بۆ 5 تەنانەت بۆ 20 ساڵی داهاتوو بیر دەکەنەوە و کاری ئاکار و بابەتە هەڵبژێردراوەکانی ئێستایان هەڵدەسەنجێنن تا لەگەڵ ئەو داهاتووی کە خوازیاری وەدیهاتنی لە درێژماوەدا هاو ئاهەنگ بێت. لە کارەکانتاندا ئەگەر بزانن بە سوودترین کار لە داهاتوودا بۆ ئێوە چییە زۆر ساکارتر و لە ماوەیەکی کەمتردا لە بابەت ئەوەوە کە چ کارگەڵێک لە سەروی کارەکانی تربن بڕیار دەدەن. وەک زانراوە کارەگرنگ و پێویستەکان بە شێوەیەکی شارەوە دەرەنجامی درێژماوەیان هەیە و کارەکەم بایەخەکان یا کاریگەری درێژماوەی زۆر کەمیان هەیە یان هەر هیچ جۆرە دەرەنجامێکیان نییە. پێش دەستپێکی هەر کارێک لە خۆتان بپرسن جێبەجێکردنی یان نەکردنی ئەم کارە چی کاریگەریەکی درێژماوەی لەسەر ژیانی من دەبێت. یاسایەکی گرنگ ئامانجەکانی داهاتوو کاریگەری زۆریان لەسەر کار و چاڵاکیەکانی ئێستای ئێوە هەیە و زۆر جار دیاریکەری چاڵاکیە هەنووکەییەکانیشن. هەرچەندە ئامانجەکانی داهاتووی ئێوە ڕوونتر بن کاریگەریەکی زۆرتر لەسەر ئەو کارانەدا دادەنێن کە ئێستا خەریکی ئەنجامدانیانن. بە دووربینی و داهاتوو نواری زیاتر باشتر دەتوانن کارەکانی ئێستا هەڵسەنجێن و دڵنیا دەبن کە ئەو کارانە لەگەڵ ئەو ئامانجانەی کە دەتانەوێ لە کۆتاییدا پێی بگەن یەکتر دەخوێننەوە. کەسانی سەرکەوتوو ئەوانن کە خۆشیەکەم خایەنەکان و وەپاش دەخەن و بەکار و کۆشی زیاتر دەرەنجامی زۆر بەنەرختر لە داهاتوودا وەدەست دێنێ. بە پێچەوانەوە کەسانی دواکەوتو شکست خواردو زیاتر سەرقاڵی خۆشیە هەنووکەییەکان و دەرحەق بە داهاتوو کەمتەرخەم. دێنێ سوێتلی وتاربێژی ناسرا و دەڵێ مرۆڤە سەرنەکەوتوەکان خەریکی جێبەجێکردنی ئەو کارانن کە لابەری گرژی و ناڕەحەتیەکانن. لە حاڵێکدا مرۆڤە سەرکەوتوەکان کارێک دەکەن کە ئەوان لە ئامانج نزیک دەکاتەوە. بۆ نمونە زوو چوونە سەرکار متاڵای ڕێک و پێک لە بواری ئەو کارەدا کە دەیکەن بەشداری وانەکانی فێربوون و ڕاهێنان بۆ شارەزایی زیاتر و سەرنجدان بە کارە گرنگ و پڕبایەخەکان هەر هەمویان کاریگەری باش لەسەر داهاتووی ئێوەدا دەنێ. بە پێچەوانەوە درەنگ چوونە سەرکار ڕۆژنامە خوێندنەوە و خۆشڕاواردن و قاوە خواردنەوە گاڵتەوگەب لەگەڵ هاوکارەکان هەرچەندە بۆ ماوەیەکی کەم شادی هێنەرن بەڵام لە درێژخایەندا دەبنەهۆی دواکەوتن لە ئامانجەکان و مرۆڤ لە کاروباری ژیاندا دوا دەخەن و تووشی ناڕەحەتی زۆری دەکەن. ئەگەر کاریان چاڵاکیەک دەرەنجامی باش و بە کەڵکی لێ چاوەڕوان دەکرێت لە سەروی کارەکانی تردای بنێن و دەست بەجێ بۆ ئەنجامدانی هەنگاو هەڵگرن و ئەگەر دەزانن کە ئەنجام نەدانی دەست بەجێ ئەو کارە بەتوندی ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە ئەوە لە ئەنجامدانیدا پەلە بکە. لە هەمان کاتدا ئەگەر کارێک دەرەنجامی باشی لێ ناکەوێتەوە لایەنە خراپ و سلبیەکانی زیاترن ئەوە ئەنجام نەدانی ئەویش دەبێت لە بەرچاو بگیرێت. بۆقەکەی ئێوە هەرچی بێ دەبێت سەرەتا ئەو قودن. ئەنگێزە پێویستی بە پاڵنەر و هاندەرێک هەیە. هەرچەندە کاریگەری کار یان چاڵاکیەک بەسەر ژیانتانەوە زیاتر بێ ئاسانتر دەتوانن بەسەر تەمبەڵیدا زاڵ بن و خێراتر کارەکە جێبەجێ بکەن. هەمیشە بیر لەو کار و چاڵاکیانە بکەنەوە کە دەتوانن ئاڵوگۆڕێکی بەرچاو لە ژیان و داهاتووی ئێوەدا بەدی دێنن. کات و ساتەکانی ژیان بە هەر شێوەیەک بێت تێپەڕ دەبن. تەنیا پرسیارێک کە لێرەدا خۆ دەنوێنێ ئەوەیە کە دەتانەوێ ئەو کات و ساتانات چۆن تێپەڕ بکەن. دەتانەوێت لە کۆتایی حوتوو مانگ و
ساڵ بەکوێ بگەن. ئەوەی کە بەکوێ بگەن پەیوەندێکی زۆری بۆەوە هەیە کە بە چ شێوەیەک بیر لە دەرەنجامی کارەکانی خۆتان دەکەن. بیرکردنەوەی بەردەوام لە دواهاتی هەڵبژاردن و بڕیار و کارەکانتان یەکێک لە باشترین ڕێگاکانی دیاریکردنی شتە ڕاستەکانە لە کار و ژیانی تایبەتیدا. بۆقەکە قوتە چاوخشاننیەکی ڕێکپێک بەسەر پێرستی کار و چالاکی و پرۆژەکانتدا بکە. بەردەوام لە خۆت بپرسە کام چالاکییان پرۆژە ئەگەر بە شێوەیەکی بەرز و بەوەخت ئەنجام بدرێ زۆرترین کاریگەری باشی لەسەر ژیانی من دەبێت. هەر کارێک بتوانێت زیاتر سوود بەخش بێ ئەوە بیکەنە ئامانجی خۆتان، بەرنمەیەکی بۆدا بڕێژن و دەست بەجێبەوە دیهێنانی تێبکۆشن. ئەو چەند وشە بە کەلکەی گۆتەوە بیربێننەوە کە ئەگەر کارێک دەست پێ بکەن زەینتان گەرم دادێ و ئەگەر درێژەی پێ بدەن کارەکە جێبەجێ دەبێت. پێنجەم، بەردەوام سوود لە شێوازی ئەلف و بێ وەربگرن. یەکەمین یاسای سەرکەوتن کۆکردنەوەیە، ینی تەواوی هێز و تواناییەکانی خۆتان لەسەر خاڵێک کۆبکەنەوە، دوای ڕاستەوخۆ و دوای ئەو خاڵە بکەون، نە لە ڕاست بڕوانن و نە لە چەپ. ویلیام ماتیۆس. پێش دەستپێکردنی کارەکان هەرچەندە زیاتر بە بەرنامە داڕشتن و ڕێک و پێکردن و پێشخستنی کارە گرنگەکانەوە خەریک بن، ئەوە کاری زیاتر جێبەجێ دەکەن و کاتێک کارێکتان دەست پێکرد خێراتر تەواوی دەکەن. هەرچەند کارەکە کە بۆ ئێوە گرنگتر و پڕبایەختر بێ بۆ زاڵبوون بەسەر تەمبەڵیدا و هەروەها بۆ دەست بەکاربوون ئیشتیا و ئەنگێزەی باشترتان دەبێت. شێوازی ئەلفوبێ شێوازێکی بەهێزە بۆ ڕێزکردن و پێشخستنی کارەکان بە پێی ڕادەی بایەخیان و دەتوانن هەموو ڕۆژێک کەڵکی لێوەربگرن. ئەو شێوازە بەڕادەیەک ئاسان و کاریگەرە کە بە تەنیایی دەتوانێت ئێوە بکاتە کار لێ هاتووترین کەس لە پیشەی خۆتاندا. بەهێزبوونی ئەو شێوازە دەبێت لە ئاسانی ئەودا بدۆزینەوە. ئیزن بدەن شێوەی کاری ئەم شێوازەتان بۆشی بکەمەوە. سەرەتا لیستەی تەواوی ئەو کارانەی کە دەبێت ڕۆژی دوایی ئەنجامیان بدەن دەربێنن. لەسەر کاغەز بیر بکەنەوە. ئەو کات پێشەوەی کارەکانتان دەست پێ بکەن لە تەنیشت هەر کارێک یەکێک لە پیتەکانی ئەلف بە جیم دال بنووسن. کارێک کە بە پیتی ئەلف دیاری کراوە گرنگترین کارە، کارێکە کە دەبێت لە 100% جێبەجێ بکرێت. ئەجینا دواهاتی تۆندی بەدواوە دەبێت. بۆ نمونە ئەو کارە دەتوانێت چاوپێکەوتنی کڕیارێکی گەورە بێ یان ئامادەکردنی راپۆرتێک بۆ بەرپرسەکەتان بێ کە بۆ بەشداری لە کۆبوونەوەی لێژنەی بەڕێوەبەرایەتی پێویستی پێ. ئەو چەند نمونەیە بۆقەکانی ژیانی ئێوەن. ئەگەر دیتان کە چەند کاری ئێوە دەبێ بە پیتی ئەلف دیاری بکرێن ئەوە بە شێوەی ئەلف یەک، ئەلف دوو، ئەلف سێ دیاریان بکەن. بابەتی ئەلف یەک گەورەترین و ناشرینترین بۆقی ئێوەیە. ئەو بابەتانەی بە پیتی با دیاری کراون ئەو کارانن کە دەبێت جێبەجێ بکرێن، بەڵام دەرەنجام و دواهاتەکانیان زۆر گرنگ نین. ئەوانە لە ڕاستیدا بەسکە بۆقەکانی ژیانتانن. ئەو کارانە هیچ کات بەڕادەی کارەکانی جۆری ئەلف کاردانەوەیان نییە. وەڵامدانەوە بە پەیامێکی تەلەفۆنی، چاولێکردنی ئیمێڵەکان، خوێندنەوەی نامەیەکی ئاسایی دەتوانن لە کارەکانی جۆری با بن. کاری دیاریکراو بە پیتی جیم کارێکە کە ئەنجامدانی باشە، ئەگەر ئەنجامیش نەدرێ ئەوە دواهاتێکی بەم شێوەی نییە. بۆ نمونە تەلەفۆنکردن بۆ هاوڕێیەک، نان خواردن و قاوە خواردنەوە لەگەڵ هاوکارەکان، یان ئەنجامدانی کارێکی تایبەتی خۆتان لە کاتی کارکردن. ئەو جۆرە کارانە هیچ کاریگەریەکیان لەسەر ژیانی پیشەیی ئێوە نییە. کارێک کە بە پیتی د دیاری کراوە ئەو کارەیە کە دەتوانن جێبەجێکردنی بە کەسانی تر بسپێرن. باری دروستەکەشی هەر ئەوەیە کە کارێک کە لە توانایی ئەوانی تردا هەبێ پێیان بسپێردرێ تا دەرفەتی زیاترتان بۆ ئەنجامدانی کارەکانی جۆری ئەلف بۆ بڕەخسێ. کاری دیاریکراو بە پیتی ها ئەو کارەیە کە دەتوانن بە تەواوی لە بەرنامەدا لای برن بێ ئەوەی کاریگەری هەبێت. ئەو کارە لەوانەیە سەردەمێک گرنگی هەبوو بێ، بەڵام ئێستا بێبایەخە. ئەوانە ئەو کارانن کە بەپێی خوگرتن و ڕاهاتنتان ئەنجامیان دەدەن یان لە ئەنجامدانیان چێژ وەردەگرن. شێوەی دروست هەر ئەوەیە کە هەرگیز نابێ خەریکی کارەکانی ڕێزی با بن لە کاتێکدا کە هەنووکە یەکێک لە کارەکانی جۆری ئەلفتان ماوە جێبەجێ بکەن. بەچکە بۆقێک نابێ ئێوە لە خواردنی بۆقێکی گەورە بێبەش بکە. پاشەوەی لە شێوازی ئەلف با جیم دال ها بۆ کارتان کەڵکتان وەرگرت بە تەواوی ئامادە بن کارە گرنگەکان بە خێراییەکی زیاتر جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە ئەو شێوازە کاریگەریەکی زۆری لەسەر ژیانتان هەبێ. خۆتان وا ڕابێنن کە دەستبەجێ ئەو بابەتانەی بە پیتی ئەلف یەک دیاری کراون دەست پێ بکرد. بەردەوام سوود لە شێوازی ئەلفوبێ وەرگرن. لە هێزی ویست و ئیرادەی خۆتان کەڵک وەرگرن تا گرنگترین کارێک کە دەتوانن جێبەجێ بکەن دەست پێ بکەن و درێژەی پێ بدەن. بۆقەکە بە تەواوی قوت دەن و تا کارەکەتان تەواو نەبێت دەستی لێ هەڵمەگرن. توانایی ئێوە لە بیرکردنەوە لە لیستی کارەکان و دیاریکردنی ئەرچی ئەلفیەک ئێوە دەگەێنێتە ئاستێکی بەرز و بەرزتر و
هەستی باوەڕ بەخۆبوون و نەفس بەرزیتان تێدا زیاد دەکات. کاتێک خوبەوە دەگرن کە لەسەر کاری ئەلف یەک ینی گرنگترین کار پێداگری بکەن بۆقەکەی خۆتان قوت دەن. ئەو کات دەبینن کە دەتوانن بە ئەندازەی دووسێ کەس لەوانەی لە دەورتانن کار بکەن. بۆقەکە قوتدە. هەر ئێستا پێڕستی کارەکانی خۆتان لە بەرچاو بگرن و لە پەنا هەر بابەتێک یەکێک لە پیتەکانی ئەلف بە جیم دابنێن. کاری ئەلف یەک هەڵبژێرن و دەست بەجێ کاری لەسەر بکەن. خۆتان وا ڕابێنن تا ئەو کارەتان تەواو نەکردووە کارێکی دیکە دەست پێ مەکەن. لە ماوەی مانجێکدا پێش دەست بەکاربوون بۆ ئەنجامدانی لیستی کارەکانتان سوود لە شێوازی ئەلف بێ وەربگرن. بەم جۆرە وا ڕادێن کە هەمیشە کارێک لە سەرەتادا بۆ جێبەجێکردن هەڵبژێرن کە لە ئاستێکی بەرزدایە و لە جۆری کارەکانی ئەلف یەک و ئەلف دوودایە. دڵنیابن بەم شێوەیە داهاتوێکی باش و هیوا بەخش چاوەڕوانتان دەکات. شەشەم، بیر لە ئامانجە بنەڕەتیەکان بکەنەوە. کاتێک هەموو هێز و توانایی فکری و جەستەییەکان کۆ دەبنەوە، توانایی مرۆڤ بۆ چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر چەند بەرامبەر دەبێت. نۆرمان وینسێنت پیل. بۆچی مەعاشم پێدەدەن؟ ئەوە یەکێک لە گرنگترین پرسیارەکانە کە دەبێت لە ماوەی خەریکبوون بە کارێک لە خۆتانی بپرسن. ڕاستیەکەی ئەوەیە کە زۆربەی خەڵک بە تەواوی دڵنیانین کە بۆچی مەعاشیان پێدەدەن، بەڵام ئەگەر بۆ ئێوە بە تەواوی ڕوون و ئاشکرا بێ کە بۆچی موچە و مەعاشتان پێدەدەن و بۆ گەیشتن بە چه ئامانت گەلێک ئێوەیان دامەزراندووە، بەتوندی هەوڵ دەدەن کاری خۆتان بە باشترین شێوە جێبەجێ بکەن. مەعاشتان بەرنە سەر و خێراتر پلەی کاریتان بگەێنە ئاستێکی بەرز. سادەترین وەڵام بۆ ئەم پرسیارە ئەوەیە ئێوەیان بۆ وەدیهێنانی ئامانجگەلێکی تایبەت دامەزراندووە. مەعاش و حەقدەستی ئێوە بە خاتری ئەو کارەیە کە هاوتا لەگەڵ کاری کەسانی تر بەرهەمیان خزمەتێک پێشکەش دەکەن کە کڕیاران ئامادەن پوڵی پێ بدەن. ئامانجی هەر کارێک دەتوانن بەسەر 5 تا 7 کار دابەش بکەن. هەڵبەت زۆر بە کەمی دێتە پێش کە زیاتر لەوە بن. ئەوانە دەرەنجامێکن کە دەبێت وەدەستیان بێنن تا زیاتر خزمەت بە ڕێکخراوی خۆتان بکەن. ئامانجە بنەڕەتیەکان بە وێنەی کارە ژیان بەخشەکانی لەشی مرۆڤن. بۆ نمونە دەتوانین ئاماژە بە ڕادەی بەرزبوونەوەی ئاستی خوێن، لێدانی دڵ، ڕادەی هەناسە هەڵکێشان و چاڵاکی شەپۆڵەکانی مێشک بکەیت. کاروەک نەبوونی هەر کام لەو کارانە دەبێتە هۆی مەرجی مرۆڤ. بە هەمان شێوە سەرنەکەوتنی ئێوە لەوە دەستێنانی هەر کام لەو ئامانجە سەرچیانش دەبێتە هۆی لە دەستدانی کار و پێشەکەتان و تەواوی بوونی مانەوەتان لە ناو ڕێکخراودا. بۆ نمونە ئامانجە سەرچیەکان لە بەڕێوەبەرایەتیدا بریتین لە بەرنامەداڕشتن، ڕێخستن، دابینکردنی هێزی کار، دەسەڵاتدان بە بەرپرسە جیاجیەکان، سەرپەرشتی و چاودێریکردن، راپۆرت وەرگرتن و لەو بواراندا کارجێر دەبێت بە دەرەنجامە چاوەڕوانکراوەکانی بگە تا بتوانێت لە ئەرک و بەرپرسیارەتیەکاندا سەرکەوتوو بێت. ئەو کارێک کە بۆ جێبەجێکردنی و ئەستۆی دەگرن دەبێت شارەزایی تەواوتان بەسەریدا هەبێت. ئامانجە سەرچیەکانی ئێوە هەمیشە لە کارەکان تا دەورێکی بنەڕەتیان هەیە و دیاریکەری سەرکەوتن یان شکستێنانی ئێوەن لە کارەکانتانە. ئەگەر دەتانەوێت لە کارەکانتان سەرکەوتوو بن، دەبێت لە بواری دیاریکردنی ئامانجە سەرچیەکانیشدا بەتوانا بن. بوارێک کە بەرپرسیارەتی تەواوی لە ئەستۆی ئێوەیە، ئەگەر ئێوە لەو بوارەدا چالاک نەبن، هیچ کەسێکی ترتیدا چالاکی نانوێنێ و ئەو کارە تەنیا لەژێر فەرمانی ئێوەدایە. ئەو کاردانەوەی کارەکانی ئێوە کە لەسەر کاری کەسانی تریش کاریگەری دادەنێ. بۆ دەستپێکردنی کار لە ئاستێکی بەرزدا دەبێت سەرەتا ئامانجە سەرچیەکان دیاری بکەن و لەو بارەوە لەگەڵ بەرپرسەکەتان ڕاوێژ بکەن. لیستەیەک لەو ئامانجانەی کە پێگەیشتنیان لە ئێوە چاوەڕوانی دەکرێت بنووسنەوە و دڵنیابن کە کەسانی باڵادەست و هاوشان و ژێردەستی ئێوە لە پیشەکەتاندا لەگەڵتان ڕێک و هاوئانگ دەبن و هیچ دژایەتێکتان نەبێت. بۆ نمونە بۆ فرۆشیارێک پەیداکردنی کڕیارێکی نوێیەکێک لە ئامانجە سەرچیەکانە. سەرکەوتن لەو کارە بەشێکی گرنگی کاروباری فرۆشە. تەواوکردنی ئەو کاڵایی کە دەیفرۆشەیەکێکی تر لە ئامانجە سەرچیەکانە. جێبەجێکردنی قۆناغەکانی فرۆشتن دەبێتە هۆی ئەوە کە ماندووبوون و زەحمەتی زۆر کەسی دیکە کە لە بەرهەمهێنان و پێکێنانی کار و خزمەتگوزاریەکاندا بەشدار بوون بە فیڕۆ نەچێت. بۆ خاوەنی کۆمپانیا یان کارگێڕەکانی سەرکەوتن لە وەرگرتنی قەرزێکی بانکی لە ئامانجە بنەڕەتیەکانە. دامەزراندنی کەسانی شیا و سپاردنی کاروباری شەریکەکە پێیان لە ئامانجە سەرچیەکانە. بۆ بەردەستی بەرپرسێکی ئیداری یا نووسینی نامەیەک بە کۆمپیوتەر، وەڵامدانەوە بە تەلەفۆنێک یان گرێدانی پەیوەندیەکان بەشێک لە ئامانجە سەرچیەکانن. توانایی تاکەکان لە ئەنجامدانی خێرا و دروستی ئەو ئەرکانە دیاریکەری ڕادەی موچە و مەعاش و ئەگەری پێشکەوتنی ئەوانە لە کارەکانیانە. پاشەوەی کە ئامانجە سەرچیەکانتان دیاری کرد، هەنگاوی دوایی نمرەدانە لە 1 تا 10 بە شێوەی چاڵاکیەکانتان لە گەیشتن بە هەر کام لەو ئامانجانە. لە کام بواردا بەهێزتر و لە کامدا لاوازترن.
لە کام بواردا دەرەنجامی زۆر باشتان بەدەستێناوە و لە کام بواردا کار و کردەوەتان لاواز بووە. لەو بارەوە یاسایەکەیە ئامانجێک کە تێدا ڕادەی کارکردنتان لە ئاستێکی نزمدا بوو هەر ئەو شوێنەیە کە ئێوە دەبێ هەموو توانایی و شارەزاییەکانتانی تێدا وەگەڕ بخەن. مەبەستەوەیە کە تەنانەت ئەگەر لەگەیشتن بە 6 ئامانج لە 7 ئاماندە سەرەکیەکانتان کارکردنتان لە ئاستێکی بەرزدابێ نەبوونی توانایی یان تەواو شارەزانەبوون بۆ گەیشتن بە 7مین ئامانج ئێوە لە سەرکەوتن دەجێڕێتەوە و ڕادەی سەرکەوتنی ئێوە و کەڵک وەرگرتنتان لە توانایی و شارەزاییەکان لە بواری ئامانجە سەرەکیەکانتان سنووردار دەکەن. لاوازی ئێوە لە بوارێکدا دەتوانێت ببێتە لەمپەری کاریگەری و کاردانەوەی ئێوە و هۆکاری سەرەکی تێکەڵچوون و جیاوازی بۆ چوونەکان و لە ئاکامدا شکستی ئێوە لە کاردا. بۆ نمونە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی بەڕێوەبەرێک سپاردنی کارە بە کەسانی تر. توانایی ئەنجامدانی ئەو کارە بۆ بەڕێوەبەرێک زۆر گرینگە، چونکە ئەو کارە توانایی ئەوەی پێدەدا کە بتوانێت لە ڕێگای وەگەرخستنی توانایی کەسانی تر ئامانجەکانی ڕێکخراوەکە بەدی بێنێ. بەڕێوەبەرێک کە نەتوانێت کارەکان بە باشی و بە گونجاوی بە کەسانی تر بسپێرێ ناتوانێت لە تەواوی شارەزایی و تواناییەکانی تریشی ئەو پەڕی بەهرە وەرگێ. توانانەبوون لە سپاردنی دروست و بەجێی کارەکان بە کەسانی شیاو بەتەنایی دەتوانێت ببێتە هۆکاری شکست و سەر نەکەوتنی بەرپرسێک لە کارەکەیدا. یەکێک لە هۆیەکانی سەرەکی تەمبەڵی و دواکەوتووی لە ئەنجامدانی کار ئەوەیە کە خەڵک لە جێبەجێکردنی ئەو کار و چاڵاکیانەدا کە پێشتر تیاندا کارکردێکی لاوازیان هەبووە دووری دەکەن. زۆر کەس لە جێگای دیاریکردنی ئامانج و بەرنامەداڕشتن بۆ باشترکردن و بەرەو پێشچوون لە بوارێکدا کە تێیدا لاوازن ئەو بوارە بە تەواوی وەلادەنێن. ئەو کارە تەنیا حاڵ و وەزعەکە خراپتر دەکەن. بە پێچەوانەوە هەرچی توانای ئێوە لە بوارێکدا کە تێیدا لاوازن بچێتە سەر ئەنگێزە و هۆی ئێوە بۆ ئەنجامدانی ئەو کارە زیاتر دەبێ و کەمتر تەمبەڵی بە شوێنتاندا دەگەڕێ و زیاتر خۆڕاگری دەکەن تا سەرنجام کارەکە تەواو دەکەن و شارەزایی زیاتر وەدەست دێنن. ڕاستیەکە ئەوەیە کە هەر کەس خاوەنی هێندێک خاڵی بەهێز و هێندێک خاڵی لاوازە. لە پاسەودانەوەی خاڵە لاوازەکانتان دەست هەڵگرن. لە جێگای ئەم کارە هەوڵ بدەن ئەوان بە وردی دیاری بکەن. ئامانجەکەتان لە پێشچاو بێ و بۆ باشتر بوون لە هەر یەک لەو بوارانەدا کە تیاندا لاوازن بەرنامە دابڕێژن. لەوانەیە بۆ دەستێنانی خیبرەیەکی تر ئاستی کارەکانتان بەرز بێتەوە. یەکێک لەو پرسیارە گرنگانەی کە دەبێت بەردەوام لە خۆتانی بپرسن و هەر خۆشتان وەڵامی بدەنەوە ئەوەیەکە چ شارەزاییەکە کە ئەگەر ئەمن وەدەستی بێنم کاریگەری باش و پۆزەتیفی لەسەر کار و پیشەی من دەبێت. لێرە بەدواوە بۆ پێشکەوتن لە کارەکانتان لەو پرسیارە کەڵک وەرگرن وەڵامەکەشی هەر خۆتان بۆی بدۆزنەوە گەرچی لەوانەیە پێشتر وەڵامەکەشیتان زانی بێت. ئەو پرسیارە ئاراستەی بەرپرس و هاوکار و دۆست و تەنانەت ئەندامانی بنەماڵەکەشتان بکەن و وەڵامی بۆ بدۆزنەوە پاشان بۆ دەستێنانی ئەو شارەزاییە و کارکردنی باش لە بوارەدا دەست بەکار بن. شتێک کەمایی خۆشحاڵیە ئەوەیە کە تەواوی خیبرەی و شارەزاییەکانی کارەکەتان دەتوانن فێر بن. کاتێک دەبینن کەسێک لە یەکێک لە شارەزاییە سەرەکیەکانی کارکردنیدا باشە مانای ئەوەیە کە ئێوەش ئەگەر بتانەوێ دەتوانن زۆر باش بن و دەستی بێنن. یەکێک لە خێراترین و باشترین ڕێگاکانی لە ناوبردنی تەمبەڵی و ئەنجامدانی بەپەلەی کارەکان ئەوەیە کە لە بوارەکانی بنەڕەتی کارەکەتدا ئاستی کارکردن بەرز بێت. ئەوە گرنگترین کارێکە کە دەتوانن لە ژیانی پیشەی خۆتاندا ئەنجامی بدەن. بۆقەکە قوت بدە. ئامادە سەرەکیەکانی کارەکانتان دیاری بکەن. ئەو ئامانجانەی کە بۆ گەیشتن بەوان کارەکانتان بە باشترین شێوە جێبەجێ دەکەن. لەسەر کاغەز بیان نووسن. پاشان بۆ هەر کام لەوان بە سەرنجدان بە شێوەی کارکردنی خۆتان لەو بوارەدا لە 1 تا 10 نمرە دابنن. دوای ئەو توانایی و شارەزایی کە ئەگەر وەدەستی بێنن زۆرترین کاریگەری لەسەر کارەکانتان دادەنێت دیاری بکەن. لیستەی ئامانجە سەرەکیەکانتان با بەرپرسی خۆتان نیشان بدەن و بۆ چوونی ئەوی ژوەر بگرن و داوای لێ بکەن بەرنامەکەتان هەڵسەنجێنێ و بە دروستی وڵامتان بداتەوە. تەنیا لە حاڵەتێکدا دەتوانن دەرەنجامی باشتر وەدەست بێنن کە بۆ چوونی ڕاستی کەسانی تر وەربگرن لەسەر ئەو پێڕستەی کە ئامادەتان کردووە لەگەڵ هاوکاران و دۆستان و هاوسەرەکەتان ڕاوێژ بکەن. واخۆ بگرن کە لەمە دووە بەردەوام ئامادە سەرەکیەکانتان شی بکەنەوە و لە باشترکردنی کار ڕامەوەستن. هەر ئەو بڕیاردانە دەتوانێت بە تەنیایی ئاڵوگۆڕ بە سەرژیانتاندا بێنێ. هەفتەم پەیڕەوی لە یاسای دیاریکردنی پێویستیەکان بکەن. جێگیربوون و بە مانای ڕاستی وشە یانی ئەوەی کە بتوانن بیر و هۆشی خۆتان لەسەر بابەتێکی تایبەت جێگیر بکەن. کۆمار یاسای دیاریکردنی پێویستیەکان دەڵێ ئێوە هەرگیز بۆ ئەنجامدانی هەموو کارەکانتان کاتی تەواوتان نییە، بەڵام هەمیشە کاتی تەواوتان بۆ ئەنجامدانی گرنگترین کارەکان هەیە. بەواتایەکی دیکە ئێوە هەرگیز ناتوانن تەواوی بۆق و بەستەبۆخەکانی ناو ئەستێرێک بخۆن، بەڵام هەمیشە دەتوانن گەورەترین و ناشرینترین بۆق بخۆن و
ئەو کارە ئێستاکە بۆ ئێوە بەسە. کاتێک کە کات بەرەو تەواوبوون دەڕوا و ئەنجام نەدانی کاریان پرۆژەیەکی گرنگ ئاکامێکی زۆر خراپی بەدواوە دەبێت، هەمیشە لە دوایین کاتەکاندا وەختی گونجاو بۆ ئەنجامدانی ئەو کارە بەدەست دێنن. بۆ نمونە زووتر دەستنە سەرکار، درەنگتر دەست هەڵدەگرن و هەوڵ دەدەن خۆتان ناچار بکەن کە لە جیاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوا هاتە خراپەکانی ئەنجام نەدانی کارەکە تەواو بکەن. ڕێسا هەرگیز بۆ جێبەجێکردنی تەواوی کارە پێویستەکان کاتی تەواوتان نییە. ئەوە ڕاستیەکە کە ئەمڕۆ خەڵک بە شێوەیەکی ناوەندی لە 10 تا 30% توانایەکانی خۆیان کار دەکەن. ئەوە لە کاتێکدایە کە ڕادەی کار و ئەرکەکان بەردەوام لە حاڵی زیادبووندا. هەمومان بابەتی زۆرمان بۆ خوێندنەوە هەیە و یەکێک لە توێژینەوەکانی ئەم دواییانە نیشانی داوە کە بەڕێوەبەرەکان بۆ ئەو بابەت و پرۆژانەی کە خوێندنەوەیان لە ماڵیان لە شوێنی کاردا وەدوا خراوە بە شێوەیەکی ناوەندی 300 تا 400 کاتژمێر کاتیان پێویستی. ئەوە بەو مانایەیە کە ئێوە هەرگیز ناتوانن دواکەوتوویەکانی کارتان قەرەبوو بکەنەوە و دەبێ ئەو فکرە بە تەواوی لە مێشکتان وەدەربنێن. تەنیا شتێک کە دەتوانن پێی هیوادار بن ئەوەیە کە کارە سەرچیەکانتان جێبەجێ بکەن و کارەکانی تر لە ناو لیستەکەدا بنووسن و دوایی ئەنجامیان بدەن. زۆر کەس پێی وایە کاگەر بستنە ژێرگوشار و ناچار بن لە کاتێکی دیاریکراودا کارێک تەواو بکەن باشتر و خێراتر کار دەکەن. بەداخەوە ساڵەها لێکۆڵینەوە نیشانی داوە کە ئەمەش زۆر بەکەمی پێش دێک کە ڕاست بێ. کەسانێک کە بەهۆی تەمبەڵی و کۆتاییکردن لە جێبەجێکردنی کارەکان و پاش گوێدانیان بۆ تەواوکردنی کارەکانیان مۆڵەت دیاری دەکەن، زۆرجار تووشی نیگەرانی و ترس دەبن، زیاتر هەڵە دەکەن و ناچار دەبن کارێک چەند جار دووپات بکەنەوە. زۆرجار کاتێک هێندێک کەس تێدەکۆشن کارێک لە کاتێکی سەخت و دژوار دەکات خۆیان دیاریان کردووە تەواو بکەن، دەبێتە هۆی باش جێبەجێنەکردنی کار و بردنەسەری خەرجیەکان کە لە درێژخایەندا زیانی گەورەی ماڵی لێ دەکەوێتەوە. زۆرجار کاتێک هێندێک کەس هەوڵ دەدەن کارێک لە دوایین چرکەکاندا جێبەجێ بکەن، بەهۆی پەلەپەلی زۆر لە کاردا ناچار دەبن کارەکە دووبارە بکەنەوە و لە ئاکامدا کارەکە لە ماوەیەکی زۆر درێژتردا تەواو دەبێت. بۆ ئەوەی بتوانن لە سەرگرنگترین کارەکان جێگیر بن و ئەوان بەپێی بەرنامە تەواو بکەن، 3 پرسیار هەیە کە دەتوانن هەمیشە لە خۆتانی بپرسن. یەکەم، گرنگترین و پڕبایەخترین کارەکانی من کامانن؟ بەواتایەکی دیکە ئەو بۆقە گەورانەی کە دەبێت بیان خۆن تا زۆرترین دەوریان لە پێشبردننی ئامانجەکانی ڕێکخراوەکەتان هەبێت کامانن. ئەوە یەکێک لە گرنگترین پرسیارەکانە کە دەبێت لە خۆتانی بکەن و وەڵامی بدەنەوە. گرنگترین و بە نرخترینی ئەو کارانەی کە دەبێت بیانکەن کامانن. ئەو پرسیارە سەرەتا لە خۆتان بپرسن، پاشان لە بەرپرس و هاوکار و ئەوانەی کە کارتان بۆ دەکەن. پێش دەست پێکردنی کار بیر و هۆشتان لەسەر چالاکیەکانتان جێگیر بکەن و لە پاش وردبینی مشکتان ڕا گرنگترین چالاکیەکانی کاریتان بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ببینن. دووەم پرسیار کە دەبێت لە خۆتانی بپرسن ئەوەیە کە چ کارێکە کە ئەگەر من تەنیا ئەمن بەباشی جێبەجێ بکەم جیاوازیەکی بەرچاو لە ژیان و پیشەمدا بەدیدێنێ. ئەوە پرسیارێکە کە پیتەر دراکێر مامۆستای گەورەی بەڕێوەبەرەتی دەریهێنن. یەکێک لە باشترین پرسیارەکانە بۆ گەیشتن بە ئاستی سوودبەخشی تاچی. چ کارێکە کە تەنیا ئێوە دەتوانن جێبەجێ بکەن و ئەگەر بەباشی جێبەجێ بکەن ئاڵوگۆڕێکی بنەڕەتی پێگەنێت. ئەوە ئەو کارەیە تەنیا ئێوە دەتوانن بیکەن. ئەگەر ئێوە نەیکەن کەسێکی تر ئەنجامی نادا، بەڵام ئەگەر ئێوە بەباشی جێبەجێ بکەن لە کار و ژیانتان ئاڵوگۆڕێکی بنەڕەتی پێگەنێت. ئەوە چ کارێکە؟ چ بۆقێکە دەبێت ئێوە قوتی دەن؟ ئێوە هەر کاتژمێرێک لە ڕۆژدا دەتوانن ئەو پرسیارە لە خۆتان بکەن، دڵنیابن کە وەڵامی ڕاست و ڕوونی هەیە. ئەرچی ئەوە ئەوەیە کە ئەو وەڵامە ڕوون و ئاشکرای بدۆزنەوە پێش دەست پێکردنی هەر کارێکی دیکە ئەو کارە دەست پێ. سێم پرسیار ئەوەیە کە باشترین بەهرەیە کە ئێستا کە دەتوانم لە کات و ساتەکانی ژیانم وەری بگرم چییە؟ بەواتایەکی دیکە گەورەترین بۆقی من ئێستا کامەیە؟ ئەو پرسیارە کلیلی سەرەکی بەڕێوەبەرەتی زەمان و زاڵبوون بەسەر تەمبەڵی و بوون بە مرۆڤێکی چاڵاک و داهێنەرە. لە هەر کاتژمێرێکی ڕۆژداکە و پرسیارە لە خۆتان بکەن وەڵامێکتان بۆی هەیە. ئەرچی ئێوە ئەوەیە کە هەمیشە ئەو پرسیارە لە خۆتان بپرسن و هەمیشە خەریکی کارێک بن کە وەڵامی ئەو پرسیارەتان بێت. سەرەتا کارە گرنگەکان جێبەجێ بکەن و ئەو کارانەی لە ئاستێکی باشدانین هیچ کات ئەنجامیان مەدەن. هەروەک گۆتە دەڵێ ئەو کارانەی کە زۆرترین بایەخیان هەیە هەرگیز نابێ ببنە قوربانی ئەو کارانەی کە پێویست نین. هەرچەندە وەڵامی ئێوە بەو پرسیارانە ڕوونتر و ئاشکراتر بێ، ئاسانتر دەتوانن کارەکانتان بەپێی ڕادەی بایەخدار بوونیان ڕێز بکەن و بە سەرتەمبەڵیدا زاڵ بن و ئەو کارێک کە بە ئەنجامدانی باشترین سوود لە کات و ساتەکانتان وەردەگرن دەست پێ بکەن. قوتدا بەهێزترین ئامرازی مێشکی ئێوە بۆ گەیشتن بە سەرکەوتن توانایی ئێوەیە لە ناسین و هەروەها بە پێشخستنی کارە گرنگەکاندا.
ئێوە دەبێ هەموو ڕۆژێ چەند جارێک لە شوێنێکی بێدەنگ بە ئاسوودەیی دابنیشن و بێترس و نیگەرانی بیر لەو کارانە بکەنەوە کە دەبێ ئەنجامیان بدەن. زۆر جار لە تەنیایی و بێدەنگیدا بیر و بۆچوونێکی باش بە مێشکتاندا دێ کە هەر کات بۆ ئەنجامدانی کارەکانتان کەڵکیان لێوەردەگرن کاتێکی زۆرتان بۆ دەگەڕێتەوە. بەو کارە زۆر جار پێشکەوتنی واوە دەستدێنن کە ڕەوتی ژیان و پیشەتان بە تەواوی دەگۆڕێ. هەشتم، پێش دەستپێکردنی هەر کارێک هەلو مەردی پێویستی بۆ بڕەخسێنن. ڕادەی کارکردنی ئێوە لە هەر ئاستێکدا بێ ناتوانن لە ماوەی ژیانتاندا لە هەموو تواناییە شاراوەکانی خۆتان کەڵک وەرگرن. جیمستی ماکی. یەکێک لە باشترین ڕێگاکانی زالبوون بەسەر سستی و تەمبەڵیدا و ڕاپەڕاندنی هەرچی زووتری کارەکان ئەوەیە کە پێش دەستپێکردنی کارەکان تەواوی ئەو شتانەی کە بۆ تەواوکردنی ئەو کارە پێویستن ساز و ئامادە بکرێن. لەو حاڵەتەدا ئێوە وەک تیرهاوێژێکن کە تفەنگێکی پڕ لە فیشەک و پێ یان تیرروکەوانێک و لە دەستدایە کە ژێی کەوانەکە و کێشاوە و ئامادەی تیرهاوێشتنن. تەنیا ئەوەندە بەسا کە بڕیار بدەن و لە گرنگترین کارەوە دەست پێ بکەن. ئەو کارە هەر وەک ئامادەکردنی تەواوی پێویستیەکانە بۆ سازکردنی چێشتێک، بۆ نمونە بۆ سازکردن و لێنانی بۆقێکی گەورە ئەوەی پێویستە کە لەسەر مێزێک دای بنێن و پاشان وردە دەست بە سازکردنی چێشتەکە بکەن. بۆ دەستپێکردنی کار مێزی کارەکانتان پاک و خاوێن بکەنەوە. بە چەشنێک تەنیا کارێکتان بۆ جێبەجێکردن لە پێش بێ ئەگەر بۆتان لووە باقی شتەکان لەسەر مێزێکی تردا بنێن. تەواوی زانیاریەکان، راپۆرتەکان، وتار و نووسراوەکان و هەر شتێک کە بۆ ئەنجامدانی ئەو کارە پێویستیتان پێی هەیە کۆبکەنەوە. هەر هەمیان لە نزیک خۆتان دابنێن بە جۆرێک کە بۆ ئەوەی دەستان پێی ڕابگا پێویستان بە هەستان و ئەولا نەبێ. لەوە دڵنیا بن کە تەواوی ئامرازەکانی نووسین، دیسکە کۆمپیوتەریەکان، ناو نیشانە ئەنتەرنێتیەکان و هەر شتێکە بۆ دەستپێکردن و درێژەدانی کارەکەتان پێویستە ئەوە لە بەردەستاندا هەن. شوێنی کارکردنتان بۆ کارەکە ئامادە بکەن بە جۆرێک کە بۆ کاری درێژخایەن شوێنی ڕاحەت و ئاسوودەتان هەبێت. بە تایبەت شوێنی دانیشتن جۆرێک بێ کە کاتێک لەسەری دادەنیشن پێیەکانتان بە تەواوی لەسەر عرز بن. کەسانی چالاک و پڕکار بۆ ئەوەی لە ماوەی کاردا لە شوێنی کارکردن یان وەڕز و بێزار نەبن هەمیشە بۆ خۆشکردن و ئامادەکردنی شوێنەکە کاتێک تەرخان دەکەن و پێی ڕادەگەن. هەرچەندە شوێنی کار خاوێنتر و ڕێک و پێکتر بێ دەستپێکردن و درێژەدان و تەواوکردنی کار ئاسانتر دەبێت. کاتێک تەواوی شتەکان بۆ خواردنی بۆقەکە ئامادە بوون دەتوانن بە حەز و مەیلێکی زیاترەوە دەست بە خواردنی بکەن. مرۆڤ سەری سوڕ دەمێنێ و لەو کتێبانەی کە هەرگیز نانووسرێن، لەو پلە زانستیانەی کە هەرگیز وەرناگیرێن، لەو کارە زۆرانەی کە دەتوانن ژیانی مرۆڤ بگۆڕن و هەرگیز ئەنجام نادرێن تەنیا لەبەر ئەوە کە لە پێشدا خۆیان بۆ ساز نەکراوە و پێداویستیەکان لە پێشدا دابین نەکراون. لۆس ئانجلس هەموو ساڵێ سەرنجی خەڵکێکی زۆر لە سەرتاسەری جیهان بۆ لای خۆی ڕادەکێشێ. کەسانێکی زۆر ئاواتیان ئەوەیە کە فیلمنامەیەکی سەرکەوتوو بنووسن و بەیەکێک لە ئیستودیۆکانی ئەو شوێنەی بفرۆشن. ئەو کەسانە ساڵەهای ساڵ دەستنە لۆس ئانجلیس و کاری لە ئاستی نزمدا دەکەن. بەو هیوایە ڕۆژێک بتوانن فیلمنامەیەکی بەناوبانگ بنووسن و بیفرۆشن. ماوەیەک لەمە پێش بڵاوکراوەی لۆس ئانجلیس تایمز ڕاپۆرتنووسێکی ناردبوو بۆ شەقامی وێلشایر تا لەگەڵ ڕێبوارەکاندا وتوێژێک پێک بێنێ. ئەو هەواڵنێرە لە هەر کەسێک نزیک دەبێتەوە دەپرسێ نووسینی فیلمنامەکەتان چۆن دەڕواتە پێش، لە هەر چوار کەس سێ کەس وەڵام دەدەنەوە نزیکی تەواوبوونە. بەداخەوە ڕاستیەکەی ئەوەیە کە نزیکە تەواو بێ، لەوانەیە زیاتر بەو مانایە بێ کە ئێستا دەستی پێ نەکراوە. ڕێگامەدەن ئێوە بەم جۆرە بڕۆنە پێش. کاتێکدا دەنیشتن و هەموو شتێک بۆ کارکردن ئامادەیە وەک کەسانی کارکردە بجوڵێنەوە. پشتان ڕاست بکەنەوە، کەمێک لە پشتی کورسەکەتان مەودا بگرن، بە جۆرێک بجوڵێنەوە کەەوە کەسێکی کارلێهاتوو کاریگەر و سەرکەوتوو خۆ بنوێنن. پاشان یەکەم کارتان بەدەستەوە بگرن و بە خۆتان بڵێن باشە ئێستا دەست پێ دەکەن، دەست پێ بکەن، درێژەی پێبدەن و سەرنجام تەواوی بۆقەکە قوددەن. بە وردی چاوێک بە مێزی کارەکانتاندا بجێڕن، چ لە ماڵ و چ لە شوێنی کار. ئەو کات لە خۆتان بپرسن چۆن مرۆڤ لەوەها شوێنێکدا کار دەکەن. هەرچەندە شوێنی کارتان خاوێنتر و ڕێک و پێکتر بێ باشتر ڕەفتار دەکەن، زیاتر هەست بە ئارامی و خۆشی دەکەن. کەوابێ هەر ئەمڕۆ بڕیار بدەن کە مێزی کار و دەفتەری خۆتان بە تەواوی خاوێن و ڕێک و پێک بکەنەوە تا هەر کات لە پشتی مێزەکەتان دانیشتن هەست بۆ بکەن مرۆڤێکی کارلێهاتوو سەرکەوتون و بۆ پێشکەوتن بەرەو لووتکەی سەرکەوتن تێدەکۆشن. نۆیەم، ئارکەکانی سەرشانتان جێبەجێ بکەن. یەکێک لە ئامرازی سەرکەوتن کە بێشک پێویستان پێی هەیە ئەوەیە کە لە هەر کارێکدا کە دەیکەن زیاتر و باشتر لەوەی کە چاوەڕوانیتان لێ دەکرێت کار و خزمەت بەجێ بگەێنن. ئاگ ماندینۆ.
ئەنجامدانی ئەرکەکان یەکێک لە گرنگترین خاڵەکانی گەیشتن بە سوودوەرگرتن لە ئاستێکی بەرزدایە، ئەوەی کە پێویستە فێری بن تا بتوانن بە شێوەیەکی زۆر باش کارەکانتان جێبەجێ بکەن، هەرچی لە خواردنی جۆرێکی تایبەت لە بۆق زانیاری زیاتر پەیدا بکەن، ئەگەری ئەوە کە بتوانن خێراتر دەست بەکار بن و بیخۆن زیاترە. یەکێک لە هۆیەکانی سەرەکی تەمبەڵی و دواخستنی یەکێک لە کارە سەرەکیەکان هەستی نەبوونی شیاوی و باوەڕ بەخۆبوون و توانایی ئەنجامدانی کارەکانە. هەستکردن بە لاوازی و کەموکوڕی لە گەیشتن بە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ژیانتان بەسە بۆ ئەوەی کە ئێوە لە دەستپێکردنی کار پاشگەز بکاتەوە. بەردەوام شارەزایی خۆتان لە بوارە بنەڕەتیەکانی کاردا بەرنەسەر. لەبیرتان نەچێ کە هەرچەندە کارێک بە شێوەیەکی باش و لە ئاستێکی بەرزدا جێبەجێ بکەن، زانست و ئاگاداری ئێوە بە خێراییەکی زۆر کۆن و قەدیمی دەبێت. هەروەک پەت ڕایلی ڕاهێنەری یانەی تۆپی باسکە دەڵێت، ئەگەر لە کارەکانتاندا بەرەو پێشنەڕۆن و باشتر نەبن، دیارە کە بۆ دوایە دەگەڕێنەوە و خراپتر دەبن. یەکێک لە بەسوودترین شێوەکانی بەڕێوەبردنی کات ئەوەیە کە لە کارەکانتان ڕۆژ بە ڕۆژ باشتر بن، بەرەو پێشچوون و باشتربوون و بردنەسەری شارەزایی لە کارە تایبەتیەکاندا دەست پێوەگرتنە بە کات و ساتەکانی ژیان. هەرچی لە کارێکدا توانایی و شارەزایی زیاترتان هەبێ، ئەنگێزە و سەبەبی زیاترتان بۆ دەستپێکردنی ئەو کارە دەبێت. هەرچەندە بتوانن کارێک جوانتر و باشتر ئەنجام بدەن، وزە و حەزی زیاترتان بۆ ئەو کارە دەبێت. کاتێک کە دەزانن دەتوانن کارێک بە باشی جێبەجێ بکەن، دەبینن کە زاڵبوون بەسەر تەمبەڵیدا بۆ ئێوە ئاسانترە و هەر بۆیە لە هەر هەڵوو مەرجێکدا کارەکە باشتر و خێراتر جێبەجێ دەکەن. هەندێک زانیاری زیاتر و کەمێک شارەزایی زۆرتر لەوانەیە جیاوازیەکی بەرچاو لە ڕادەی توانایی ئێوە بۆ ئەنجامدانی کاری باشتر پێکبێنێت. گرنگترین کارێک کە دەبێت ئەنجامی بدەن دیاری بکەن و پاشان بەرنمەیەک دابڕێژن کە بتوانن لەو بوارانەدا شارەزایی خۆتان زیاتر بکەن. ڕێسا، فێربوونی بەردەوام، مەرجی سەرەکی و پێویستی سەرکەوتن لە هەر بوارێکدایە. ڕێگامەدەن کە لاوازی و بێتوانایی لە هەر کام لە کار و ئەرکەبنەڕەتیەکان ئێوە لە پێشکەوتن و دوا بخات. لە کار و تیجارەتدا دەتوانن فێری هەموو شتێک بن و هەر شتێک کە کەسانی تر فێری بوون ئێوەش دەتوانن فێری بن. کاتێک نووسینی یەکەم کتێبم دەست پێ کرد لەوەی کە دەبێت بە 2 قامک نووسراوەکانم بە کۆمپیوتەر بنووسمەوە بێهیوا بوون. پاشان بۆ ئەو ئاکامە گەیشتم کە ئەگەر بمەوێت کتێبی 300 لاپەڕەیی بنووسم و دووبارە بینووسمەوە دەبێت بتوانم لە هەموو قامکەکانم کەڵک وەرگرم. هەر بۆیە بەرنمەیەکی نووسینی کۆمپیوتەرم کڕی و بۆ ماوەی 3 مانگ ڕۆژێ 20 تا 30 خولەک مەشق و ڕاهێنانم کرد. پاش کۆتایی ئەو ماوەیە توانیم لە هەر خولەکێکدا 40 تا 50 وشە بنووسم. بەوە دەستێنانی ئەم شارەزاییە توانیم زۆر کتێب بنووسم کە ئیمڕۆ لە سەرانسەری جیهاندا بڵاو بوونەتەوە. شتێکی باشە کە ئێوە بتوانن بۆ ئەوەی چالاکتر و کاریگەرتر بن هەر شارەزاییە کە پێویستان بێ وەدەستی بێنن. ئێوەش دەتوانن پیچنێکی زۆر سەرکەوتوو بن بێ ئەوەی چاو لە دوگمەکانی نووسیم بکەن، یان شارەزاییەکی بواری کۆمپیوتەر بن، کڕیاریان فرۆشیارێکی کەموێنە بن، دەتوانن فێر بن کە لە بەرامبەر خەڵکدا قسە بکەن، دەتوانن فێر بن کە بە چ شێوەیەک نووسینەکانتان کاریگەریان هەبێ، دەتوانن هەموو شارەزاییەکان وەدەست بێنن. پاژەوەی کە بڕیارتاندا بە سەرنجدان بە ئامانجە سەرەکیەکانتان ئەو شارەزاییانە بۆ ئێوە پێویستن. هەموو ڕۆژێ بەلانی کەمەوە کاتژمێرێک لە بواری پیشتاندا متاڵا بکەن. بەیانیان کەمێک زووتر لە خەوهستن بۆ ماوەی 30 تا 6 خولەک خەریکی خوێندنەوەی کتێب یان گۆڤارێک بن کە زانیاریەکانیان دەتوانن یاریدەدەری ئێوە بن لە بواری پیشەییتاندا. لە هەر کۆبنەوە و خولێکی ڕاهێنان کە یارمەتیتان دەدا لە کارەکانتاندا شارەزاتر بن بەشداری بکەن. لەو کۆنگرە و کۆبنەوەکاندا کە پەیوەندیان بە پیشەی ئێوە هەیە بەشدار بن، لە ڕێزی پێشەوە دانیشن، یادداشت هەڵگرن، کاسێتە تۆمارکراوەکانی ئەو کۆبنەوانەی کە بەشداریتان تێدا کردوون بکڕن و کەڵکیان لێوەرگرن. بۆ ئەوەی یەکێک لە ئاگادارترین و شارەزاترین کەسانی پیشەی خۆتان بن، تەنانەت لە کاتی لێخوڕینی سیارەشدا گوێ بۆ کاسێتەکانی پەیوەنددار بە کارەکانتانەوە بگرن. هەر کەسێکی خاوەن ئۆتۆمبیل ساڵانە بە شێوەیەکی ناوەندی 500 تا 1000 کاتژمێر خەریکی ئاژوتنی سیارەیە. کاتەکانی لێخوڕین بکەنە کاتەکانی فێربوون. ئێوە دەتوانن تەنیا بە گوێدان بە بەرنامە فێرکاریەکانی تایبەت بە کارەکانتان ببنە یەکێک لە کەسانی شیا و زیرەک و خاوەن زۆرترین داهێنان لە بواری کارەکەی خۆتاندا. هەرچەندە لە بواری کارەکەتاندا زانیاری زیاتریتان هەبێ، هەز بە باوەڕ بەخۆبوونی زیاتر دەکەن بۆ درێژەدانی کارەکانتان. هەرچەند کارەکانتان باشتر جێبەجێ بکەن، توانایی زیاترتان بۆ پێشکەوتن لە بواری کاریتاندا وەدەست دێنن. هەرچەند زیاتر بزانن، توانایی ئێوە بۆ فێربوون زیاتر دەبێت. هەروەکە بە مەشق و وەرزشکردنی دەستەیی دەتوانن ئەندامەکانی لەشتان بەهێزتر بکەن، بە مەشق و ڕاهێنانی مێشکیش دەتوانن مێشک و هۆشێکی بەهێزترتان هەبێ. بێجگە لەو کەم و کوڕیانەی کە بۆ خۆتان دیاریتان کردوون، هیچ کەم و کوڕیەکی دیکە لە خێرایی و ڕادەی پێشکەوتندا نییە. بۆقەکە قوتدە. هەر لە ئیمڕۆوە بڕیار بدەن پرۆژەی لە خزمەت خۆتاندا بەڕێوە ببن.
لە تەواوی ماوەی ژیانتان لە بواری کارێکدا وەک قوتابیەکی پرسا بمێننەوە، چونکە بۆ مرۆڤی خاوەن ئەزموون هیچ کات فێربوون و خوێندنەوە تەواو نابێت. کام شارەزایی و تواناییە کە یارمەتیتان دەدا لە کارەکانتاندا لە ماوەی کەمتردا ئاکامی باشتر وەرگرن؟ بۆ درێژەدان و پێشکەوتن لە کارەکانتان پێویستان بە چ تواناییەکی سەرەکی هەیە؟ ئەو شارەزاییانە کامانن دیاریان بکەن، بۆ باشترکردنیان بەرنامە دابڕێژن و پاشان بە خێرایی فێریان بن. هەوڵ بدەن لە کارەکانتان هەمیشە لە مرۆڤە بەرزەکان. دەیەم، تواناییە تایبەتەکانی خۆتان بەهێزتر بکەن. کارەکەتان جێبەجێ بکەن، بەڵام نەتەنیا بەڕادەی ئەرکی دیاری کراو، بەڵکو کەمێک زیاتر و لە ڕووی سەخاوەتەوە. بزانن کە هەر ئەوەندە کارەکەمە بەڕادەی تەواوی کارەکەتان بایەخی هەیە. دین برێگز. ئێوە مرۆڤێکی باش و کەموێنن، خاوەنی گەلێک هێز و تواناین کە لە کەسانی دیکەتان جیا دەکاتەوە. هەندێک بۆق هەن کە تەنیا ئێوە دەتوانن بیان خۆن و شێوەی خواردنیان فێر بن و خواردنیان ئێوە دەکاتە یەکێک لە گرنگترین کەسەکانی ناو توێژی خۆتان. هەندێک کاری تایبەتی هەن کە دەتوانن شێوەی ئەنجامدانیان فێر بن و جێبەجێیان بکەن، تاکو هەم بۆ خۆتان و هەم بۆ کەسانی تریش مرۆڤێکی بەنرخ بن. ئەرچیەوە ئەوەیە کە لەو بوارانەدا کە تەنیا تایبەتن بە ئێوەن کار بکەن و مرۆڤێکی بەکەڵک و سوود بەخش بن. پڕبایەخترین دارایی و سامانی ئێوە لە بواری ماڵیدا توانایی وەدەسێنانی داهاتە. توانایی ئێوە لە کارکردندا بواری ئەوەتان بۆ دەرەخسێنێک کە ساڵانە تەنیا بەکەڵک وەرگرتن لە زانست و شارەزاییتان دەیان $1000 خڕ بکەنەوە. ئەو توانایی و هێزە تایبەتی ئێوەیە کە دەبێتە هۆی ئەوە کە باشتر و خێراتر لە کەسانی تر بۆقە تایبەتەکانی خۆتان قوتدەن. لەوانەیە تەواوی بوون و نەبوونی خۆتان لەدەست بدەن، ماڵ، ئۆتۆمبیل، پیشە و تەنانەت حیسابە بانکیەکانتان، بەڵام تا زمانێک توانایی وەدەسێنانی داهاتتان هەبێ دەتوانن ئەو شتانەی کە لە دەستان داون سەر لە نوێ وەدەستیان بێننەوە و شتی تریشیان پێوە زیاد. بە شێوەیەکی ڕێکوپێک توانایی و هێزە تایبەتەکانی خۆتان هەڵسەنجێنن. چ کارێکی تایبەتە کە دەتوانن باشتر لە کەسانی تر جێبەجێ بکەن؟ لە چ کارێکدا شارەزاییتان هەیە؟ چ کارێکە کە جێبەجێکردنی بۆ ئێوە ئاسان و بۆ کەسانی تر ئەستەم و دژوارە؟ بە ئاوردانەوەیەک لە ڕابردوو چ هۆکارێک زیاتر لە گشت هۆکارەکان لە سەرکەوتنی ئێوە لە کار و پیشەتاندا دەوری هەبووە؟ گەورەترین و گرنگترینی ئەو بۆقانەی کە تا ئێستا خواردووتانن کامانە بوون؟ ئێوە بە شێوەیەک دروست کراون کە لە ئەنجامدانی ئەو کارانەی کە تێیاندا بەتوانان چێژ وەرگرن. لە کام بەشی کارەکانتان زۆرترین چێژ وەردەگرن؟ لە خواردنی چ جۆرە بۆقێک زیاترین تام و چێژ هەست پێ دەکەن؟ ئەو ڕاستیە کە لە هەندێک لە کارەکانتان زیاتر چێژ وەردەگرن نیشاندەری ئەوەیە کە لە ناخ و دەروونتان توانایی ئەوەتان تێدا هەیە کە لەو بوارەدا لە کەسانی تر باشتر بن. لێرەدا گەورەترین ئەرچی ئەوەیە کە لە چ کارێک زیاتر چێژ وەردەگرن بە تەواوی مانە ئەو کارە بە باشترین شێوە ئەنجام بدەن. چاوخشاننێک بەسەر تەواوی ئەو کارانەدا بکەن کە جێبەجێیان دەکەن. کام کارەکە کاتێک ئەنجامی دەدەن لەگەڵ زۆرترین سوپاس و پێزانینی خەڵک ڕوبەڕوو دەبن. چ کارێک کاتێکە ئەنجامی دەدەن بە شێوەیەکی پۆزتیڤ لەسەر کار و کردداری کەسانی تر کاریگەری دەبێت. مرۆڤە سەرکەوتوەکان بێگومان ئەو کەسانن کە کاتێکی زۆریان بۆ ئێوە تەرخان کردووە کە بزانن چ کارێکە کە لە ئەنجامدانی ئەو زیاترین چێژ وەردەگرن. ئەوان بەباشی دەزانن کە چ کارێکە زۆرترین ئاڵوگۆڕی لە ژیان و پیشەکەیاندا پێک دێنێ، پاشان بە تەواوی لەسەر ئەو کارە جێگیر دەبێت. هەمیشە باشترین توانایی هێستان بۆ تەواوکردنی ئەو کارانەوە گەڕ بخەن کە دەورێکی گرنگیان هەیە و بواری ئەوەتان دەبێت کە بە باشترین شێوەی گونجاو ئەنجامیان بدەن. ناتوانن تەواوی کارەکانتان جێبەجێ بکەن، بەڵام دەتوانن ئەو بەشە لە کارەکانتان ڕاپەڕێنن کە تیاندا لە کەسانی تر سەرکەوتوترن. ئەو کارانەی بەڕاستی دەتوانن گۆڕان لە ژیاندا پێک بێنن. هەمیشە ئەو پرسیارە گرنگانە لە خۆت بپرسەکە لە چ کارێکدا بەڕاستی لە کەسانی تر باشترم؟ لە کام بەشی ئەو کارانەی کە ئەنجامیان دەدەم زۆرترین چێژ وەردەگرم؟ لە ڕابردوودا چ شتێک بۆتە هۆکاری ئەوەی زیاترین سەرکەوتن و کامەرانی وەدەست بێنم؟ ئەگەر بتوانم پیشەیەک بۆ خۆم هەڵبژێرم ئەو پیشەیە چی دەبێت؟ ئەگەر لە تیر و پشکدا پارەیەکی زۆرتان بۆ دەربچێ و ئازادی ئەوەتان هەبێ کە بۆ باقی ژیانتان چ کارێک پێتان خۆش بێ هەڵی بژێرن، کام کار هەڵدەبژێرن؟ بۆ ئەوەی خەریکی ئەنجامدانی کاری دیاریکراو بن چه ئامادەکاریەکی بۆ دەکەن کە بتوانن ئەو کارە بە باشترین شێوەی شیا و جێبەجێ بکەن؟ وەڵامی ئەو پرسیارانە هەرچی هەیە لە ئیمڕۆوە دەست بەکار بن. 11. لەمپەرە گرنگەکانی بەردەمتان دیاری بکەن. تەواوی بیر و فکری خۆتان لەسەر کارێک کە جێبەجێ دەکەن جێگیر بکەن. تیرێژەکانی خۆر
تا خڕنەبنەوە ناسووتێنن. ئەلێکساندەر گراهەم بێڵ. چۆ هۆکارێک بربەستی پێشکەوتنی ئێوەیە. چ شتێک خێرایی گەیشتنی ئێوە بە ئامانجەکانتان دیاری دەکات. چ شتێک خێرایی وە جوڵەکەوتنی ئێوە لەو شوێنەی کە هەن بۆ ئەو شوێنەی کە دەتانەوێت پێی بگەن دیاری دەکات. چ شتێک دەبێتە هۆی ئەوەی کە نەتوانن ئەو بۆقانە بخۆن کە خواردنیان دەتوانێت ئاڵوگۆڕ لە ژیانتان پێک بێنێ؟ بۆچی تا ئێستا بە ئامانجی خۆتان نەگەیشتون؟ ئەوانە هەندێک لەو پرسیارە گرنگانن کە دەبێت لە خۆتانیان بپرسن و بۆ گەیشتن بە ئاستێکی بەرزی کاریگەربوون و سوودبەخشی تاچی خۆتان دەبێ وەڵامی بدەنەوە. لە هەر کارێکدا کە ئێوە دەیکەن هەمیشە هۆکارێکەیە کە خێرایی ئێوە لە ئەنجامدانی ئەو کارە دیاری دەکات. ئەرچی ئێوە ئەوەیە کە چاوخشانێک بەسەر کارەکانتاندا بکەن و ئەو هۆکارێکی دەبێتە لەمپەرێک لە ئەنجامدانی کارەکەتان بیناسن و دیاری بکەن، پاشان تەواوی هێز و توانایی خۆتان بۆ نەهێشتنی ئەو لەمپەرە وەکار بخەن. لە هەر کارێکدا گەورە یان گچکە هۆکارێکەیە کە دیاریکەری خێرایی ئێوەیە لەوە دەستێنان و تەواوکردنی کارەکەدا. ئەو هۆکارە دیاریکەرە کامەیە؟ هەرچی هەیە بیر و مێشتی خۆتانی لەسەر جێگیر بکەن. چۆنەوە دەتوانێت باشترین شێوازی کەڵگوەرگرتن لە کات و تواناییەکانتان بێ. ئەو هۆکارە دەتوانێت کەسێک بێ کە پێویستیتان بە یارمەتی و بۆچوونی ئەو هەیە، یان ئەو کەرەستە مادیانە بن کە لە کارەکانتان پێویستان پێی هەن، یان ئەو خاڵە لاوازانەی کە لە بەشێک لە ڕێکخراوەکەتان هەیە، یان هەر شتێکی تر. ئەو هۆکارە هەرچیەک بێ، ئەرچی هەمیشەی ئێوە دۆزینەوەیەتی. بۆ نمونە لە بازرگانیدا ئامانج پەیداکردن و ڕاگرتنی کڕیارەکانە. بە پەیداکردن و ڕاگرتنی کڕیار بە ڕادەی پێویست کۆمپانیا یان ڕێکخراوێک دەتوانێت قازانج بۆ دەستبێنێ و درێژە بە کار و بەرەو پێشچوونی خۆی بدا. لە هەر کار و تجارەتێک بەرگرێکەیە کە دیاری دەکات کۆمپانیا یان شەریکەیەک بە چ شێوە خێراییەک بە ئامانجی خۆی بکات. ئەو هۆکارە دەتوانێت خەرجیەکانی کۆمپانیا، شێوەکانی بەرهەمهێنان یان ڕادەی نەختی نەبێت. ڕقابەرایەتی کڕیار و یان شوێنی کارەکەش دەتوانن هۆکاری سەرکەوتنی شەریکە یان ڕێکخراوێک بن. لە هەر حاڵدا هەمیشە یەکێک لەو هۆکارانە زیاتر لە هۆکارەکانی تر دەتوانێت خێرایی وەدەسێنانی ئامانج و ڕادەی سوودە و بەهرەی ئەو شەریکە یان ئەو ڕێکخراوەیە دیاری بکات. لە کاری ئێوەدا ئەو هۆکارە چییە؟ ناسین و دیاریکردنی ئەو بربەستە لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی ئەنجامدانی کار و جێگیربوون لەسەر لە ناوبردننی زیاتر لە هەر کردەوەیەکی دیکە دەبێتە هۆی پێشکەوتن و ئەنجامدانی کاری باشتر. ڕێسای 80-20 لەبارەی کەم و کوڕیەکانی ئێوە لە ژیان و لە کاردا ڕاستە، بۆ مانایە کە لە سەدا 80 ئەم کەم و کوڕیانەیان ئەو هۆکارانەی کە ئێوە لە گەیشتن بە ئامانجەکانتان دەگرنەوە هۆکاری دەرونین. ئەو هۆکارانە لە ناخی ئێوەدان، لە ناو تایبەتمەندیەکانی کەسایەتی و توانایی و خووەکان و هێزە شاراوەکانی ئێوەدان. تەنیا لە سەدا 20 لە هۆکارە بەرگری کارەکان دەرەچین و پەیوەندیان بەو ڕێکخراوە هەیە کە کاری تێدا دەکەن. هۆکاری دیاریکەری ئێوە لەوانەیە هۆکارێکی گچکە بێ و دیار و ئاشکرا نەبێ. زۆر جار بۆ دۆزینەوەی دەبێت تەواوی قۆناغەکانی ئەنجامدانی کار لە لیستەیەکدا کۆبکەنەوە و هەر قۆناغە بە وردی شی بکەنەوە و ئەو کات بەڕوونی ئەو هۆکارە دیاری بکەن. بۆ نمونە زۆر جار لەوانەیە ئەو هۆکارە لێکدانەوەی خراپ و دژایەتی لەلایەن کڕیارەکانەوە بێ کە دەبێتە هۆی ئەوە کە تەواوی قۆناغەکانی فرۆش بە سستی بڕۆنە پێش. زۆر جار نەبوونی یەکێک لە پێداویستیە سەرەکیەکان دەبێتە هۆی ڕاگرتنی فرۆش. بە وردی لە ڕێکخراوەکەی خۆتان بڕوانن لە بەرپرس و هاوکار و کرێکارەکانتان بۆ ئەوی بتوانن و بۆتان وە دیارکەوێ داخۆ خاڵی لاوازیان تێدایە کە ڕێکخراوەکەتان لە پێشکەوتن و گەیشتن بە ئامانجە سەرەکیەکانی دەجێڕێتەوە یان نا. مرۆڤە سەرکەوتوەکان هەمیشە بۆشیکردنەوە و لێکدانەوەی لەمپەر و بەرگرەکان ئەم پرسیارە لە خۆیان دەکەن: چ تایبەتمەندیەک لە مندا هەیە کە ئەمن لە پێشکەوتن دەجێڕێتەوە؟ ئەو کەسانە بەرپرسیارەتی تەواوی کار و کردەوەکانیان بە ئەستۆوە دەگرن و هەم هۆکار و هەم ڕێگاچارەی کێشەکانیان لە خۆیاندا دەدۆزنەوە. هەمیشە لە خۆتان بپرسن چ هۆکارێکە کە دەتوانێت خێرایی گەیشتنی من بە ئامانجەکانم دیاری بکە؟ پێناسەکردنی بربەستەکان و دیاریکردنیان ڕوونی دەکاتەوە کە بۆ لە ناوبردنیان دەبێ لە چ شێوازێک کەڵک وەرگرن. شکست لە دیاریکردنی بربەستە خێرایەکان یا بە هەڵەداچوون لە ناسینی بربەستەکاندا ئێوە لە ڕێگە لا دەدا. هەر بۆیە ئێوە دەتوانن لە چارەسەری کێشەیە کە لە واقعدا کێشە نەبووە دەست هەڵگرن. کۆمپانیایەکی گەورە کە من لە ڕاوێژکارەکانی بووم ئاستی فرۆشی دابەزی بوو. بەڕێوەبەرانی شەریکەکە پاش لێکۆڵینەوە بۆ ئاکەمە گەیشتن کە کەمهێنانەکە لە توانایی فرۆش و بەڕێوەبەرایەتیدا بووە. ئەوان پارەیەکی زۆریان سەرفی ڕێخستنەوەی بەڕێوەبردن و ڕاهێنانی کارگێڕانی فرۆشی کۆمپانیا کرد. پاشان بۆیان دەرکەوت کە هۆکاری سەرەکی دابەزینی فرۆش هەڵەیەک بووە کە یەکێک لە حیسابدارەکانیان کردوێتی و بەرهەمەکانی لە بەراورد لەگەڵ ئەو کاڵانەی کە لە بازاردا هەبوون
بە نرخێکی زۆر لەسەرێ ڕەوانەی بازار دەکرد. لەگەڵ دروستکردنەوەی نرخەکان لەلایەن بەرپرسەکانەوە ئاستی فرۆش بەرز بووە و شێوەی بەرهەمهێنان بۆ دۆخی جاران گەڕایەوە. کاتێک لەمپەریان هۆکارێکی بەرگریکارتان دیاری کرد و بە سەرکەوتویی لە نێوتان برد، ئەو جار لەمپەریان هۆکارێکی تر دەدۆزنەوە. دەبێ زۆر بە وردی بڕوانن، چون لەوانەیە هۆکارە بەرگریکارەکە زۆر گچکە بێ. بۆ نمونە بەیانیان بەوەخت لەسەر کار ئامادە نەبوون یان بە پێچەوانەوە زۆر گرنگ و بنەڕەتی بێ، وەک هەڵبژاردننی کار و پیشەیەکی نەشیا و نالەبار. بەو حاڵەش هەمیشە هۆکاری بەرگریکار و تەنگەژە هەیە کە خێرایی پێشکەوتنی ئێوە دیاری دەکەن. ئەرچیەوە دۆزینەوەی ئەو هۆکار و بربەستانە و جێگیرکردنی هێز و تواناییەکانتانە بۆ لە ناوبردنیان لە زووترین کاتدا. کاتێک ڕۆژێکتان بەنیازی لە ناوبردنی خاڵێکی لاوازی بنەڕەتی یان بربەستێک دەست پێ کرد، پڕ دەبن لە هێز و توانایی. ئەوە دەبێتە هاندەرێک بۆ درێژەدانی حرەکەت و دۆزینەوەی هۆکارەکە. لەبیرتان نەچێت کە هەمیشە هۆکارێکی بەرگریکار هەیە و زۆر جار گرنگترین بۆقێک کە دەبێ بیخۆن دۆزینەوە و لە ناوبردنی ئەو هۆکارە سنووردار و بەرگریکارەیە. بۆقەکە قودە. هەر ئەمڕۆ گرنگترین ئامانجی ژیانتان دیاری بکەن. ئەو ئامانجە چییە؟ چه ئامانجێکە کە ئەگەر لە ژیاندا وەدەستی بێنن باشترین کاریگەری لەسەر ژیانتان دادەنێ؟ چ کارێکە کە ئەگەر تەواوی بکەن زۆرترین کاریگەری پۆزتیفی لەسەر ژیانتان دەبێ؟ کاتێک دڵنیا بوون کە ئامانجی سەرەکیتان دۆزیوەتەوە لە خۆتان بپرسن چه هۆکارێکە کە دیاریکەری خێرایی منە لە گەیشتن بۆ ئامانجە؟ بۆچی تا ئێستا پێی نەگەیشتون؟ چ تایبەتمەندێک ئەمن لە پێشکەوتن و گەیشتن بە ئامانجەکەم دەگێڕێتەوە؟ وەڵامەکەی هەرچی بوو بۆ لە ناوبردنی ئەو بربەستە سەرەکیە هەوڵ بدەن بە هەر شێوە و بە هەر جۆرێک بێ کارەکەتان دەست پێ بکەن. هەر کارێک بێ گرنگ نییە، تەنیا گرنگ ئەوەیە دەست پێ بکەن. 12. هەر جارەی بەرمیلێک بەرەو پێش بڕۆن. ئەو کەسانەی توانایەکی ناوەندیان هەیە دەتوانن کاری گەورە جێبەجێ بکەن، بە مەرجێک هەموو جارێ تەواوی هێز و توانایی خۆیان لەسەر کارێک کۆبکەنەوە. سامۆئیل ئێسمایلس. پندێکی ئینگلیزی هەیە کە دەڵێ 1 مەتر 1 مەتر دژوارە، بەڵام 1 سانت 1 سانت وەک ئاو خواردنەوەیە. یەکێک لە باشترین ڕێگاکانی زاڵبوون بەسەر تەمبەڵیدا ئەوەیە کە لە جیاد ئەوەی کە بیر لە تەواوی کاری بەردەمتان بکەنەوە، تەنیا بیر لەو بەشە بکەنەوە کە ئێستاکە ئەنجامی دەدەن. یەکێک لە باشترین ڕێگاکانی خواردنی بۆقی گەورە پارو بە پارو خواردنێتی. کۆنفۆشیۆس دەڵێ سەفەرێکی 1000 فەرسەنگی بە هەڵگرتنی هەنگاوێکی سادە دەست پێ دەکرێت. ئەوە یەکێک لە ڕێگا چارە گەورەکانی زاڵبوون بەسەر تەمبەڵیدا و ئەنجامدانی کاری زیاتر لە کاتی کەمتردایە. چەند ساڵ لەمەوبەر بەناودڵی سەحرای ئەفریقادا، یان باشتر بڵێم سەحرای تانزڕۆفت کە لە قوڵایی خاچی ئەلجەزایری ئێستادایە تێدەپەڕی. ئەو کات چەند ساڵێک بوو فەڕەنساویەکان ئەو شوێنەیان جێهێشت بوو. سەکۆکانی سوتەمەنی و بەنزیخانەکان کە سەردەمانێک لەو شوێنە کەڵکیان لێوەرگیرا بوو، هەر هەمیان وەک کەلاوەیان لێهات بوو. ئەو سەحرایە نزیکەی 800 کیلۆمەتر پانایی هەبوو. هیچ ئاسەوارێکی ئاو و خواردن و تەنانەت چڵە جیا و پەلەوەرێکی لێبەدی نەدەکرا. بیابانێکی کاچی بە کاچی، ڕاست وەک کارێژێکی پان و بەرین کە بە لمێکی زەردا پۆشرابێ و بۆ هەر لایەک دەدڕوانی ئاسۆیەکی دوور و درێژت دەدی. لە ماوەی ساڵانی ڕابردوو زیاتر لە 1300 کەس لە کاتی تێپەڕبوونیان بەو سەحرایەدا گیانیان لەدەستدا بوو. زۆر جار خیز و لم ڕێگاکانیان دادەپۆشی و ڕێبوارەکان لە تاریکی شەودا ون دەبوون. فەڕەنساویەکان بۆ ئەوەی ڕێگا ون نەکەن، هەر بە نێوانی 5 کیلۆمەتر بەرمیلە نەوتێکی 55 گاڵۆنیان دانابوو. هەر بۆیە بە درێژایی ڕۆژ لە هەر شوێنێک بوایەن بەرمیلە نەوتمان دەبینی کە هەر یەکە 5 کیلۆمەتر لەویتر دوور بوو. تەنیا کارێک کە دەبوو بیکەین ئەوە بوو کە خۆمان بە بەرمیلەکەی پێشتر بگەێنین. لە ئاکامدا توانیمان گەورەترین سەحرای جیهان بە شێوەی بەرمیل چوونە پێش تێپەڕ. ئێوەش بەم شێوەیە دەتوانن گەورەترین کاری خۆتان لە ژیاندا هەنگاو بە هەنگاو ڕاپەڕێنن. ئەرچی ئێوە ئەوەیە کە تا ئەو شوێنەی چاوتان دەبینێ بەرەو پێش بڕۆن و هەنگاو بە هەنگاو بەرەو پێش ڕێگە ببڕن. بۆ ئەنجامدانی کاری گەورە دەبێ بە باوەڕێکی پتە و بە خاتر جەمی هەنگاو بنن تا بتوانن هەنگاوی دواتر بە خێرایی هەڵگرن. بۆ هەبوونی ژیان و پیشەیەکی لەبار دەبێ هەر جارەی کارێک بەدەستەوە بگرن. ئەو کات باش و خێرا جێبەجێ بکەن و دواتر وەدوای کارێکی دیکە بکەون. بۆ گەیشتن بەسەر بەخۆیی ماڵی دەبێ هەر مانگەی هەندێک لە داهاتی خۆتان پاشەکەوت بکەن و بەو پێگەشت ساڵێک بەم شێوەیە درێژە بدەن. بۆ ساغی و سەلامەتی لەش هەمیشە کەمێک کەمتر بخۆن و کەمێک زیاتر وەرزش بکەن و ئەو کارە هەموو ڕۆژێک درێژە پێ بدەن.
بۆ زاڵبوون بەسەر تەمبەڵیدا و ئەنجامی کاری گەورە ئەوەندە بەسە کە یەکەم هەنگاو بەرەو ئامانجەکەتان هەڵگرن و پاشان هەنگاوی تر و سەرنجام هەر جارەی بۆشکەیەک بەرەو پێش بڕۆ. بۆقەکە قودە. هەر ئامانج ئەرگ یان پرۆژەیە کە تا ئێستا بۆ گەیشتن و ئەنجامدانیان تەمبەڵیتان تێدا کردووە هەڵبژێرن و دەست بەجێ یەکەم هەنگاو هەڵگرن. زۆر جار بۆ دەستپێکردن تەنیا کارێک کە دەبێ بیکەن ئەوەیە کە دابنیشن و لیستەیەک لە تەواوی ئەو قۆناغانەی کە دەبێ بۆ ئەنجامدان و گەیشتن بە ئامانج تێپەڕیان بکەن ئامادە بکەن. دوایی دەست بەکار بن و یەکەم کار جێبەجێ بکەن، پاشان قۆناغی دووهەم و هەر بەم شێوەیە تا کۆتایی. لە کۆتاییدا لە ئاکامی وەدەسات و سەرسوڕماو دەبین. 13. خۆتان لە ژێر گوشار بنێن. یەکەم مەرجی سەرکەوتن ئەوەیە کە تەواوی هێزە فکری و جەستەی یەکان بە شێوەیەکی بەردەوام و ماندوونە ناسانە لەسەر مەسەلەیەک کۆبکەنەوە. تۆماس ئەدیسۆن. دنیا پڕە لە کەسانێک کە چاوەڕوانن کەسێک پەیدا بێ و هانیان بدە تا ببنە ئەو کەسەی کە ئاواتیانە. کێشەکە لەوەدایە کە هیچ کەس بەنیاز نییە بە هانایانەوە بێ و هانیان بدە. ئەو جۆرە کەسانە لە شقامدا چاوەڕوانی هاتنی سیارەکن سواری بن، بەڵام لەو شقامەدا هیچ سیارەیەک تێناپەڕ. لە کۆتاییدا ئەگەر ئەو کەسانە بۆ خۆیان جڵەوی کاروباری ژیانیان بەدەستەوە نەگرن، لەوانەیە تەمەنێک لە چاوەڕوانیدا بمێنەوە و بەداخەوە ئەوە کارێکە کە زۆربەی خەڵک دەیکەن. تەنیا لە سەدادووی خەڵک دەتوانن بەبێت چاودێری و سەرپەرشتی کارەکانیان ئەنجام بدەن. ئێمە ئەو کەسانە بەڕێبەر ناو دەبین و دەخوازین ئێوەش لە دەستەی ئەو جۆرە کەسانە بن. ئەرچیەوە ئەوەیە کەوا ڕابێن کە خۆتان لە ژێر گوشار بنێن و چاوەڕوانی ئەوە نەبن کە کەسێک پەیدا بێ و کارەکانتان بۆ جێبەجێ بکەن. ئێوە دەبێ بۆقەکانی خۆتان بۆ خۆتان هەڵبژێرن و پاشان بە پێی گرنگی قوتیان بدەن، بەڵام دەبێ کامیان لە هەمیان ناشرینترە سەرەتا ئەویان قوددەن. ئەو پێوەرانەی کە بۆ کار و کردداری خۆتان لە بەرچاوی دەگرن دەبێت لە هەر پێوەرێکی کە کەسانی تر بۆ ئێوەی دیاری دەکەن لەسەرتر بێ. بەڵێن بە خۆتان بدەن کە کەمێک زووتر کارەکانتان دەست پێ بکەن، کەمێک زیاتر کار بکەن و کەمێک زۆرتر لەسەر کارەکانتان بمێننەوە. هەمیشە بەو ڕێگایانە دەبڕۆن کە زووتر بە مەقسەد دەگەن و مەودایەکی زیاتر دەبڕن. زیاتر لەو ئەرکەی کە بۆ جێبەجێکردنی پوڵتان دەدەنێ کار بکەن. ناتانیل براندۆن دەروون ناسی بەناوبانگ نەفس بەرزی بەم شێوەیە پێناسە دەکات، ڕێز و حورمەت و بایەخێک کە هەر کەس لای خۆی هەیەی. بەواتایەکی دیکە ئەو ڕێز و حورمەتەی مرۆڤ بۆ خۆی دادەنێ. ئێوە بەو کارانەی کە لە جێبەجێکردنیدا سەرکەوت و یان بە پێچەوانەوە شکست خواردو دەبن دەتوانن بایەخ و حورمەتی خۆتان بەرنە سەر یان دایبەزێنن. سەرنجڕاکێش ئەوەیە کە کاتێک خۆتان لە ژێر گوشار دەنێن و کاری زیاتر دەکەن هەستێکی باش و بەرزتان دەرحەق بە خۆتان دەبێت. وابیر بکەنەوە کە هەواڵێکی بەپەلەتان پێدەگا و دەبێت سبەی بۆ ماوەی مانجێک شار بەجێ بێڵن. چ کارێکە کە ئەگەر قەرار بێ بۆ ماوەی مانجێک دوور بکەونەوە لە 100% دەبێ پێش ڕۆیشتن لە جێبەجێبوونی دڵنیابن ئەو کارە هەرچی هەیە هەر ئێستا بۆ جێبەجێکردنی دەست بەکار بن و تەواوی بکەن. یان ئەوەی کە هەر ئێستا پەیامی بانکێشتنتان بۆ هاتووە کە تێیدا هاتووە سەفەرێکتان وەک پاداش بۆ دیاری کراوە و تەواوی خەرجی و پێداویستیەکانیشتان بەخۆڕاین، بەڵام دەبێ سبەی ئەو سەفەرە بکەن. ئەجینا کەسی تر بە جێگای ئێوە دەنێرن. چ کارێکە کە بەنیازن پێش ڕۆیشتنتان بۆ سەفەر دەبێت تەواوی بکەن تا بتوانن چێژ لە سەفەرەکە وەرگرن و بە خاتر جەمی ڕای بوێرن. ئەو کارە هەرچی هەیە دەست بەجێ بۆ ئەنجامدانی وەخۆکەوە. مرۆڤە سەرکەوتوەکان بەردەوام بۆ گەیشتن بە پلەکانی سەرتر گوشار بۆ خۆیان دێنن، بەڵام کەسانی سەرنەکەوتوو پێویستیان بە هاندەر و ڕێنوێنێکەیە و دەبێت کەسانی تر فشاریان بۆ بێنن. یەکێک لە باشترین ڕێگەکانی زاڵبوون بەسەر تەمبەڵیدا کارکردنە بە شێوەیە کە وابزانن تەنیا ڕۆژێکتان بۆ ئەنجامدانی ئەو کارە دەرفەت ماوە تا گرنگترین کارەکانتان پێش چوونە سەفەر و شار بەجێهێشتن تەواو بکەن. بە لە ژێر گوشارنانی خۆتان کاری زیاتر و باشتر لە ماوەیەکی کەمتردا جێبەجێ دەکەن. ئەو کار دەبنە مرۆڤێکی کارلێهاتوو سەرکەوتوو دەرحەق بە خۆتان هەست بە ڕەزامەندی دەکەن و وردە وردە وا ڕادێن کە کارەکانتان خێراتر ئەنجام دەن و هەر ئەو خۆبەرزە لە تەواوی ماوەی ژیانتان بۆ ئێوە سوودبەخش دەبێت. بۆقەکە قود. بۆ هەر کارێکە دەیکەن زەمانی تەواوبوونی دیاری بکەن، شێوازی گوشارهێنان دابڕێژن، چاوەڕوانی ئەنجامدانی کاری زیاتر لە خۆتان بکەن. کاتێک ماوەیەک بۆ تەواوبوونی کارێک دیاری دەکەن هەوڵ بدەن لەو ماوەیەدا و بگرە زووتریش تەواوی بکەن. پێش ئەنجامدانی کار و پرۆژە و پلانە گەورەکانتان تەواوی قۆناغەکانی جێبەجێکردنی لە لیستەکەیدا یادداشت بکەن. ئەو کات دیاری بکەن کە بۆ جێبەجێکردنی هەر بەشە لە کار
چەند خولەک و کاتژمێرتان مۆڵەت هەیە پاشان بەرنامەی ڕۆژانە و هەفتانە دابڕێژن و ئەو ماوە زەمانی کە بۆ ئەنجامدانی هەر کام لەو کارانە تایبەتی دەدەن دیاری بکەن. چواردە تواناییەکانی خۆتان زیاتر بکەن. تەواوی دەسمایەکانی خۆتان لە شوێنێکدا کۆ بکەنەوە، هەموو توانایەکانی مێشتی خۆتان خڕ بکەنەوە و تەواوی هێز و وزە و توانایەکانی خۆتان بۆ زالبوون بەسەر بابەتێکدا جێگیر بکەن. جان هاگای. بنەمای کەرەستەی کارکردن و سوودوەرگرتنی تاچی ئێوە لە هێزە جەستەیی و فکری و سۆزیەکانی ئێوەدا شاردراوەتەوە. یەکێک لە گرنگترین هۆیەکانی بەختەوەری و سوودوەرگرتنی تایبەتی پاراستن و زیادکردنی بەردەوامی ڕێژەی توانایەکانتانە. لەشی ئێوە وەک دەستگایەکە کە خواردن و خواردنەوە و حەسانەوەی گەرەکە تا وزەی پێویست بۆ جێبەجێکردنی کارە گرنگەکان دابین بکە. کاتێک کە بە تەواوی حەسانەوە دەتوانن 2 3 5 بەرامبەری کاتێک کەماندون کارەکانتان ڕێک و پێ بکەن. ڕاستیەکە ئەوەیە کە ئاستی کارکردنتان پاش 8 یان 9 سعات کار دێتە خوارەوە. هەر بۆیە ئەگەرچی کارکردن تا درەنگ وەخت هێندێک جار پێویستە، بەڵام شتێکی ئاشکرایە کە تاماوەی کارکردنتان درێژ بێتەوە ڕادەی کارکردنتان کەم دەبێتەوە. هەرچەندە زیاتر ماندوو بن چڵۆنایەتی کارتان خراپتر دەبێ و هەڵەی زیاتر دەکەن و لە ناکاو وەک پیلێک کە وزەی تەواو دەبێ ئیتر ناتوانن درێژە بەکار بدەن. ڕاستیەکە ئەوەیە کە لە شەو ڕۆژدا چەند کاتژمێرێکی تایبەت باشترین کاتی کارکردنن. ئێوە ئەم کاتانە دیاری بکەن و گرنگترین و دژوارترین کارەکانتان لەو ماوەیەدا جێبەجێ بکەن. زۆر کەس بەیانیان پاش خەوێکی باشی شەوانە سەرحاڵ و بەوزن، هەندێکی تر پاش نیوەڕۆیان، هەندێک کەس شەوانە و بە تایبەت ئاخری شەو ئاستی کارکردن و داهێنانیان زیاترە. یەکێک لە هۆیەکانی سەرەکی تەمبەڵی و سستی ماندووبوون یان دەستپێکردنی کارە لە کاتی ماندوێتیدا. لەو حاڵەتەدا وەک ماتۆڕی ترۆمبێلێک کە لە کاتی بەیاناندا ساردا ناتوانن کلیلی هەڵبوون و دەست بەکاربوون لێ بدەن. هەر کات هەست بە شەکەتی زۆر دەکەن و کارتان بۆ ئەنجامدان زۆرە و کاتی کەمیشتان هەیە، کارەکە ڕابگرن و بە خۆتان بڵێن ئەمن ناتوانم لە ڕاددە بەدەر کار بکەن. هەندێک جار باشترین کەڵک وەرگرتن لە کات ئەوەیە کە زوو بگەنەوە ماڵ و نزیکەی 10 کاتژمێر بخەون. بەم جۆرە هێز و توانایی تەواو بەدەست دێننەوە و ڕۆژی دوایی دەتوانن 2-3 بەرابەر کار بکەن و کارەکەشتان باشتر بێ لەوەی کە نەخەون و تا درەنگ وەخت درێژە بەکارکردن بدەن. توێژینەوەکان نیشانیان داوە کە ئەمریکیەکان بە شێوەیەکی ناوەندی لە بەراورد لەگەڵ کارێک کە دەیکەن حەسانەوە و خەوی تەواویان نییە. بە ملیۆن ئەمریکی بەهۆی کاری لە ڕاددەبەدەر و خەوی کەم تووشی پەرێشانی و ئالۆزی مێشک و بیر ئالۆزی بوون. یەکێک لە باشترین شێوەکان ئەوەیە کە شەوانە کاتژمێر 10 شەو بخەون و زۆر جار کەمێک زووتر خەوتن دەتوانێت ئاڵوگۆڕ لە ژیانتان پێک بێن. لە ئێمڕۆوە کەڵک لەم شێوازە وەرگرن، لە ماوەی حوتودا ڕۆژێکی تەواو کار مەکەن. لەو ڕۆژەدا بە شێوەیەکی گشتی لە جێبەجێکردنی هەر کارێک دووری بکەن. هیچ شتێک تەنانەت نامەیەکیش مەخوێندنەوە لە فکری قەرەبووکردنەوەی کارە دواکەوتووەکاندا مەبن. بەگشتی ئەو ڕۆژە چ پێنجشەمە بێت چه هەینی لە ئەنجامدانی هەر کارێکە گوشار بۆ مێشکتان بێنێ دووری بکەن. بە جێگای ئەوە سەیری فیلمێک بکەن، وەرزش بکەن، بە کورتی کارێک بکەن کە مێشکتان بەحەسێنێتەوە. ئەم ڕستەیەتان لەبیر بێکە ئاڵوگۆڕ پێکێنان لە کارەکاندا ماندوێتی لادەبە. لە ماوەی ساڵدا بۆ حەسانەوە و خۆشحاڵبوون بە شێوەیەکی گشتی لە کاتەکانی پشوو کەڵک وەرگرن، چ پشودانەکانی ئاخری حوتوو چ پشودانەکانی 1 یان 2 حوتووی. هەمیشە پاش پشودانەکان وزە و توانایی باشترتان بۆ کارکردن دەبێت. لە ماوەی هەفتەدا شەوانە زوو خەوتن، لە ئاخری هەفتەدا زوو خەوتن و هەر هەفتە ڕۆژێکی تەواو حەسانەوە وزەی کاریتان زیاتر دەکەن. بەم توانایی بەدەستێنانەوەیە دەتوانن بەسەر تەمبەڵیدا زاڵ بن و کارە گرنگ و سەرەکیەکان خێراتر و باشتر لە وەختە کە دەتانەوێ بێ حەسانەوە کار بکەن جێبەجێ بکەن. بێت گەلەوانە بۆ ئەوەی وزە و تواناییتان لە کەمینەدا دەبێ ئاگاداری جۆری خواردنەکانتان بن. خواردنی بەیانیان دەبێ پرۆتینی زۆر و چەوری و قەندی کەم بێ. خواردنی نیوەڕۆ زەڵاتە و مریشک و ماسی بێ. لە جۆرەکانی شیرینی و شەربەت و ئەو خۆراکانەی خوێ و شەکر و ئاردی سپیان زۆرە خۆ ببوێرن. لە خواردنەوەی بیپسی و نوقڵ و شیرینی خۆ بپارێزن. بە شێوەیە خۆراک بخۆن کە گوایە وەرزشکارێکن لە ئاستی جیهانیدا و بڕیارە لە چێبڕچێدا بەشدار بن. ئێوە پێش دەست پێکردنی کار لە بەیانیدا وەک ئەو قارەمانن. بە خواردنی چێشتە کەم چەوری و باشەکان، وەرزشکردنی ڕێک و پێک و بەردەوام و حەسانەوەی زۆر دەتوانن کارەکانتان باشتر و ئاسانتر جێبەجێ بکەن و لە بەراورد لەگەڵ پێشدا جۆرە ئاسوودەیی و ڕەزامەندیەک وەدەستێنن.
لە کاتی دەستپێکردنی کاردا هەرچەندە هەستان باشتر بێ کەمتر تووشی سستی و تەمبەڵی دەبن و زیاتر حەز دەکەن کارەکانتان تەواو بکەن و کاری تر دەست پێ بکەن. هەبوونی هێز و وزەی زۆر بۆ بردنەسەری ئاستی کار و بەختەوەری لە ژیاندا پێویستە. بەم جۆرە دەتوانن بە کەڵک وەرگرتن لە وزە و توانایی زۆری خۆتان لە هەر کارێکدا سەرکەوتنی فرەمەزن وەدەست بێنن. بۆقەکە قوتدا چاوخشاندنێک بەسەر ڕادەی هێز و توانایی و جۆرەکانی خواردن و خەوتنی خۆتاندا بکەن و بۆ بردنەسەری ڕادەی هێز و ساغی خۆتان هەوڵ بدە وەڵامێکی ئەم پرسیارانە بدەنەوە. کام چاڵاکی لەشی خۆم زیاتر بکەم؟ کام چاڵاکی لەشی خۆم کەمتر بکەمەوە؟ بۆ ئەوەی شێوەی کارکردنم باشتر بکەم دەبێت چ چاڵاکیەک دەست پێ بکەم؟ ئێستاکە چ کارێک سەلامەتی من دەخاتە مەترسیەوە و دەبێت لە جێبەجێکردنی خۆ ببوێرم؟ وەڵامی ئێوە هەرچی هەیە هەر لە ئیمڕۆوە دەست بەکار بن. 15. خۆتان بۆ چاڵاکی زیاتر هان بدەن. ڕاوەستن لە بەرامبەر بەسەرهاتە گەورەکان و هەوڵدان بۆ سەرکەوتنی مەزن و چاڵاکی داهێنەرانە خۆشی و چێژێکی زۆر بە مرۆڤ دەبەخشن. ئانتوان دۆسیانت ئێگزۆپێری. بۆەوەی کە لە بەرزترین ئاستی توانایی و لە باشترین حاڵەتی جەستەیی و دەرونی دابن دەبێت لە مەیدانی کار و تێکۆشاندا وەک یاریزانێک بن کە ڕاهێنەر و هاندەرەکەشی هەرخۆیەتی. لە سەدا 95 هەستەکان باشیان خراپ پەیوەندیان بەوەوە هەیە کە لە هەر چرکەیەکدا چۆن لەگەڵ خۆتان دەدوێن. گرنگەوە نییە کە چ ڕووداوێکتان بۆ پێشدێ، بەڵکو ڕاوەکردن و لێکدانەوەی ئێوە لەو ڕووداوانەیە کە دیاریکەری جۆری هەستی ئێوەیە. لە ڕاستیدا ئەوە بۆچوونی ئێوە لە ڕووداوەکانە کە ئەنگێزە و سەبەبتان پێدەبەخشەیان لێتان وەردەگرێتەوە، وزەتان پێدەدا یان لە وزە و تواناییتان کەم دەکاتەوە. بۆی خۆتان هاندەری خۆتان بن و ئەنگێزە بە خۆتان بدەن دەبێ ڕوونبینێکی بە تەواومانابن، دەبێ بڕیار بدەن کە بە وشە و کار و کردداری کەسانی دەوروبەر وەڵامی باش بدەنەوە. نابێ ڕێگە بدەن کە کێشە ڕووداوەکانی ڕۆژانە کاریگەری لەسەر هەست و دەروونتان دابنێن. ڕادەی نەفسبەرزی ئێوە ئەوەی کە چەندە خۆتان خۆش دەوێ و چەندە ڕێزی خۆتان دەگرن لەسەر ئەنگێزە و خۆڕاگری و بەردەوامبوونی ئێوە کاریگەر دەبێ. بۆی کە نەفسبەرزیتان زیاتر بێ دەبێ بە باشی خۆتان بدوێنن. بۆ نمونە بڵێن خۆم خۆش دەوێ. ئەوەندا وڕستەیە بڵێنەوە تا لە دەروونەوە باوەڕ بەو قسەیە بکەن و بە شێوەیەک بجوڵێنەوە کە گوۆیە کەسایەتیەکن بە ئاکار و کردەوەیەکی زۆر زۆر باش. کاتێک کەسانی تر لێتان دەپرسن حاڵتان چۆنە هەمیشە بڵێن زۆر باشم. گرنگ نییە کە هەستی واقعی ئێوە لەو کاتەدا چۆنە و ژیانتان چۆن دەگوزارێ، تەنیا ئیرادە بکەن خۆشحاڵ و گەش بمێننەوە. دەڵێن ئێوە نابێ هەرگیز کێشە و گیر و گرفتەکانتان لەگەڵ کەسانی تر باس بکەن، چونکە لە سەدا هەشتای خەڵک بە هیچ جۆر بایەخ بە کێشەکانتان نادەن. لە سەدا 20ەکەی تریش لەوەی کە دەیبینن کێشە و گرفتان بۆ پێشاتوە بە جۆرێک خۆشحاڵن. زۆربەی دەروونناسان لە توێژینەوەکانی خۆیاندا بەو ئاکەمە گەیشتون کە ڕوونبینی گرنگترین تایبەتمەندیەکە بە کەڵک وەرگرتن لێ دەتوانن کامەرانی و سەرکەوتنی تایبەتی و پیشەیی خۆتان زیاتر. مرۆڤ گەشتبینەکان پەیڕەوی لەو سێ تایبەتمەندیە دەکەن کە هەمیان لە ڕێگای مەشق و دووپاتکردنەوە فێری بوو. یەکەم، مرۆڤ گەشتبینەکان لە هەر کارێکدا سەرنج دەدەنە لایەنە باشەکانی ئەو کارە بێ ئەوەی کە زۆر بیر لەوە بکەنەوە کە چ کێشەیەکیان بۆ پێشدێ. بە دوای شتە باش و سوودبەخشەکانەوەن، شتێکی سەیریش نییە کە هەمیشە وەدەستیان دێنن. دووەم، کەسانی خۆشببین لە هەر شکست و کێشەیەک هەمیشە دەرس و عیبرەتێکی باش وەردەگرن. ئەوان باوەڕیان وایە کە کێشەکان ئێمە لە کارکردن ڕناگرن بەڵکو فێری وانەی ترمان دەکەن. بە بۆچوونی ئەوان هەر شکست یان بربەستێک دەرسێکی پڕبایەخی تێدایە کە بە کەڵک وەرگرتن لی دەتوانن پێشکەوتنی زیاتر وەدەست بێن و پێدا دەگرن لەسەر فێربوونی ئەوانەیە. سێهم، کەسانی ڕوونبین بۆ هەر کێشەیەک و پێشاتێک بە دوای ڕێگا چارەیەکدا دەگەڕێن. ئەوان لە کاتی توشبوونیان بە گیر و گرفتەکان بە جێگای هاوار و ناڵە و گلەیکردن و خەتابارکردنی کەسانی دیکە هەوڵ دەدەن ڕێگا چارەیەکی شیا و گونجاو بۆ مەسەلەکە بدۆزنەوە و لە خۆیان دەپرسن ڕێگا چارە چییە؟ ئێستا دەتوانین چی بکەین؟ هەنگاوی دواییمان چی دەبێت؟ سەرڕای ئەمانەش ئەو جۆرە کەسانە بەردەوام بیرکردنەوە لە ئامانجەکانیان دەکەنەوە. ئەوان لە جیاتی زۆر بیرکردنەوە لە ڕابردوو بیر لە داهاتوو ئەو کارانەی کە دەبێت بیان کەن دەکەنەوە، بەواتایەکی دیکە هەمیشە چاویان لە پێشەوەیە نەک لە دواوە. ئەگەر بە بەردەوامی بیر لە ئامانجەکانتان بکەنەوە و زیاتر قسەیان لەسەر بکەن باشتر دەتوانن لەسەریان جێگیر بن و وزەیەکی زیاتریش بۆ ئەنجامدانی کارەکانتان بەدەست دێنن. هەستی باوەڕ بەخۆبوونتان زیاد دەبێ و
ژیانتان لەژێر فەرمانی خۆتاندا دەبینن. سەرنجام هەرچەندە مرۆڤێکی ڕوونبینتر بن و هەست بەوە بکەن کە خواستێکی زیاترتان بۆ ئەنجامدانی کار هەیە، زیاتر هان دەدرێن کە کارەکەتان دەست پێ بکەن و هەروە زیاتر پێدا دەگرن کە درێژە بەکار بدەن. بۆقەکە قوددەن. بیر و بۆچوونەکانتان بخەنە ژێڕکێفی خۆتان و لەبیرتان بێ کە بیر لە هەرچی بکەنەوە دەتوانن پێی بکەن. تەنیا بیر لە شتێک بکەنەوە کە بەڕاستی دەتانەوێت ببنە خاوەنی، نەک ئەو شتانەی کە ناتانەوێت. هەمیشە بە شێوەیەکی ئیجابی بیر بکەنەوە، چون بەرپرسیارەتی تەواوتان لە بەرامبەر خۆتان و ئەوەی کە بۆتان دێتە پێش لە ئەستۆدایە. کەسانی تر خەتابار و سەرکۆنە مەکەن، هەوڵ بدەن بە جێگای بیان و هێنانەوە پێشکەوتن وەدەست بێنن. بیر و مێشک و وزەی خۆتان لەسەر ئەوەی کە دەتانەوێ یاریدەدەری پێشکەوتنی ئێوە بێ جێگیر بکەن و ئەو کات لەوەی کە بۆتان دێتە پێش سەرتان سوڕ دەمێن. 16. لە شێوازی تەمبەڵی داهێنەرانە کەڵک وەرگرن. هەمیشە بۆ جێبەجێکردنی ئەرک و کارە سەرچیەکانتان کات دیاری بکەن. بۆ ئەنجامدانی کارەکانی سبەی ئیمڕۆ بەرنامەدا ڕێژن. چەند کاری گچکە بەڵام گرنگ هەر سەرەتای ڕۆژ جێبەجێ بکەن، پاشان ڕاستەوخۆ دەست بە کارە گرنگەکان بکەن و تا کاتی تەواوبوونیان درێژەیان پێ بدەن. بۆردۆم ریپۆرتز. یەکێک لە گرنگترین و کاریگەرترین شێوازەکانی بردنەسەری ڕادەی کارکردنی تاچی کەڵک وەرگرتن لە شێوازی تەمبەڵی داهێنەرانەیە. بە کەڵک وەرگرتن لەو شێوازەیە کە دەتوانن ئاڵوگۆڕ بەسەر ژیانتاندا بێنن. ڕاستیەکەی ئەوەیە کە هیچ کەس و تەنانەت ئێوەش ناتوانن هەموو کارەکانتان جێبەجێ بکەن. هەر لەبەر ئەوە پێویستە لە ئەنجامدانی هێندێک لە کارەکانتان تەمبەڵی بکەن. بەواتایەکی دیکە دەبێ ئەو بۆقانەی کە گچکەترن و کەمتر ناشرینن نەیان خۆن و لە جیاتیان گەورەترین و ناحەسترین بۆق بۆ خواردن هەڵبژێرن. جیاوازی نێوان کەسانی کارلێهاتوو کەسانێک کە ئاستی کارکردنیان نزمە لەوەدایە کە ئەنجامدانی چ کارگەلێک بۆ دوایە هەڵدەگرن، چونکە لە هەر حاڵدا دەبێت لە ئەنجامدانی هێندێک کاردا تەمبەڵی بکەن. هەر لە ئیمڕۆوە بڕیار بدەن کە کارە کەمبایەخەکان ئەنجام نەدەن و بزانن کە چ کارێک لە پێشکەوتنی ئێوەدا دەوری گرنگی نییە. بە کەسانی تری بسپێرن و لە بەرنامەی کارەکانتان لای بدەن و خۆتان لەسەر بۆقە گەورەکان کار بکەن. ڕێگاکەی بەم شێوەیە کە بۆ دیاریکردنی ئەو کارانەی کە دەبێت لە پێشدا جێبەجێ بن دەبێت ئەو کارانەی کە لە ئاستێکی نزمدان وەلا بنرێن یان بۆ دوایە هەڵبگیرێن. کارێک کە گرنگتر و پێویسترە دەبێت کاتێکی زیاتری بۆ تەرخام بکەن و خێراتر جێبەجێ بکەن. بەڵام کارێکە لە خواردترە کارێکە کە دەتوانن دوایە جێبەجێ بکەن و کاتێکی کەمتری بۆ تایبەت بدەن. ئەویش لە حاڵێکدا ئەگەر بڕیار بێ بۆ خۆتان بیکەن. خاڵێکی گرنگ ڕادەی سەرکەوتنی ئێوە لە کەڵک وەرگرتنی باشتر لە وەخت و خستنە ژێڕچێفی ژیان تەنیا پەیوەندی بەوە هەیە کە تا چەندە بتوانن لە ئەنجامدانی ئەو کارانەی کە بایەخێکی ئەو تۆیان لە ژیاندانیە دەست هەڵگرن. یەکێک لە کاریگەرترین وشەکان لە بەڕێوەبەرایەتی زەماندا وشەی نایە، بەکارێک کە بۆ ژیان و کاتی ئێوە بایەخی زۆری نییە، وڵامی نابدەنەوە. ئەم وشەیە بە شێوەیەکی بەردەوام بڵێنەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە دەرفەتێکمان بۆ بەفیڕۆدانی کات نییە. بۆ ئەوەی کارێکی نوێ دەست پێ بکەن دەبێت کاری پێشترتان تەواو بکەن یان دەستی لێ هەڵگرن. دەستپێکردن پێویستی بە دەست هەڵگرتن هەیە، هاتنە ژوور پێویستی بە چوونە دەر هەیە. تەمبەڵی داهێنەرانە لە ڕاستیدا بڕیاردانێکی بیرمەندانەیە لەسەر ئەوە کە چ کارگەلێک لە مەودووە نابێ ئەنجام بدرێن. زۆربەی خەڵک لە ئەنجامدانی کارەکانیاندا بە شێوەیەکی نەزانانە تووشی سستی و تەمبەڵی دەبن. ئەوان بێبیرکردنەوە لە ئەنجامدانی هێندێک کار خۆ دەبوێرن و لە ئاکامدا گرنگترین و گەورەترین کار بۆ دوایە هەڵدەگرن. ئەو کارێک کە دەتوانێت لە درێژخایەندا کاریگەریەکی باشی لەسەر ژیان و پیشەکەیان هەبێ بە هەر نرخێک بێ دەبێت ئێوە لەو شێوە بیرکردنەوەیە خۆ بپارێزن. کاری ئێوە ئەوەیە کە بە شێوەیەکی عاقلانە و دروست لە ئەنجامدانی ئەو کارانەی کە بایەخێکی کەمتریان هەیە دەست هەڵگرن و تا کاتی زۆرترتان لەبەردەستدا بێ بۆ ئەنجامدانی ئەو کارانەی کە بەڕاستی دەتوانن کاریگەریان لەسەر ژیان و پیشەتان هەبێ. هەمیشە پێداچوونەوەتان بەسەر ئەرک و بەرپرسیارەتەکاندا هەبێ و ئەو کارانەی کە دەبنە هۆی بەفیڕۆدانی کاتێکی زۆری ئێوە و لە هەمان کاتدا جێبەجێکردنیشیان سوودێکی ئەوتۆی نابێ دیاری بکەن. ئەوە کارێکە کە هەرگیز کۆتایی نایە و دەبێ هەمیشە بیکەن. نمونەیەکتان بۆ دێنمەوە. یەکێک لە هاوڕێکانم لە کاتی ساڵبوونیدا زۆر حەزی لە یاری گۆڵف بوو. ئەو هەر هەفتە 3-4 جار هەر جارەی 3-4 کاتژمێر یاری دەکرد. پاش چەند ساڵ کارێکی پەیدا کرد و ژنی هێنا و بوو بە خاوەنی 2 منداڵ. بەڵام ئەم جارش 3-4 جار لە حوتودا ئەم یاریەی دەکرد تا ئەوەی بۆ ئاکامە گەیشت کە ئەم یاریکردنەی بۆتە هۆی پێشهاتنی زۆر کێشە لە ماڵ و شوێنی کارکردنی. تەنیا ڕێگای ئەوە کە بتوانێت جڵەوی کاروباری ژیانی بەدەستەوە بگرێ ئەوە بوو کە
کە چەند کاتژمێرێک لەم یاریەی لە بەرنامەی ژیانی لابەرێ. چاوێک بەسەر بەرنامەکانی کاتی کارکردنت بجێڕن و بزانن کامیان گرنگ نین. چاولێکردنی بەرنامەکانی تەلەڤیزیۆن کەم بکەنەوە و لە جێگەی ئەوە کاتی زیاتر بۆ بنەماڵە و متاڵا و وەرزش و هەر کارێک کە یارمەتی پێشکەوتنتان دەدا تایبەت بدەن. سەیری چالاکیەکانتان بکەن. کامە کارن کە دەتوانن جێبەجێیان نەکەن، کامە کارن کە ئەنجامدانیان بۆ دوایە هەڵدەگرن. هەر لە ئیمڕۆوە لە تەمبەڵی داهێنەرانە لە کارەکانت کەڵک وەرگرە. لە هەر کات و لە هەر شوێندا ئەو کارانەی ڕادەی گرنگبوونیان کەمە لە بەرنامە لایان بدەن و وڵامی نایان بدەنەوە. ئەو شێوە بیرکردنەوە گۆڕان لە ژیانتان پێک دێنێ. بۆقەکە قودە. هەمیشە لە خۆتان بپرسن ئەگەر ئەم کارم نەدەکرد بە سەرنجدان و بەو زانست و ئاگاداری ئیمڕۆ هەمە داخۆ ئیمڕۆ ئەم کارم دەکردیانە. کار و چالاکیەکانتان بە پێی بارودۆخی ئیمڕۆیتان هەڵسەنجێنن. ئەگەر ئەو کارە پێویست نییە ئەنجام بدرێ وا باشترە جێبەجێکردنی بۆ دوایە هەڵگرن. 17. سەرەتا دژوارترین کار جێبەجێ بکەن. هەرچەند تەمەنم زیاتر دەبێ زیاتر دڵنیا دەبم کە جیاوازی گەورەی مرۆڤەکان، جیاوازی نێوان مرۆڤە بەهێز و بێهێزەکان، گەورە و گچکەکان لەوەدایەکە مرۆڤە گەورەکان کاتێک ئامانجێکیان دیاری کرد دوو ڕێگا لە بەردەم خۆیان دادەنێن، یان مەرگ یان سەرکەوتن. سێر تۆماس فاوێل باکستۆن. یەکێک لە ڕێگاچارەکانی زاڵبوون بەسەر تەمبەڵیدا و جێبەجێکردنی کاری زیاتر و بە شێوەیەکی خێراتر ئەوەیە کە سەرەتا دژوارترین کارە جێبەجێ بکەن. لە ڕاستیدا ئەو کارە هەمان خواردنی بۆقەکە دەبێ بیخۆن. ئەو کارە یەکێک لە گرنگترین و لە هەمان کاتدا بەسوودترین شارەزاییەکانی بواری بەڕێوەبەرایەتیە. بۆ بەدیهێنانی ئەو خوا و پەیداکردنی ئەو شارەزاییە دەبێ پەیڕەوی لەم چەند خاڵانەی خوارەوە بکەن. لە کۆتایی ڕۆژدا بۆ ڕۆژی دواتر و لە کۆتایی حوتودا بۆ حوتوی داهاتوو لیستەی ئەو کارانەی کە دەبێت جێبەجێیان بکەن ئامادە بکەن. بە سوودوەرگرتن لە شێوازی ئەلفبێ و ڕێسای 8 بە 20 پێداچوونەوەیەک بەسەر لیستەکەدا بکەن و گۆڕانێکی تێدا پێک بێنن. لە ناو کار و ئەرکەکاندا کاری ئەلف یەک گرنگترین کاری ئێوەیە. دیاری بکەن و جێبەجێ بکەن. ئەوە کارێکە کە ئەنجامدانیان ئەنجام نەدانی زۆرترین کاریگەری لەسەر ژیانتان دەبێت. هەر شتێک بۆ دەستپێکردن و تەواوکردنی کارەکە پێویستە ئامادەی بکەن تا بتوانن ڕۆژی دواتر کارەکە بە خاتر جەمی دەست پێ بکەن. مێزەکەتان ڕێکوپێک و خاوێن بکەنەوە. تەنیا گرنگترین کارێکە دەیکەن بۆقێک کە دەیخۆن لەسەر مێزەکە بمێنێتەوە. خۆتان بە ئەرکدار بزانن کە هەموو ڕۆژێ بێ ڕاوەستان و تەمبەڵیکردن پێش دەستپێکردنی هەر کارێک گرنگترین کار دیاری بکەن و بۆ ئەنجامدان هەڵی بژێرن. ئەم شێوەیە گشت ڕۆژێک بۆ ماوەی 21 ڕۆژ درێژە بدەن. دەبینن کە لە ماوەی کەمتر لە مانجێک کاردانەوەی کارەکانتان 2 بەرابەر دەبێت. ڕۆژ دەستپێکی بە دژوارترین و گرنگترین کارەکان ڕاست بە پێچەوانەی کارێکە کە زۆربەی خەڵک دەیکەن. بە ڕێکوپێکبوون لە کاردا لە ڕاستیدا سستی و تەمبەڵی لە ناخی خۆتاندا دەپژن و داهاتوێکی باش بۆ خۆتان مسۆگەر دەکەن. کاتێک ڕۆژتان بە دژوارترین کار دەست پێ دەکەن ئەو دەستپێکردنە زۆر باش و بەکەڵکە و بەرهەم و داهاتی زیاتری بەدواوە دەبێت. ئەو ڕۆژانەی کە دەست بەجێ گرنگترین کارتان دەست پێ دەکەن لە بەراورد لەگەڵ ڕۆژانی تر هەست بە توانایی زیاتر دەکەن. وا هەست دەکەن کە لە ژیاندا مرۆڤێکی بەسوود و کاریگەرن و باشتر جڵەوی کاروباری ژیانتان بەدەستەوە دەگرن. خۆتان وا ڕابێنن کە دژوارترین کارەکان لە هەوڵەوە دەست پێ بکەن و هەرگیز لەو عادەتە لامەدەن. ئەو کات دەبینن کە یەکێک لە مرۆڤە سەرکەوتوەکانی گۆڕەپانی ژیانن لە ناو توێژی خۆتاندا. بۆقەکە قودە. خۆتان بە شێوەی کەسێک ببینن کە بەردەوام بەرەو پێشکەوتن هەنگاو دەنێ. هەوڵ بدەن کاردانەوەی کارەکانتان زیاتر بێ و ئەوەندە درێژە بەو کارە بدەن کە خوی پێوە بگرن. یەکێک لەو ڕستە باشانەی کە دەبێ فێری بن و کەڵکی لێوەرگرن ئەوەیە تەنیا بۆ ئەمڕۆ. نیگەرانی ئەوە مەبن کە ئەو کارە دەبێتە هۆی ئەوەی کە بۆ هەمیشە بگۆڕێن. ئەگەر قسەی من وەردەگرن تەنیا بۆ ئیمڕۆ ئەو کارە بکەن. بە خۆتان بڵێن تەنیا ئیمڕۆ بڕیار دەدەم بەرنامەدا دەڕێژم و گرنگترین کارم جێبەجێ دەکەم. لەو کاریگەریەی کە ئەم شێوەیە لەسەر ژیانتانی دادەنێ بۆ خۆتان سەرتان سوڕ دەمێنێ. 18. کارەکەتان بە چەند بەشی بچووکتر دابەش بکەن. هەر شتێک کە خوی پێوە دەگرین لە دەستپێکدا بە شێوەی هەودایەکی باریکە، بەڵام هەر جار کە کارێک دووپات دەکەینەوە ئەو هەودایە ئەستورتر دەبێت تا لە ئاکامدا دەبێتە پەتێکی درێژ و ئەستور کە بۆ هەمیشە لە دەوری فکر و کردەوەی ئێمە دەهاڵێ. ئۆریسۆن سوێت ماردی. یەکێک لە هۆیەکانی سستی و تەمبەڵی و دواخستنی کارەکان ئەوەیە کە کاتێک لەگەڵ کارێکی گەورە بەرەو ڕوو دەبنەوە
زۆر دژوار و ئەستەمەوە بەرچاو دێ. یەکێک لەو شێوازانەی کە بۆ دابەشکردنی کاری گەورە بەسەر چەند کاری گچکەدا کەڵکی لێوەردەگیرێ شێوەی بڕینەوەی کاڵباسە. بە چاولێکردن و کەڵک وەرگرتن لەو شێوەیە دەتوانن هەر کارێک بەسەر چەند بەشی گچکەتردا دابەشکەن و هەر جارە بەشێکی لێ جێبەجێ بکەن. ڕاست وەک بڕینەوەی کاڵباسێکی گەورە و بەشبەشکردنی و خواردنی، یان وەک ئەوەی هەر جارەی بەشێک لە بۆقەکە بخۆن. لەباری دەرونیەوە دەستپێکردنی بەشێک لە کارێکی گەورە ئاسانترە لە دەستپێکردنی تەواوی ئەو کارە. زۆرجار کاتێک بەشێک لە کار دەست پێ دەکەن و تەواوی دەکەن، پێتان خۆشە بەشی دواتری کارەکەش جێبەجێ بکەن. بەم شێوەیە دەبینن تەنانەت پێشەوەی کە بۆ خۆشتان هەستی پێ بکەن تەواوی کارەکە کۆتایی هاتووە. خاڵێکی گرنگ کە دەبێت لە بیرتان بێ ئەوەیە کە پێویستی تەواوکردنی کاریان ئەوەی کە زۆرجار ناچاربوون بە تەواوکردنی کاری پێدەگوترێ لە ناخی زۆربەی مرۆڤەکاندا هەیە. بەو مانایە کاتێک کارێک دەست پێ دەکەن و تەواوی دەکەن، هەست بە خۆشحاڵی و هێزی زیاتر دەکەن. مرۆڤ بە شێوەیەکی سروشتی لە تەواوکردنی کاریان پرۆژەیەک هەست بە ڕەزامەندی دەکەن. ئەو هەست بە خۆشیکردنە دەبێتە هاندەرێک بۆ ئەوەی کارێکی نوێ دەست پێ بکەن و تا تەواوبوونی دەستی لێ هەڵنەگرن. هەرچەندە ئەو کارەی جێبەجێ دەبێ گرنگتر و مەزنتر بێ، ئەوە هەست بە خۆشیکردنەکەش زیاتر دەبێت. تا بۆقەکە گەورەتر بێ هەست بە وزەی زیاتر دەکەن. کاتێک بەشێکی بچووک لە کارەکە دەست پێ دەکەن و تەواویشی دەکەن، سەبەب و هۆی ئێوە بۆ دەستپێکردن و تەواوکردنی بەشی دوایی زیاتر دەبێ و بەم شێوەیە بەش کارەکە تەواو دەبێ و هەر هەنگاوێک کە بەرەو پێش هەڵی دەگرن هێز و تواناییتان پێدەبەخشێت. شێوازێکی تر کە دەتوانن بۆ ئەنجامدانی کارەکانتان کەڵکی لێوەرگرن شێوازی کوونکردنی پەنیری سوئیسیە. یعنی هەروەک بەشێکی گەورەی پەنیرەکە کون دەکەین، هەوڵ بدەین بە خۆخەریکردن بە کاریان بە واتایەکی تر بە تێکردنی کونێک لە کارەکە دەست بە جێبەجێکردنی بکەن. بۆ کەڵوەرگرتن لەم شێوەیە ئەوەندە بەسە بڕیار بدەن ماوەیەکی 5 تا 10 خولەک خۆتان بە کارەکەەوە خەریک بکەن، پاشان کارەکە ڕابگرن و دوای کارێکی تر بکەون. بەم شێوەیە پارویەک لە بۆقەکەتان دەخۆن و پاشکەمێک حەسانەوە کارەکە دەست پێ دەکەنەوە. کاریگەری و شوێندانانی ئەو شێوازەش هەروەک شێوازی بڕینی کاڵباسە. پاشەوەی کە کارەکەتان دەست پێ کرد، هەست بە خۆشی و گەشانەوە دەکەن، توانایی پەیدا دەکەن و وەجوڵە دەکەون و هاندەرێکی دەرونی هانتان دەدا. ئەوەندە درێژە بە کارەکەتان بدەن تا تەواوی دەکەن. لەو دوو شێوازە کاتێک کەڵک وەردەگرن کە کاریان پرۆژەکە زۆر گەورە بێ، چون کەڵک لێوەرگرتنیان دەبێتە هۆی ئەوە کە پێشی تەمبەڵی و ئەمڕۆ بە سبەیکردن بگرن. من دۆست و هاوڕێی زۆرم هەیە کە بڕیاریاندا بەلانی کەمەوە ڕۆژێ لاپەڕەیەکیان بەندێک بنووسن و هەر ئەوانە لە کۆتاییدا نووسەری زۆر سەرکەوتویان لێ هەڵکەوتووە. بۆقەکە قوددا. بۆ دەستپێکردنی کاری گەورە و ئالۆس کە لە چەند کاری گچکە پێکاتوە، لە یەکێک لەم دوو شێوازەی بڕینی کاڵباس و کونکردنی پەنیری سوئیسی کەڵک وەرگرن. تایبەتمەندیەکی هاوبەشی مرۆڤە کامەران و سەرکەوتوەکان ئەوەیە کە هەر هەمویان کارین. ئەو جۆرە کەسانە کاتێک تووشی بیر و بۆچوونێکی باش و نوێ دەبن، دەست بەجێ کاری لەسەر دەکەن تا بۆیان دەردەکەوێت تا چ ڕادەیەک دەتوانن کەڵکی لێوەرگرن، کەوایە کات بە فیڕۆمەدەن هەر لە ئیمڕۆوە ئەم شێوازانە تاقی بکەن. 19. بۆ هەر کارێک ماوەیەک دیاری بکەن. هیچ شتێک بەقەدەر کۆکردنەوەی هێز و توانایی لەسەر هێندێک لە ئامانجەکان هێز و وزە بە ژیان نابەخشێت. نیدۆ کیۆبین. استراتیژی پێکێنانی کاتی زیاتر پێویستی بەوە هەیە کە لەگەڵ خۆتان پەیمان ببەستن لە کاتە دیاریکراوەکاندا لەسەر کارە گەورەکان کار بکەن. بەشی زۆری ئەو کارە گرنگانەی ئەنجامیان دەدەن پێویستیان بە کاتی دیاریکراوی درێژماوە هەیە. توانایی ئێوە لە دەستەبەرکردن و دیاریکردنی ئەو کاتە سوودمەندانە بۆ ژیان و کار گرنگی زۆریان هەیە. فرۆشیارە سەرکەوتوەکان هەر ڕۆژەی ماوەیەکی دیاریکراو بۆ پەیوەندیگرتن لەگەڵ کڕیارەکان تایبەت دەدەن. ئەو کەسانە بە جێگای تەمبەڵی و خۆوە دوادان لە جێبەجێکردنی کارێک کە پێیان خۆش نییە بەرنامەدا دەڕێژن کە هەر ڕۆژ کارژمێرێکی دیاریکراو بە ئەنجامی بگێرن. بۆ نمونە 10 تا 11 بەیانی لەگەڵ مشتریەکان پەیوەندی دەگرن، پاشان خۆیان ئەرکدار دەکەن کە هەموو ڕۆژێ هەر لەو کاتە دیاریکراوەدا ئەو کارە تایبەتە بە پێی بەرنامە ئەنجام بدەن. هەندێک لە بەڕێوەبەرانی بەشی بازرگانی ڕۆژانە کاتێکی دیاریکراو بۆ پەیوەندی تەلەفۆنی ڕاستەوخۆکانی خۆیان تایبەت دەدەن تا بتوانن لەو ڕێگایەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاکام و دەرەنجامی کارەکانیان هەڵسەنجێنن. هەندێک کەس ڕۆژانە کاتێکی دیار بۆ نمونە 30 تا 6 خولەک بە وەرزش تایبەت دەدەن. زۆر کەس شەوانە ماوەیەکی کورت بۆ نمونە 15 خولەک پێش خەوتن بۆ خوێندنەوەی کتێبی باش تەرخان دەکەن. بەو کارە دەتوانن لە درێژخایەندا زۆر کتێبی باش کە تا ئێستا نووسراون بخوێننەوە. نهێنی سەرکەوتن لە کەڵک وەرگرتن لە شێوازە
کارکردن لەسەر پرۆژەیەک لە کاتێکی دیاریکراودا ئەوەیە کە بۆ هەر ڕۆژەی لە پێشدا بەرنامە دابڕێژن و بۆ هەر کارێک ماوەیەکی دیاریکراو تایبەت بدەن. ئەو کەسانەی کە لە ژیاندا زۆر سەرکەوتون بە تەواوی ماوەی ڕۆژیان لە پێشدا بەرنامەدا دەڕێژن و هەر کار و چالاکێک لە کاتی دیاریکراوی تایبەتدا جێبەجێ دەکەن. بنچینەی بەرنامەداڕشتنی ئەوانەوەیە کە سەرەتا دەبێت کارە سەرەکیەکان تەواو بن، هەر جارە کارێک لە ئاکامدا ئاستی کارکردنیان بە تێپەڕبوونی زەمان زیاتر دەبێت بە شێوەیەک کە بە دووسێ و تەنانەت 5 بەرابەری کەسێکی ئاسایی دەگەن. بەرنامەدانان بۆ ڕۆژ و دیاریکردنی کات و ساتەکانی تایبەت بە هەر کارێک دەرفەتی ئەوەتان پێدەدا تا دەرفەتێک بۆ ئەنجامدانی کارە جێگیربووەکان پێک بێنن. بەم جۆرە دەتوانن لە کاتی ئەنجامدانی کاردا لە تێکەڵبوونی کاری دیکە لەگەڵ کاری سەرەکی کە دەبێتە هۆی ڕاوەستانی کارە سەرەکیەکەتان پێشگیری بکەن و بێ ڕاوەستان درێژە بەکار بدەن. یەکێک لەو ئاکارە باشانەی کە دەبێت لە کارکردندا خوی پێبگرن ئەوەیەکە بەیانی زوو لە خەو هەستن و چەند کاتژمێرێک لەناو ماڵدا کار بکەن لە بەراورد لەگەڵ شوێنی کاردا ئەو کارەکەمەی کە لە ماڵدا دەیکەن 3 بەرابەر کاردانەوەی دەبێت. کاتێک بۆ تیجارەت و بازرگانی سەفەر دەکەن دەتوانن بە پێی بەرنامەداڕشتنێکی ڕێکوپێک لە حاڵی سەفەرکردنیشدا کار بکەن و تەنانەت دەتوانن ژووری فڕۆکەکە بکەنە ژووری کارکردن و ئاکامی زۆر باشیش لە کارەکانتان وەرگرن. یەکێک لە ڕێگاکانی بردنەسەری ڕادەی کارکردن و بەرهەمێنان لە ئاستێکی بەرزدا ئەوەیە کە تەنانەت یەک خولەکیش وەخوێنن لەو کات و ساتانەی کە لە حاڵی سەفەریشدان ئەو پەڕی کەلک لە کاتتان وەرگرن، لەو دەرفەتانەی کە دەڵێ وەک خەڵات پێتان بەخشراون بۆ تەواوکردنی بەشە بچووکەکانی کارە گەورەکانتان کەڵک وەرگرن. لەبیرتان بێ کە بۆ سازکردنی ئەهرام یەکە بەردەکانیان لەسەر یەکداناون. کارە گەورەکان هەر هەمیان قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەبن و ئەرچی ئێوە لە کاری بەڕێوەبەرێتی زەماندا ئەوەیە کە بۆ تەواوی کارە گرنگەکان کات و ساتێکی دیاریکراو لە بەرچاو بگرن و هەموو کارەکانتان بە پێی بەرنامە بەرەو پێش بەرن. بۆخەکە قوت دەن، هەمیشە بیر لەو ڕێگایانە بکەنەوە کە بتوانن بۆ کارەکانتان بەرنامەدا ڕێژی بکەن و بۆ هەر کارێک کاتێک دیاری بکەن. لە کات و ساتەکانی ژیانتان بۆ ئەو کارانە کەڵک وەرگرن کە لە درێژماوەدا زۆرترین کاریگەری لەسەر ژیانتاندا دەنێن. کەمترین کات لە ژیانتاندا بە فیڕۆ مەدەن. بەردەوام درێژە بە کارەکانتان بدەن. ڕێگا مەدەن کەسێک یان کارێک بەرنامەکەتان لێ تێک بدە. بێجگە لە هەمووی ئەوانش بیر لەو ئەرک و ئامانجانە بکەنەوە کە خۆتان لە هەمبەریاندا بە بەرپرس دەزانن. 20 لە جێبەجێکردنی کارەکانتان پەلە بکەن. لە چاوەڕوانیدا مەبن، کاتی باشتر لە ئێستاتان دەست ناکەوێ. هەر لە ئێستاوە دەست پێ بکەن و بەو ئامراز و کەرسانەی کە لە بەردەستانە درێژە بەکار بدەن، بەم شێوەیە کە بەرەو پێش دەڕۆن کەرەسە و ئامرازی باشترتان دەست دەکەوێت. ناپلیۆن هێڵ. بەرچاوترین و گرنگترین تایبەتمەندی ژنان و پیاوانی سەرکەوتوو ئەوەیە کە هەر هەمیان کارین. مرۆڤە سەرکەوتوو کارلێهاتوەکان ماوەیەکی تەواو بە بیرکردنەوە و بەرنامەداڕشتن و دیاریکردنی شتە باشەکان تایبەت دەدەن. پاشان بە خێرایی بەرەو ئامانجەکان هەنگاو دەنێن و بە بەردەوامی درێژە بە کارەکانیان دەدەن. لە کاتێکدا کەسانی مامناوەندی خەریکی هاونشینی و کات بە فیڕۆدان و ئەنجامدانی کاری کەمبایەخن، ئەوان زۆر کاری سەرەکی خۆیان تەواو دەکەن. کاتێکە بەو پەڕی تواناییەوە هەوڵی جێبەجێکردنی کارە گرنگەکان دەدەن، مێشتی ئەوە حاڵەتی جۆرە هەڵچوونێک بەخۆوە دەگرێت. کەسانی سەرکەوتووە و کەسانن کە دەتوانن زیاتر لە کەسانی ئاسایی مێشتی خۆیان لەو حاڵەتەدا ڕاگرن. لە کاتی هەڵچووندا کارکردن و بەهرەوەرگرتنی مرۆڤ دەگاتە بەرزترین ئاستی خۆی، شتێک بە شێوەی مۆجیزە بۆ مێشک و هەستی مرۆڤ پێشدێ. لەو کاتەدا ئێوە هەست بە خۆشحاڵی و توانایی زۆر دەکەن. کارەکان بێکەم و کوڕی جێبەجێ دەبن و هەستێکی خۆش بە ناخی مرۆڤدا ڕۆدەچێت. لەو حاڵەتەدا کە چەندین سەدا بەسەر ناسین و شیکردنەوەدا تێدەپەڕێ، ئاستی کارکردنتان بەرز دەبێت، داهێنانتان زیاتر و کاردانەوەتان زۆرتر دەبێت، ئاگادار و لەسەر هەستتر دەبن و باشتر لە دنیای دەوروبەرتان دەڕوانن. زۆر جار لەو کاتانەدا بیرۆکە و فکر و بۆچوونی باشتان بە مێشکدا دێ کە پێشکەوتنیان خێراتر دەکات. یەکێک لە ڕێگاکانی بەدیهێنانی وا حاڵەتێک بۆ مێشک پەلەکردنە لە کارەکان. ئەو هەست بە پەلەکردنە لە ڕاستیدا حەز و شەوقی ئێوەیە بۆ ئەنجامدان و تەواوکردنی بە پەلەی کارەکان. ئەو حەزە دەرونیە جۆرێک بێسەبریە کە مرۆڤ هان دەدا تا کار دەست پێ دەکا و درێژەی پێ بدە. لە ڕاستیدا جۆرە چێبڕچەیەکە لەگەڵ خۆتان کاتێکە هەست بە پەلەپەل دەکەن بە جێگەی ئەوە کە دایم قسە لەسەر کارەکانتان بکەن دەست بەکار دەبن. لەسەر ئەو کارانەی کە هەر ئێستا دەتوانن جێبەجێیان بکەن جێگیر دەبن تا بە ئاکامە دڵخوازەکانتان بگەن. بۆ گەیشتن بە سەرکەوتنی مەزن دەبێت خێرایی ئەنجامدانی کارتان زیاتر بێ.
کاتێک کە بۆ کارکردن ئامادە دەبن لە ڕاستیدا ڕێسای تەکانە بۆ سەرکەوتن چالاک دەکەن. بەپێی ئەوە ئەسڵا ئەگەرچی لە سەرەتای دەست بەکاربووندا لەوانەیە پێویستیتان بەهێز و وزەیەکی زۆر بێ بۆ زاڵبوون بەسەر ڕاوەستاوی و بێحاڵیدا، بەڵام پاش ئەوەی کە دەست بەکاربوون وزەیەکی زۆر کەمتر بۆ درێژەدانی کارەکەتان پێویستە. سەرنجڕاکێش ئەوەیە کە هەرچی خێراتر بجوولێنەوە وزەی زیاتر پەیدا دەکەن. هەرچی زیاتر بجوولێنەوە کاری زیاتر بە ئەنجام دەگەێن و هەست بە کاردانەوەی زیاتر دەکەن. هەرچی خێراتر بجوولێنەوە ئەزموونی زیاتر وەسەر یەک دەنێن و بە کورتی هەرچی خێراتر بجوولێنەوە لە کارەکانتان سەرکەوتووتر دەبن. هەست بە پەلەکردن بە شێوەیەکی سروشتی خێرایی ئێوە لە ڕاپەڕاندنی کارەکانتان زیاتر دەکا و هەرچی کاری زیاتر جێبەجێ بکەن ڕاددەی نەفسبەرزی و ڕێزگرتن لە خۆتان زیاتر دەبێت. یەکێک لە سادەترین لە هەمان کاتدا بەهێزترین ڕێگاکانی دەست بەکاربوون دووپاتکردنەوەی ئەو ڕستەیەیە. هەر ئێستا کارەکە دەست پێ بکە و جێبەجێ بکە. ئەگەر هەست بەوە دەکەن کە ئاستی خێرایی ئەنجامدانی کارەکانتاندا دەبەزێیان کارگەلێکی وە قسەکردن لەگەڵ کەسانی تر لە کاتی کارکردندا یان کاری کەم بایەخ لە جێبەجێکردنی کارە گرینگەکانتاندا پەشێوی و ئالۆزی پێکدێن و لە کارە سەرچیەکانتان دوور دەکەونەوە، هەمیشە ئەم ڕستەیە دووپات بکەنەوە. دەبێت کارەکەم دەست پێ بکەمەوە و بگەڕێمەوە سەر کارەکەم. لە کۆتاییدا لەبیرتان بێ کە هیچ شتێک بەو ڕادەیە گرنگ نییە کە لە خێرا جێبەجێکردنی کارە گرینگەکاندا ناوبانگ دەربکەن. هەر ئەو ناوبانگ دەرکردنە دەبێتە هۆی ئەوە کە ببنە یەکێک لە بەنرخترین مرۆڤەکان لەو کارەدا کە دەیکەن. بۆقەکە لە ئیمڕۆوە بڕیار بدەن کە بۆ ئەنجامدانی هەر کارێک پەلە بکەن. یەکێک لەو کارانەی کە هەمیشە لە جێبەجێکردنی تەمبەڵیتان کردووە هەڵبژێردن و خوبەوە بگرن کە بە خێرایی ئەنجامی بدەن. کاتێک فرسەتێکی باش یان کێشەیەکتان بۆ هاتە پێش دەست بەجێ دەست بەکار بن. کاتێک ئەرچێکتان پێدەست پێردرێ بە خێرایی جێبەجێ بکەن و ئاکامەکەشی هەر بە خێرایی ڕابگەێن. لە تەواوی بوارەکانی ژیاندا بە خێرایی بجوولێنەوە. دوایی بۆ خۆتان پێتان سیر دەبێ کە تا چ ڕادەیەک هەست بە باشتربوون دەکەن و چەندە زیاتر کار دەکەن. هەر جارەی کارێکی گرنگ جێبەجێ بکەن. ڕازی هێزی ڕاستەقینە لەوەدایە کە بە مەشقکردنی بەردەوام فێر بن کە چلۆن لە تواناییەکانتان کەڵک وەرگرن و لە هەر چرکەیەکدا تواناییەکانتان لەسەر کارێک کۆکەنەوە. جیمس ئاڵێن. بۆقەکە قوددەن. تەواوی بەرنامەداڕشتن و ڕێزکردنیان بەپێی ڕادەی بایەخ و ڕێخستنەکان پەیوەندیان بەو واتە سادەوەیە هەیە. توانایی ئێوە لە هەڵبژاردننی گرنگترین کار و دەستپێکردن و پاشان جێگیربوون لەسەری تا کاتی تەوابوونی کلیلی گەیشتن بە ئاستێکی بەرزی کارکردن و بەهرە وەرگرتنی تایبەتیە. تەواوی دەستکەوتە مەزنەکانی مرۆڤایەتی ئاکامی تێکۆشانی زۆر و جێگیربوونی درێژخایان لەسەر کارەکان تا کاتی تەوابوونیانن. دەستپێکردنی کارەکان بە شێوەی یەکەیەکە پێویستی بەوە هەیە کە کاتێک کارێکتان دەستپێکرد بێ ڕاوەستان درێژەی پێ بدەن و تا کاتی تەوابوونی ڕێگامەدەن هیچ شتێک ببێتە هۆی تێکدان و هاڵۆزبوونی. هەر کات خەیاڵی ئەوەتان بەسەرداهات کە دەست لە کارەکە هەڵگرن یان کارێکی تر ڕەچاو بکەن بە خۆتان بڵێن بگەڕێەوە سەر کارەکەت. بە جێگیربوون لەسەر گرنگترین کار دەتوانن لە 150 کاتتان بجێڕنەوە. وا مەزەندە کراوەکە حەزکردن لە ڕاگررتنی کار و سەر لە نوێ دەستپێکردنەوەی دەتوانێت کاتی پێویست بۆ تەواوکردنی کارەکە لە 150 زیاتر بکات. هەر کات کە بۆ کارێکی ڕاگیرا و دەگەڕێنەوە ناچارن بزانن کە کاتێک کارەکەتان جێهێشتووە لەکوێی کارەکە بوون و بۆ درێژە پێدانی دەبێت چ بکەن. دەبێت بەسەر ئەو ڕاوەستانەدا زاڵ بن و دووبارە خۆتان بۆ کارکردن هام بدەن و بە پەلەکردن لە کاردا بتوانن بۆ سەردۆخی جاران بگەڕێنەوە. بەڵام کاتێک پێش دەستپێکردن خۆتان بە تەواوی ساز دەکەن ئیزن نادەن تا کارەکەتان تەواو نەبێ بستنە ژێر کاریگەری هۆکارەکانی تر. لە ئاکامدا هێز و توانایی و حەزی زیاترتان بۆ کار دەبێ و باشتر و خێراتر دەتوانن کار بکەن و بەهرە وەرگرن. ڕاستیەکەی ئەوەیە کاتێک کارێک بۆ ئەنجامدان هەڵدەبژێرن هەر کارێکی تر غەیری ئەو کارە کاتتان بەفی ڕۆدەدا، چونکە هیچ کارێکی تر بەڕادەی ئەو کارە بە نرخ و پڕبایەخ نییە. هەرچی زیاتر خۆتان ڕێک و پێک بکەن و بێڕاوەستان کارەکانتان جێبەجێ بکەن ئەوە کاردانەوەی کارەکانتان زیاتر دەبێ و کارەکانتان بە شێوەیەکی باشتر و لە ماوەیەکی کەمتردا جێبەجێ دەبن. ئەلبێرت هۆبارد ڕێک و پێچی تاچی بەم جۆرە پێناسە دەکات. توانایی ناچارکردنی خۆمان بۆ جێبەجێکردنی کارێک کە دەبێت لە کاتێکی دیاریکراودا تەواو بکرێ چ پێمان خۆش بێ و چ پێمان ناخۆش بێ. وەک خاڵی کۆتایی دەبێ ئەوە بڵێم کە سەرکەوتن لە هەر بوارێکدا پێویستی بە ڕێک و پێکبوونێکی زۆرە لە کارەکان. ڕێک و پێچی تاچی زاڵبوون بەسەر نەفس و دەرونی خۆتدا
لە بنەما سەرەکیەکانی دروستکردنی کەسایەتی باش و کار لێ هاتوون. دەستپێکردن و درێژە پێدانی کارێکی گرنگ تا تەواوکردنی یەکجارەکی پێوەری ڕاستەقینەی کەسایەتی و خۆڕاگری و خواست و ئیرادەی پتەوی ئێوەیە. هەرچی زیاتر خوو بگرن لەسەر کارە گرنگەکان جێگیر بن، زیاتر ڕێز و حرمەتی خۆتان دەگەرن و لە ئاکامدا نەفس بەرزیتان دەسێتە سەر و هەرچی زیاتر ڕێز بۆ خۆتان دابنێن ئاسانتر دەتوانن بە خۆڕاگریەوە درێژە بەکار بدەن. بە جێگیربوونی تەواو لەسەر گرنگترین و سەرەکیترین کار و درێژە پێدانی تا کاتی تەواوبوونی لە ڕاستیدا شکل و شێوەیەکی نوێ بە کەسایەتی خۆتان دەبەخشن و مرۆڤێکی باشترتان لێ هەڵدەکەوێ و توانایی و هەستی متمانە بەخۆبوونتان دەچێتە سەر. سەرنجام وا هەست دەکەن کە توانایی ئەنجامدانی هەر کار و گەیشتن بە هەر ئامانجێکتان تێدایە و دەتوانن بەسەر چارەنووسی خۆتاندا حاکم بن و بە ئاستێک لە توانایی و کارکردن دەگەن کە داهاتوێکی گەشتان بۆ دەستەبەر دەکات. کلیلی تەواوی ئەو سەرکەوتنانە ئەوەیە کە گرنگترین و بەهێزترین کارێکە هەردەم دەتوانن بیکەن دیاری بکەن و ئەو کات بۆقەکە قوددەن. بۆقەکە قوددەن، دەست بەکار بن، هەر ئیمڕۆ گرنگترین کاریان پرۆژە کە دەبێت تەواو بکرێ دیاری بکەن و دەست بەجێ کارەکە دەست پێ بکەن. کاتێک سەرەکیترین کارتان دەست پێ کرد دەبێ خۆتان بە بەرپرس بزانن و تا کاتی تەواوبوونی دەستی لێ هەڵنەگرن و وەک ئەزمونێک لەو کارە بڕوانن، بزانن کە ئایا ئێوە ئەو مرۆڤن کە بتوانن کارێک بۆ جێبەجێکردن هەڵبژێرن و تا کاتی تەواوبوونی دەستی لێ هەڵنەگرن. کاتێک کارێکتان دەست پێ کرد ڕێگەمەدەن هیچ شتێک پێش ڕاوەستانی بگرێ. دەرەنجام ڕێگای گەیشتن بە کامەرانی ڕەزامەندی سەرکەوتنی گەورە و هەستی گەیشتن بە هێز و توانایی و کاریگەری ئەوەیە کەوا خوو بگرن هەموو ڕۆژێک کاتێک دەست بەکار دەبن بۆقەکەی خۆتان قوددەن. بەخۆشیەوە دەتوانن بە دووپاتکردنەوە ئەو شارەزاییە بەدەست بێنن. کاتێک وا ڕاهاتن کە بە گرنگترین کار دەست پێ بکەن سەرکەوتنتان دەستەبەر دەبێت. لە درێژەی باسەکەماندا کورتەیەک لە 21 شێوازی زالبوون بەسەر تەمبەڵی و سستی و ئەنجامدانی کاری زیاتر لە کاتی کەمتردا دەخوێننەوە. ئەو شێواز و ڕێوشوێنانە بە شێوەیەکی ڕێکوپێک و بەردەوام بخوێننەوە. ئەوان لە مێشک و کردەوەی خۆتاندا جێگیر بکەن تا بتوانن داهاتوێکی گەش و پڕ لە کامەرانی بۆ خۆتان وەدەست بێنن. یەکەم، سفرەکە پان ڕاخەن. بەوردی بزانن کە چیتان دەوێ. زانینی ڕوون و ئاشکرای ئەو بابەتە زۆر گرنگە. پێش ئەوەی دەست بەکار بن ئامانج و بڕیارەکانتان بنووسن. دووەم، بۆ هەر ڕۆژەی پێشتر بەرنامەدا ڕێژن. لەسەر کاغەز بیر بکەنەوە. هەر خولەکێک کە بۆ بەرنامەداڕشتن تایبەتی دەدەن 5 تا 10 خولەک کاتتان بۆ دەگێڕێتەوە. سێەم، ڕێسای 80 بە 20 لە گشت کارەکاندا بەکار بێنن. لە سەدا 20 چاڵاکیەکانتان لە سەدا 80 دەرەنجامەکانتان بەدی دێنن کەوابێ هەمیشە هەوڵ و تێکۆشانتان لەسەر ئەم 20 لە سەدا جێگیر بکەن. چوارەم، دواهات و دەرەنجامی کارەکان لەبەرچاو بگرن. گرنگترین کارەکانی ئێوە ئەو کارانن کە دەتوانن دواهات و دەرەنجامی سەلبی یان ئیجابی لە ژیان و کارتاندا بە دوا خۆیاندا بێنن. هێز و تواناییەکانتان لەسەر ئەوانە کۆکەنەوە. پێنجەم، بەردەوام سوود لە شێوازی ئەلف ڤ وەرگرن. پێش ئەوەی کە بەپێی پێڕستی ئەرکەکانتان دەست پێ بکەن لە چەند چرکەیەکدا نرخ و بایەخی هەر کام لە کارەکانتان دیاری بکەن تا گرنگترین کاری بەردەمتان ئاشکرا بێ. شەشەم، بیر لە ئامانجە بنەڕەتیەکان بکەنەوە. ئەو ئاکامانەی بۆ گەیشتن بە ئامانجە سەرەکیەکانتان دەبێ پێیان بگەن دیاری بکەن و پاشان لە تەواوی ماوەی ڕۆژدا کاریان لەسەر بکەن. هەفتەم، پەیڕەوی لە یاسای دیاریکردنی پێویستیەکان بکەن. بۆ جێبەجێکردنی هەموو کارەکان هەرگیز کاتی تەواوتان نییە، بەڵام بۆ ئەنجامدانی گرنگترین کارەکان هەمیشە دەرفەتی پێویستان هەیە. ئەو کارە گرنگانە کامانن. هەشتەم، پێش دەستپێکردنی هەر کارێک هەلومەرجی پێویستی بۆ بڕخسێنن. خۆ سازکردن لە پێشدا پێش لاوازبوونی کار دەگرێت. نوێم، ئەرکەکانی سەرشانتان جێبەجێ بکەن. هەرچەند لە ڕاپەڕاندنی کارە گرنگەکان ئاگاتر و شارەزاتر بن، خێراتر جێبەجێیان دەکەن و زووتر تەواویان دەکەن. دەیەم، تواناییە تایبەتەکانی خۆتان بەهێزتر بکەن. بە وردی دیاری بکەن لە چی کارێکدا باشن و لە چی کارێکدا دەتوانن باش بن بە تەواوی هەوڵی جێبەجێکردنی بدەن. 11، لەمپەرە گرنگەکانی بەردەمتان دیاری بکەن. ئەو بربەست و لەمپەرانەی خێرایی گەیشتنی ئێوە بە ئامانجەکانتان کەم دەکەنەوە دیاری بکەن و هەوڵ بدەن لە ناویان بەرن. 12، هەر جارەی بەرمیلێک بەرەو پێش بڕۆن دەتوانن گەورەترین ئالۆزترین کارەکانتان یەک لە دوای یەک جێبەجێ بکەن. 13، خۆتان لە ژێر گوشار بنێن. وابیر بکەنەوە کە بۆ ماوەی مانجێک دەبێت شار بەجێ بێڵن.
دەست بەکار بن و گرنگترین کارێک کە دەبێت پێش ڕۆیشتنتان جێبەجێ بکەن تەواویکەن. چواردە، تواناییەکانی خۆتان زیاتر بکەن. بزانن لە چ کاتێکی ڕۆژدا توانایی ئەنجامدانی کاری زیاترتان هەیە. کارە گرنگ و سەرەکیەکانی خۆتان لەو کاتەدا جێبەجێ بکەن، کارەکەم بایەخەکانی ژوەلاوە بنێن تا بتوانن کارە سەرەکیەکان ئەنجام بدەن. 15. خۆتان بۆ چالاکی زیاتر هام بدەن. ئەنگێزە و سەبەب بدەن بە خۆتان. لە هەر بوار و هەلومەرجێکدا بە دوای شتە باشەکانەوە بن. بە جێگای کێشەکە هەوڵ بدەن ڕێگا چارەیەک بدۆزنەوە و هەمیشە گەشتبین و داهێنەر بن. 16. لە شێوازی تەمبەڵی داهێنەرانە کەڵک وەرگرن. لەبەرەوەی کە ناتوانن گشت کارەکانتان جێبەجێ بکەن، دەبێ فێر بن کە ئەو کارانەی بایەخی کەمتریان هەیە بۆ دوایەیان هەڵگرن تا بە ئەنجامدانی کارە گرنگەکان کاتی زیاترتان لەبەردەستدا بێت. 17. سەرەتا دژوارترین کار جێبەجێ بکەن. هەموو ڕۆژێکتان بە دژوارترین کار دەست پێ بکەن. بە کارێک دەست پێ بکەن کە زۆرترین کاریگەری لە کار و ژیانتاندا هەبێت. کاتێک کارێکتان دەست پێ کرد دەبێت تا کاتی تەواوبوونی لەسەری سوور بن. 18. کارەکەتان بە چەند بەشی بچووکتر دابەش بکەن. کارە گەورەکانتان بکەنە چەند بەشی گچکە و پاشان بەش بەش جێبەجێیان بکەن. 19. بۆ هەر کارێک ماوەیەک دیاری بکەن. بۆ هەر کارێک ماوەیەکی تەواو لەبەرچاو بگرن تا لەو دەرفەتەدا بتوانن لە سەرگرنگترین کارەکانتان جێگیر بن. 20. لە جێبەجێکردنی کارەکانتان پەلە بکەن. وا خۆڕابێنن کە کارە گرنگەکانتان بە خێرایی جێبەجێ بکەن. بەوە ناوبانگ دەربکەن کە کارەکانتان بە خێرایی ئەنجام دەدەن. 21. هەر جارەی کارێکی گرنگ جێبەجێ بکەن. کارە باش و پێویستەکان بەڕوونی دیاری بکەن و دەست بەجێ بە گرنگترین کار دەست پێ بکەن. کارەکەتان بێ ڕاوەستان درێژە پێ بدەن تا لە 100% تەواو بێ. ئەوە ڕێگای گەیشتن بە کارکردنی لە ئاستێکی بەرز و ئەو پەڕی سوود وەرگرتندایە. بڕیار بدەن کە ئەو شێواز و ڕێو شوێنانە گشت ڕۆژێک دووپات بکەنەوە بۆ ئەوەی ببنە بەشێک لە ئاکارە دەرونیەکانی ئێوە. بە پێکێنانی خوو خدەکانی بەڕێوبەرەتی تایبەتی و کردنیان بە بەشێک لە تایبەتمەندیەکانی کەسایەتی خۆتان داهاتوتان دەستەبەر بکەن. ئەم کارە بکەن بۆقەکە قودە. خۆشەویستان، لێرەدا هاتینە کۆتایی کتێبی بۆقەکە قودە. هیوادارین سوودی لێوەرگرن.